بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە هەشتی وەرزی بەهارە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتای کۆبوونەوە دەرفەت دەدەین بە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ئامادە نەبووان بە مۆڵەت و بەبێ مۆڵەت. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکان یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 8 یاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 23/6/2022 بەم شێوەیە بێت. یەکەم خستنە ڕوو گفتوگۆکردنی راپۆرتی لژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان سەبارەت بە هۆکاری وەستاندنی پرۆژەکانی ڕێگاوبان تەواو نەکردنی یەکەکانی نیشتەجێبوون لە وادای یاسایی دیاریکراو خۆیاندا بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ئاوەدانکردن و نیشتەجێکردن بەپێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژێ ئەلکترۆنی و مامەڵەی ئەلکترۆنیەکانی ژمارە 78 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 7 یاسایی بەپێی حکمی بڕگەی دووەم مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 7 یاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 22/6/2022 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم ئاڵوگۆڕکردنی بڕگەی یەکەم و شەشەمی بەرنامەی کار بە دەنگی زۆرینەی ئەندامانی پەرلەمان. پێنجەم پەسەندکردنی دەست لە کار کێشانەوەی ئەندام پەرلەمان کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا لە ئەندامەتی لژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی، سەروان محەممەد عەلی لە ئەندامەتی لژنەی کاروباری پەرلەمان و سکاڵی پەرلەمانی کوردستان. شەشەم خوێندنەوە یەکەم بۆم پرۆژە یاسانەی خوارەوە بە دەنگی 52 ئەندام پەرلەمان سیفەتی بەپەرە پێدرا. یەکەم پرۆژە یاسای هەموار یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 8 ساڵی 2008. دوو پرۆژە یاسای هەموار یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007. حوتەم دەنگدان لەسەر ئەم پێشنیازە پرۆژە یاساینەی خوارەوە. یەک پێشنیازە یاسای هەمواری جێبەجێکردنی یاسای چاودێری و ناوزانە ژمارە 76 ساڵی 1983. دوو پرۆژە یاسای دەستەی متمانەی بەخشین بە دامەزراوەکانی پرۆگەمەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. سێ پرۆژە یاسای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. چوار پێشنیازە یاسای بەرکارکردن هەموار یاسای گرتنی مایە قاچاق قەداغکراو بۆ ئەڵگۆڵکردن لە بازارە نێوخۆیەکانی ژمارە 18 ساڵی 2008 هەموار کراو. هەشتم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. نۆیەم دواخستنی بڕگەی پێنجەم و شەشەم و بەرنامەی کار. دەیەم کۆتای هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمانلیستی بە مۆڵەت و بێمۆڵەت ئەندامان لە دانیشتنی ژمارە 7 ئاسایی ساڵی ئاسایی 22/6/2022 بەیانی و ئێوارەی هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان مۆڵەتیان پێدراوە. ئیحسان محەممەد سەلیم، جینان جەبار بۆیە، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، سەباح محمود محەممەد، عوسمان عەلی اسماعیل، هاوڕێمان حەمە شەریف، یاسین خەدەرتا، کاظم فاڕۆق نامی بە بریاری ژمارە 2/2021 ئامادە نەبوو. لیستی بە مۆڵەت و بێمۆڵەت ئەندامان لە دانیشتنی ژمارە 7 ئاسایی 22/6/2022 ئێوارە. ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت، دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت، سەروان محەممەد عەلی مۆڵەت، سەلام عەبدوڵڵا حەسەن ئامادە نەبوو، سەرکۆ ئازاد حوسێن ئامادە نەبوو، محسن حوسێن مستەفە مۆڵەت، هاوڕێ بەنا محەممەد ئامادە نەبوو، هەڵکەوت ئەنوەر خەلیفە مۆڵەت. زۆر سپاس. ئەوانەی لە لیژنەی وزە تەندروستی شەهیدان بوون بیان کوژێنەوە لە دانیشتنی ئێوارە. بەڵێ بەسەر چاو سەرۆکی پەرلەمان ئاگاداری کاروباری پەرلەمان دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ فەرموو کاکارۆ. بەناوی خودای گەورە مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام من بە باس لەم پێڕەوە دەکەم بۆ بە نوقتەی نیزامیش و بە مادەی 54 حەز دەکەم هەندێک شتەیە کە لێرە پێڕەویان قسەی لەسەر بکەین.
بەرە سەرۆکی پەرلەمان ڕۆژانەیمە مشکلمان هەیە لەسەر ناو پەرلەمانە لە بریەوەی کە لەسەر پرۆژە یاسا قسە بکەین لەسەر بابەتی گشتی قسە بکەین قسەکردن لەسەرەوەی کە ئایا دقەیەک بەش دەکات دقەیەک بەش ناکات دقە بەش دەکات حەزەکەم پێڕەویان جەنابەت خۆت قانونی و سەرۆکی پەرلەمانیشی تەرکیزم لەگەڵ ئەو مادەی پێڕەویانی کە قسەیان لەسەر دەکەم یەکەم لە مادەی 66 بڕگەی 4 و 5 خستنەڕووی بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ زەحمەت نەبێت لەکوێ باسی دووخولە کراوە لەکوێ باسیەوە کراوە کە ئەندامی پەرلەمان تەنها توان دووخولە قسە بکات یعنی کاتێک کە بابەتێکی گشتی دەخرێتە گفتوگۆکردن ئەم کات دیاریکردنەی ئێوە بەرمەبنای چ مادەیەکە ئەگەر پێمان بڵێن سوپاسان دەکەین مادەی 67 بڕگەی 3 ئاراسەکردنی راپۆرت بۆ لیژنەکان هەرچەند من لە لیژنەیەکەم سەرجەمی راپۆرتەکانمان نووسیوە بەڵام لە بڕگەیەک باس لەوە دەکات کە بڕگەی سێمە دەڵێت دەکرێت راپۆرتەکان ئاراستەی لیژنەکان بکرێن ئەو یادداشتانی کە تەقدیم دەکرێن بە چ پێوەرێک و بەکام مادەی پێڕەوی ئێوە داوا دەکەن ئەگەر راپۆرت ئامادە نەبێت دانیشتنی پەرلەمان لەسەر یادداشتەکان ناکەن جوابی ئەوشمان بدەنەوە سوپاسان دەکەین سێمینیان کاتێک کە باس لە قسەکردن لە ناو قاعی پەرلەمان دەکەین گفتوگۆکردن ئێمە مادەی 54مان هەیە کە لە بڕگەی 4 سێ خولە کاتی پێداین قسە بکەین ئەسڵەن نقطەی نیزامی بۆ شتێکە کە تۆ مادەیەکی پێڕەوی لە ناو قاعی پەرلەمان لە بەرنامەی کاردا یاخود شتێکی زۆر هاکەزای ناو قاعی پەرلەماندا ڕۆدات بۆی کە سەرۆکای پەرلەمانی لیاگەڕێتەوە ئەگەر ئیجاز بەڕە سەرۆکی پەرلەمان من لەو کاتەوە باسیەوە دەکەم باسیم خاڵان دەکەین بۆی کە جواب وەربگرمەوە یەکەم دووبار دقەکە تاو مادەی 54 یەکەم ئەوە بۆ عامە بۆ شتێکی عامە بۆی نییە لە سێ خولەک زیاتر بدوێ لە سێ زیاتر ئەوەی پەیوەندی بە مادەکانی قانون و مناقەشەی قانونەوە هەیە دووە نقطەی نظامیش یەکە لە سێ زیاتر نەبێت توانین دوو دانی بەڵێ لەبەرەوەی ژمارەکە زۆرە بەڵێ کاکەڕە تەواو بەڵێ شیرین خان ناو بنووسنەوەی نقطەی نظامیتان هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 52 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان سەبارەت بە ئەندامانی ئامادەبوو یاخود ئامادە نەبوو بەداخەوە ئەندامی وا دەبینین لەم پەرلەمانەدا تاوکو ئێستاکە زیاتر لە مانگێکە حزوری نەبووە لە ناو قاعی پەرلەمانە بەڵام بە هیچ شێوەیەک ئاماژە بە ناوەکەی ناکرێت نە بە مۆڵەت نە بە بێمۆڵەت بۆیە داوای ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە دەکەین وەکو چێ تان دەتوانن بە دوواداچوون بکەن و دەزانن کێیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی ئەو خشتەیە کە لەلایەن کاروباری پەرلەمانەوە بۆمان ئامادە دەکرێت هەموو ناوەکان کە ئەوەی ئامادە دەبێتن بە ئامادە بۆ ژمار دەکرێت ئەوش کە ئامادە نەبوو مۆڵەتیان پێدراوە هیچ شتوان نییە و ئەسڵ ئەساس نییە بە دوواداچوونەکەم شیرین خان ڕاستەکەی ناوەکان بنووسە بە دوواداچوونەکەم ڕاستە کاکاوە دکتۆر محێدین دکتۆر ئیسماعیل کاک سیروان مژدەخان سەرچنار خان دکتۆرە شایان هەڵەس خان کەیتر کاک جەلال کەیتر کەیتر بەڵێ نووسیمە مامۆستا بووبەکر ئەو ناوانەی خوێنمەوە کەیتیانە بوو کاکاوە فەرموو بەناوی خۆی گەورە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مانجی یەک زیاتر لە 5 مانگە بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی مادەی 58 پرسیارم ئاراستەی وەزارەتی دارایی کردیە سەبارەت بە داهاتی ناوخۆ و داهاتی گومرگەکان تا ئێستا وەڵام نەدراوەتەوە هۆکار چییە بۆچی تا ئێستا وەزارەتی دارایی وەڵام ناداتەوە حەزەکەین بە داچوونێ بکرێ بەتایبەت لەو 5 مانگەی ڕابردوو کێشەی گومرگەکان مەسلەی داهاتی ناوخۆ زۆرترین قسەی لەسەر کراوە زۆرترین ناشەفافیەتی تێدا بووە هەتا لە دوومانجی ڕابردوو لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە کراوە بڕیار دراوە کە بە داهاتی نەوت و بەو 200 ملیارەی بەغدا موچەی فەرمانبەران بدرێ بەڵام بە هیچ شێوەک ئاماژە بە داهاتی ناوخۆ و گومرگەکان نەکراوە کە لە هەردوو زۆنەکە ئەوەی کەوا ئێمە دەزانین لە نێوان حزبەکان دابەشکراوە حزبەکانی دەسەڵات ناگەڕێتەوە خەزێنەی حکوومەت هەتا لە ساڵێک و 6 مانگە لیژنەیەک پێ دکتۆر محێدین فەرموون دکتۆر محێدین فەرموون دکتۆر محێدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاماژە بە مادە 56 بڕگەی دووەم یەکەم سەبارەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان من لەو ماوەیە ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی بینیوە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان بەرەو خانەنیشتنی دەڕوا لە ماوەی 7 ساڵەیدا
پلەکانیان وەستاوە ئەگەر غەدرێک لە فەرمانبەران و موچەخۆران دەکرێت بەڵام لە ئێستادا ئەوانەی خانەنشی دەکەن پلەکانیان لە شوێنی خۆیانن بۆیە پێشنیاریەوە دەکەم لە کاتی ئەو فەرمانبەرانیان موچەخۆرانی کە خانەنشین دەکرێن پلەکانیان پێ بدرێت بۆ ئەوی موچەی بنەڕەتەکانیان هەموار بکرێتەوە و زەرێکی زۆریان پێنەگات چکو دوو جار ژڵم لەو فەرمانبەر و موچەخۆرانەکە زۆر سپاس. بەڵێ هەڵەسخان سوپاس کاکتۆر. برای سەرۆکا پەرلەمانی دیفمەدا 56 هەر پەرلەمانتارێکی حەقی 1 دقەیە هەی خاڵا پەیرەوی وەرگرن. دیهی یا من خاڵا پەیرەوی بوو و جەنابێت تە لجنا معنیجی ڕاستپار بەزگەل هەندێدا تە خاڵا پەیرەوی یا من قەتعا کرمە بەر خوددا پڕۆتۆکۆلی 39 ثانیە تە مەجالێدا من ئەز باغم. بەر هەندێ ئەس سڤێ داخوازیت کەم ئەگەر خاڵا پەیرەوی نەبتن هەر دەستپێکی قەتعاکە ئەگەر خاڵا پەیرەوی بتن پێ لە ئەز دقا خۆ تمام بکەم. بەڵێ کاک جەلال. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 658 ئەوە چەندەم جارە دووبارە دەکەمە سەبارەت بە لێبوردنی گشتی نازانم هیچی وایەکەیە بۆ ئەو چکە دوێنێ پەیوەندیتر بخوا ڕۆژان ئەو پەیوەندیانە پێدەگات ینی سزن هەیە حکومەکەی تەواو بۆ 3 مانگە ینی هیچ سزای لەسەر نەما 3 مانگە هەر لە شوێنی خۆیتی نازانم ئەو یا لێبوردنی گشتی دەدرێ نادرێ ئەوی تر سەبارەت بە یاسای ئاسایشی پێشمەرگە و ئاسایش بۆ هێزەکانی ناوخۆ ئەو یاسایە بەچێ گەیشتووە وەڵام دێ وەڵام نایە دەکرێ ناکرێ زۆر سپاس. زۆر سپاس کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە گوێی مادەی 43 بڕگەی 1 و 2 قسە ئەکەم داوا لە جەنابتانەکەم طبعاً بە نووسراویش داواکەم لە مانگانی پێشووە ئێمە بە دوواداچوونم کرد بۆ کەم ئاوی شاری یا شارۆچکەی چەمچەماڵ حکومەت هەم بەیاننامەی دەرکرد هەم بڕیاری دەرکرد بۆ دابینکردنی پارێک بۆ ئاوی چەمچەماڵ هەتا ئێستا ئەوە نەکراوە و چەند بەڵێنراوە لێرە داوا لە جەنابتانەکەم لیژنەیەک پێک بهێنن بۆ بە دوواداچوونی ئەو بابەتە شاری چەمچەماڵ نە ئاوی هەیە نە شوێنی بۆری ئاوی هەیە ئەو پارێش ئەگەر تەخسیس کراوە لەلایەن حکومەتەوە کوانێ و چی لێ هاو لە بڕگەی یەکەمیش ساڵ و نیوە لەمەوە پێش هەر عینەن شێواز داوام لە بەڕێستان کرد لیژنەیەک پێک بێنن بۆ سلێمانی حاڵەتێک ڕوویا بوو جەنابتان بە سوپاسە و لیژنەی مافی مرۆڤ و ناوخۆتان پێگەێنا چەندین پەرلەمان هاتنە سلێمانی مژدەخان هیچیان نەکرد. مژدەخان. بنای خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەیرە ئێمە ڕۆژانە یاداش دەدەینە دەستەی سەرۆکایەتی بۆ هەموو قەیرانەکان یاداشمان داوە کە بخرێتە بەرنامەی کارەوە بنمونە سەبارەت بە پلە بەرزکردنەوە دەرچووی دانە مەزرا و گرێبەستەکان وانە بێژ ئاو کارەبا و قەیرانانەی کە هەیە دەبینین ڕۆژانە شارەکانی هەولێر و چەمچەماڵ و دەربەندی خان خەریکە بخنکێن لە بێ ئاویدا و کێشەی ئاوی پیسیان هەیە ئێمە نە پەرلەمان دەیخاتە بەرنامەی کارەوە نە حکومەتی چارەسەری دەکات لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پارێزگارەکان دەڵێن ئێمە هەولێر و فلانە شوێنوان کڕۆتە بە دەستە خوشکی پاریس بەڵام ئەگەر یەکێکی نەشارەزا بێ ببینێ لە دوای 30 ساڵ حکومڕانی کێشەی بێ ئاوی و ئاوی پیسمان هەیە ئەوە نەک دەستە خوشکی پاریسە دەیکەم بە دەستە خوشکی سۆدان بۆیە پێویستە بە زووترین کات دانیشتەکان بۆ ئەو بابەتانە دەست پێ بکرێ هەموو ڕۆژێ لە بەرنامەی کاردا شتێکی وا هەبێ و سەبارەت بە خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێنێ پرسیارم لێ کردی سەرجەم برا ئاسایش و پێشمەرگەکانمان چاوەڕێی ئەو بابەتن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە دوو ڕانی بڵین دوو راپۆرتمانیاوەیان دوو یاداشتمانیاوە بە سەرۆکایەتی پەرلەمان بە 41 ئیمزا بۆ مامۆسای وانە بێش و بە 45 ئیمزا بۆ فەرمانبەرانی گرێبەست و داواکارین ئەو راپۆرتە بە زووترین کات بخرێتە بەرنامەی کارۆی من داوای دوو وەزیرمان کردو 5 دقە لە پەرلەمانەوە دون وەزیری دارایی وەزیری پەروەردە هۆکار چێ ناخرێتە ئەمە پەیوەندی بە 6,000 فەرمانبەر و 30,000 گرێبەستەوە هەیە داواکانی بە زووترین کات چارەنووسی ئەم راپۆرتە ئەم یاداشتە دیاری بکەن و بخرێتە بەرنامەی کار و خاڵێکی تر ئەو ڕاستپاردانەی کە لیژنەی پەروەردە یاوێتی بۆ یاوێتی بەلایەنی معنی بۆ شایستەی وانەبێژان و چەند بابەتێک تریش لەسەر وانەبێژان تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆ نمونە لە هەڵەبجە شایستەی وانەبێژ 3 مانگ دوای ئەوە وەرەگیرەوە بۆ هاکەزا لە پەروەردەکانی تریش داواکاین ئەم بابەتش بە دوواداچوونێکی بۆ بکەن و سوپاسان. دکتۆرە شان بێناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بە پێی مادەی 52 قسە دەکەم
سەرڕای ئەوەی پشتگیری لەوە قسەکانی شیرین خان دەکەم داوا دەکەم هەر بەپێی مادەی 52 بڕگەی دووەم ڕاستاندن بکرێ بۆ پوختەی کۆنووسی دانیشتنەکانی پێشوو چونکە ئێمە کە لە دواوین دەبینین چ ئەندام پەرلەمانێکی بەڕێز ئامادە نابێت و ناویشی ناخوێنرێتەوە ئەگەر بە مۆڵەتە یا بێ مۆڵەت نییە ئەوە پێویستە ڕاستاندنی بۆ بکرێ هەروەها بەپێی مادەی 22 هەڵسوکەوتی لەگەڵدا بکرێ یاخود لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە مامەڵی لەگەڵدا بکرێت زۆر سوپاس بەڵێ مامۆستا بووبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەر لە ڕوانگەی مادەی 52 دوێنێ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان باسی ئامادە نەبوونی لە لیژنەکانی پەرلەمان کرد حەق نییە تەڕۆشک بێکەوە سووتیانی ئێوە ئەو ناوانە بۆ لە سایتی پەرلەمانە بڵاو ناکەنەوە من خۆم سێ وەرزی گرێدانە لە هیچ کۆبوونەوەیکی لیژنە و پەرلەمان تەنانەت دوانەکەوتم لە ڕاستیە بۆیە حەقا و ناوانە بڵاوکەنەوانێت چونکە هەر کەسابێ هەزمە مەسئولیت کا و پەیوەندی بە خۆیەوە هەیە کە ئامادەوێ یاخود ئامادە نابێت زۆر سپاس بڵاوێکینەوە بێگومان کاک سەرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە لە کاتی کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لە بەردەم پەرلەمانی کوردستاندا متمانەیان پێدرا بەڕێز سەرۆکی حکوومەت لە کارنامەی هێڵەگشتیەکانی حکوومەتە باس لەوە کرا کە کار لەسەرەوەکەن کە بودجە بێت بۆ پەرلەمانی کوردستان بەداخەوە ئەوە 3 ساڵ لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان تێدەپەڕێت تاکو ئێستا ئەم کابینە تێپەڕێ تاکو ئێستا پرۆژە یاسای بودجە نهاتوتە پەرلەمان کە بەڕاستی ئەمەش بۆتە هۆیەوەی کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە دابەشکردن و سەرفکردنی پارە بووە بە میزاجی شەخصی هەموو بەهەدەردان و گەندەڵیەک لەوایە کە یاسای بودجە نییە و یەکێک لە کارە ئەساسیەکانی پەرلەمانی کوردستان کە چاودێریکردن و یاسادانان و یاسای بودجەیە یاسای بودجە نییە کە یاسای بودجەش نەبوو بە هەمان شێوە چاودێریکردنەکەیش چارەسەر نابێت بۆیە هۆکارمان پێ بڵێن کە پەرلەمانی کوردستان بۆچی دکتۆر ئیسماعیل بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی خاڵە منە پەیرەوی دۆر مادێ 58ەیە مخابن ئەفنا و داخوازیەکی من gelek جارە دووبارە کرد پرسیارت me و بەرسivێت وەزیرە هەرێک دنیایەکە ئەم دێت تشتێکی بێژنێ ئەو مجرد بەزە بێژ من وەڵام داوە تشتێکی دیت بێژیت me 18 2002 پرسیار ئارەستەی وەزیرێ خوندنێت باڵا کرد بۆچی هەتا vێگavê biryara ئەنجومەنی وەزیران یا 24/11/2021 هاتیەدان هاریکاریە قوتابیا بێتەکردن و بەشێت نافخۆیی هەتا vێگavê نەهاتیەکردن زانکویا دووکێ وەک نیشان وەک دلیل هەتا vێگavê هاریکاری بۆ سەخبێری نەهاتیەکردن بۆ هاریکاریژی دو هەیوەتنێ هاتیە دیکردن me پرسیار بۆ هەنارد وەڵامی داد بێژیت بەلێ بریارە دای فلان دیروکێ فلان دیێ 7 ملیار و 250 میلیۆنی تات نەتەرخان کردن me divêt bêjî بۆچی هەتا vێگavê te şayistێت قوتابیا nedayne هەری بەڵێ زۆر سپاس بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە خستنە ڕوو گفتوگۆکردنی راپۆرتی لیژنەی ئاوادانکردنەوە و وەبەرهێنان سەبارەت بە هۆکاری وەستاندنی پرۆژەکانی ڕێگاوبان و تەواو نەکردنی یەکەکانی نیشتەجێبوون لە وادەی یاسایی دیاریکراوی خۆیانە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن بە پێی حکمی بڕگەی یەکەم مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە لیژنەی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنەکەین بێنە شوێنی خۆیان و داوا لە بەڕێز وەزیری شەکەین ئاوادانکردنەوە و وەبەرهێنان بێنە شوێنی خۆیان و داوا لە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەکەین فەرمێت خير بن صرت بەڵێ بەڕێزان بەناوی پەرلەمانی کوردستان بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و هاوکارانی و شاندی یاوەریەکەی
بەڵێ بەڕێزان سەرەتا داوا لە سەرۆکی لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنانەکەین با راپۆرتی لیژنەکەی بخێنێتەوە بۆ ناچتەوێ نصا وحرفا التزام بناوڕۆکی راپۆرتەکە بکەن بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و ستافەکە یەکەین بەخێر بن بۆ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرت بە پێی مادەی سی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان چەند لیژنەیەکی لاوەکی پێکێنرا بە مەبەستی سەردانیکردنی پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لە هەردوو سێکتەری ڕێگاوبان و بیناسازی لە سنووری پارێزگاکانی هەرێم و یەکە ئیدارە سربەخۆکان دوای سەردان و بەداداچن بۆمان دەرکەوت کە چەندین گرفت هەن بە تایبەت نەهاتنی ماف و شایستەدارایەکان لە بودجەی گشتی عێراقی فیدراڵ لە ساڵی 2014 تاکو ئێستا کە بۆتە هۆی خاوبەڕێوەچووینی پرۆژەکان و وەستاندنی بەشێکیان ئێمە وەکو لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنان بارێکی خۆمان زانی بۆ زیاتر هاتن بەدەم داخوازیەکانی هاوڵاتی و باشترکردنی پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە لە هەردوو سێکتەری ناوبراو ئاماژە بە چەند سەرنج و تیبینیەک بکەین لەگەڵ خستنەڕووی چارەسەریەکان بۆ ڕێخستنەوەی زیاتری کار و پرۆژەکان و پەرەپێدان بە خزمەتکردنی هاوڵاتیان یەکەم گرفتەکان یەکەم نەبوونی یاسای بودجەی حکومەتی هەرێمی کوردستان دووەم کەمی نەختێنە لە بانکەکان بۆ پرۆژەکانی وەزارەت سێ کەمی سلفەی سیانە کە زۆر گرنگە بۆ بەردەوامبوونی پرۆژەکانی ڕێگاوبان چوار لە ناوچوونی زۆربەی مەکائین و ئالیەتی وەزارەتی ئاوادانکردنەوە لە شەڕی نەگریسی داعش پێنج وەستاندنی پرۆژەکانی بیناسازی و یەکەکانی نیشتەجێبوونی کەم دەرامەتەکان کە ژمارەیان 72 پرۆژەیە لەسەر جەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان شش دروست نەکردنی سندوقی پاڵپشتی دارایی بۆ پرۆژەکانی ڕێگاوبان حوت هەموارنەکردنی یاسای ژمارە 16 ساڵی 2011 بۆ دابینکردنی یەکەی نیشتەجێکردنی هاوڵاتیانی کەم دەرامەت هەشت هەبوونی کێشەی زۆر لە پرۆژەکانی ڕێگاوبان لە هەر چوار پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کە 141 پرۆژەن بە 141 پرۆژە پۆلین دەکرێن بەم شێوەی خوارەوە ئەلیف 19 پرۆژە لە کار وەستاون بە 50 پرۆژە بەردەوامن جیم 10 پرۆژە هەڵوەشاونەتەوە ها 50 پرۆژە پێوانەی کۆتایی بۆ نەکراوە ها 12 پرۆژە پاکتاوی دارایی بۆ کراوە واو چەندین پرۆژەی ڕێگاوبانی گرنگ هەن کە بڕیاری لەسەر دراون بەڵام پارەی بۆ دابین ناکرێت یا 26.2 کیلۆمەتر تونێل لە پلاندا هەن کە زۆر گرنگن بۆ کورتکردنەوەی مەودای شارەکان هەڵسەنگاندنەکان یان بڵێم هەڵسەنگاندن چارەسەرکردنی ئەو گرفتانەی زەرورەتێکی حتمیە بۆ بەدەستهێنانی بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بەگەیشتن بە خۆشگوزەرانی چونکە مانەوەیان باری حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ قورستر دەکات و دەبێتە کۆسپێکی گەورە بۆ بنیادنانی داهاتوو بەهۆی زۆربوونی ژماری دانیشتوان کە دەبێتە هۆی زیادبوونی خواست لەسەر ڕێگاوبان و کارەبا و ئاو و خزمەتگوزاریەکانی پەروەردە و تەندروستی وتە دووەم پێشنیار و ڕاستپاردەکان یەکەم بە زووترین کات پێویستە سندوقی پاڵپشتی دارایی لە پرۆژەکانی ڕێگاوبان و بیناسازی دروست بکرێت و بە یاسایەک ڕێک بخرێت کە سەرچاوەی داهاتی سندوقەکە دیاری بکات وەکو داهاتی وێزگەکانی کێش و ڕسوماتی گومرکی لە خاڵە سنووریەکان و داهاتی وەزارەتی ناوخۆ لە سێکتەری هاتوچۆ هەروەها پێویستە لە یاساکەدا ڕۆکانی خەرجکردنی داهاتی ئەو سندوقە دەستنیشان بکرێت و ئەو لەوێت بدرێت بە پرۆژەکانی ڕێگاوبان بە تایبەت بەشی چاکردن دوو هەموارکردنی یاسای دابینکردنی یەکەی نیشتەجێکردن بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت ژمارەی 16 ساڵی 2011 بە مەبەستی درێژکردنەوەی ماوەی پێدانی کرێی مانگانە تا 30 ساڵیان زیاتر و کەمکردنی بڕەکەی چونکە ئەو یاسایە لەگەڵ بارودۆخی ئێستای هاوڵاتیان ناگونجێت ئەلیف بەهۆی بەردەوامبوونی قەیرانی دارایی و کەمی داهات کە کاریگەری نەرێنی کردوتە سەر هاوڵاتیان بەهۆی زۆری خستنە ڕووی شوقەکانی بازرگانی کە بۆتە مایەی کەمکردنەوەی بەهای یەکەکانی نیشتەجێبوون بەراورد بە کاتی دروستکردنیان سێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە دروستکردنی تاواوکردنی شارڕێگاکانی نێوان شارەکان و یەکە ئیدارە سەربەخۆکانی هەرێم بە شێوازی ڕاستەوخۆ ئەنجام بدات یان سوودوەرگرتن لە سیستەمی BOT یان سیستەمی PPP نازانم سێ پێم یاد
سێ پێویستە چوار پەلەکردن بە دروستکردن و چاکردنی ڕێگاکانی نێوان شار و گوندەکان کە دەبێتە مای ئاوادانکردنەوەی گوندەکان لە هەموو بوارەکان و بە تایبەت ئابووری کشتتوکاڵ خۆشگوزەرانی هتت. 5 پەلە بکرێت لە دروستکردنی هێڵی شەمەندەفەر کە دەبێتە مای بژانەوەی ئابووری و ڕزگارکردنی ڕێگاوبانەکان لەو لۆدەی لەسەریانە بە کەمکردنەوەی تێچووی گواستنەوە و دابینکردنی سەلامەتی و پاراستنی هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. لەم ڕوانگەوە پێویستە چەند ڕوونکردنەوەیەک بدرێت. ئەو پرۆژەیە لە چی قۆناغێکدایە ئێستا؟ جەدوا و نەخشەی ڕێگای هێڵەکان دیاری بکرێت. 6 پەلەکردن و دۆزینەوەی چارەسەر بۆ تەواوکردنی ئەو 9400 یەکە نیشتە جێبوونەی کە ڕادەستی خاوەنەکانیان بکرێت، ئەمەش بە ڕێگای پاڵپشتیکردنی بەڵێندەرەکانی پرۆژەکانیان قەرەبۆکردنیان بەدانی گوژمەیەک پارە وەکو پێشینەیان بە هاوبەش لەگەڵ دەستەی وەبەرهێنان لە ڕێگای وەبەرهێنەرەکان بەرامبەر بە قەرەبوویەک کە پارچە زەویەک بێت لە دەرەوە یان لە ناوەوەی پرۆژەکانیان پێدانی بەشێک لە یەکەکان. 7 کاراکردن و پاڵپشتی سندوقی نیشتەجێبوون کە بە پێی یاسای ژمارە 16 ساڵی 2011 مادەی 4 بڕگەی سێەم بڕیاری لەسەر دراوە. تێبینیەکان تابان سەبارەت بە خاڵی دووەم لە نووسراوی بەڕێستان ژمارە کاف 949 لە 5/6/2022 نائەدالەتی لە گەشە پێدان و پەرەپێدانی پارێزگاکانی هەرێمی کوردستان پاش بە دوواداچوونەکان دیار بوو کە بابەتەکە تایبەت بە وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ڕێزدا. بەڵێ زۆر سپاس. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەموو پەرلەمان لێرەوە بنووسە بێ زەحمەت ئەمجار ئێوە دەستان دانێن بە ئەمان بنووسە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەرۆکی لیژنە لە خوێندنەوەی راپۆرتی لیژنە ئەبێ بەدەق پابند بێ بەوەی کە لە ناو لیژنەکەیان لەسەری ڕێکەوتووە بە دەر لەوە بۆی نییە هیچ ڕاوبۆچوونێکی خۆی بڵێ لە دەرەوەی ئەوە قسەیەکی هەیە نەیتوانیوە برادەرەکانی قەنەعەت پێ بکە وەکو ئەندامێکی پەرلەمان بۆی هەیە قسە بکە ئەگینا لە راپۆرتە کاک دیاری ئەوە بەڕێزگە کاک دیاری ئەوە بۆ پرۆژە یاسایە کە ئەندامانی لیژنەکە بە یەکەوە مناقەشەیەکەن گفتوگۆیەکەن ئیمزایەکەن ئێوە کە پرسیارتان هەیە پرسیارتان لە ئەوان هەیە تۆ ناتوانین نێڵی قسە بکات چکۆ ڕێگەدان بە قسەکردن بەڵێ بیان نووسە بێ لەسەر هەموو شتێک قسەتان هەبێت.
بینوسین بەڵێ بەڕێزان ناوەکانە خوێنمەوە بزانم کێمان نەنووسیوە کاک ڕۆمیۆ مامۆستا نەجات کاک مەمەسکەندەر کاک موحسین لیزاخان کاک مەلاوەیسی کاک هێڤیدار کاک نزار کاک بەهجەت کاک بەهمەن کاک ئەرشەد کاک جەلال خەدیجە خان حەسیبە خان کاک چیا دکتۆر ڕێبوار دکتۆر زێدان کاک شوان سەوسەن خان کاک باپیر کاک حاجی سەفین ژیان خان کێمان نەنووسیوە دکتۆرە گەلاوێش کاک پێشەوە گوڵستان خان کێمان نەنووسیوە لێرە بەڕێزان تەواو ئیزافەی کێ چۆن گوڵستان سەعید گوڵستان خان مامۆستا عەبدولستار کاک جەمال کاک باڵامبۆ کاک بەڵەن ڕۆژان خان کاک زکری هەژان خان بەدرێ خان ڕووپا خان کاک جەلال شنۆ خان کاک عەباس کاک عوسمان سێدەری کاک مەلا ناسر کاک دابان کاک ڕزگار کاک شاخەوان شیرین خان شیرین ئەمین دکتۆرە شایان کاک عەلی حەمە ساڵح کاک کاروان کاک لوقمان کاک شەمۆڵ کاک سەرکۆ کێمان نەنووسیوە لێرە کاک هێرش ئێوە دەرفەتان نەدەم قسە بکەن ئێرە کێمان نەنووسیوە هەمووتان نووسراون کاک کاوە کاک دیاری کاک سیپان دکتۆر ئیسماعیل مامۆستا عومەر کاک سیروان کاک موسلیم مژدەخان مامۆستا بووبەکر کاک مەم سەرچنارخان هەڵەسخان دکتۆر شێرکۆ دکتۆر محێدین کەس هەیە نەنووسرابێ 52 باش ئەوە 67 بە کاک زیاد ئەوتە لێرەی نووسم لەم هینەیە کاک زیادیشم نووسی ئێستا 67 ئەندام ناوی نووسیوە یەکی 2 دەقە قساکەن بەڕێستان کاک ڕۆمیۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوای بەخێرهێنێنەوەی جەنابی وەزیر و وەفدەیاوەرەکەی من دەستخۆشی لە لیژنەی پەیوەندیدار دەکەم بەداخەوە وڵی من کە راپۆرتەکەم خوێندەوە من تووشی ڕەشبینێکی زۆر بووم لەبەر زۆری ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆکار لە بەرەو پێشخستنی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە دوام ئەوەی من لە بیرما هەر لە خولی دووەمیشە بۆ مەسلەی ڕێگاوبانەوە بۆ مەسلەی یەکانی نیشتەجێبوون بەڕاستی من پێم وایە بەشێکی زۆر لە قسەکانی من کراون لە خولی دووەمەوە و تەکیدیشم بەشێکی زۆری قسەی ئەو بەڕێزانەی دوای من قسە دەکەن قسە کراون لەسەر مەسلەی ضرورەتی بوونی پلانێکی تۆکمە بۆ دەستکردن بە دانانی بناغەیەکی باش بۆ ڕێگاوبان هەمومان دەزانی ڕێگاوبان یەکێکە لەو نیشانانەی کە جوانی سیمای وڵات بە شار و بە قەزا و ناحیە و گوندەکانەوە دیار دەکاتن هەر دوێنێ بوو ئێمە پرۆژە یاسای گەشت و گوزارمان خوێندنەوەی دووەم بۆ کرد یەکێ لەو هۆکارانەی کە دەبێتە هۆی ئەوەی گەشت و گوزار پێش بکەوێت لە وڵاتدا مەسلەی ڕێگاوبان بوو کە کەمیەکی زۆر هەیە لەو مەسلەیە من پێم وایە هۆکارێکی باش دەستخۆشی لە لیژنەی پەیوەندیدار دەکەم لە لاپەڕە چوار لە بڕگەی بەهۆی زۆری خستنەڕۆی شوقەکانی بازرگانی کە بووە تەمای کەمکردنەوەی بەهایەکانی نیشتەجێبوون بەراورد بە کاتی دروستکردنیان یعنی دەبێت پلانێک هەبێ بۆ ڕێخستن لە نێوان شوقەی بازرگانی ئەو یەکەی نیشتەجێبوون کە حکوومەتی هەرێم دروستی دەکات دوام من لە دووسێەوەم پەلەکردم چوارەم پەلەکردم پێنجەم پەلەکردن بەرێ سەرۆکۆ پەرلەمانی ji bilî destxoşiyê lijna taybetmend çêkenavê raportêm bi xêr hatina Cenabê Wezîrî û şandêger dotgeyn pisyara min bû Cenabê Wezîrî û heman dem jî bû lijna taybetmend ku êk ji giriftoye
ئەوە کو پروژە استراتیجی وەکی ڕێکوبۆنە هەکو تێتا دروستکردن فترە سیانەیە ئەنجی هەیەوە مێ سەغبیرکردنی گەلێکی کێمە بۆ نمونە ئەگەر 2 ساڵ بن پروژەکە هەندێک استراتیجی و بۆ 2 ساڵە کێمان 2 ساڵ بە هەندێ ئەگەر ئەف پروژە استراتیجی هەکو خراپ بیتن دووبارە ڕازیبوون سەر چێکردنەوەی وی پروژەی کات پێدوێتن و بتایبەت ئەو ناوچەن شاخەوی یعنی ئەبێتچیۆیی لوێرێ ئۆب گەلک کەبیتە جۆدا و بیتە ئەگەر هەندێک و زیتر پێ فترێ خراپ ببن بە هەندێ بێرە داخوازە هەندێک کەن و ئەو پروژە استراتیجیە درێژخایەن ئەنجی وەک و ڕێکوبان ماوەی سیانێ ئەنجی فترە سیانێ زیاتر بیتن و زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە لیژنە تایبەتمەندەکان دەکەم بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە هەروەها بەخێرهاتنی جنابی وەزیرە و ستافەکەیەکەم. من دەمەوێت باس لە پرۆژەیەکی کۆتایی نەهاتوو بکەم پرۆژەی جووتسایدی سلێمانی کەلارە. بەڕاستی جێگەی داخە کە لە 27/3/2013ەوە بەردی بناغە بوو ئەم پرۆژەیە دانراوە بە بڕی 137 میلیار و 262 میلیۆن دینار و تا ئێستاش کۆتایی نەهاتووە. بڕیاروا بوو لە ماوەیەکی دیاریکراودا پرۆژەکە بە 3 قۆناغ جێبەجێ بکرێت. قۆناغی یەکەم کەلار بۆ باوەنور کە تەواو کراوە، قۆناغی دووەم باوەنور بۆ دەربەندی خان کە لە 53 کارەکانی تەواو کراوە، قۆناغی سێیەم دەربەندی خان بۆ سلێمانیە کە ئەمە جگە لە جووتسایدی زەڕایەن بۆ سلێمانی ئەوی دیکە هیچی بۆ نەکراوە. بەپێی بە دوواداچوونەکانم بڕیار بوو دوو تونێلی نوێ بە ڕێگەی زەڕایەن دەربەند دروست بکرێ بەڵام دەگوترێ بەهۆی نەمانی پارەی تەنخان کراو ئەو پرۆژەیە کۆمپانیەکەش کشاوەتەوە لەو پرۆژەیە. بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە وا بۆ 10 ساڵ دەچێت زیاتریشە ئەو پرۆژەیە هەر تەواو نەکراوە. نازانین ئایا ئەمە چارەنووسی خەڵکی سلێمانیە کە پرۆژەکان بە 10 ساڵ تەواوە کرێ هەر وەک نەخۆشخانە 400 قەروێڵەیەکە لە کاتێکدا لە ماوەی کەمتر لە 10 ساڵ لە هەولێر زۆر پرۆژەی دیکە جێبەجێ کراوە لەوانە شەقامی 100 مەتریە 120 مەتریە هەروەها جووتسایدی نێوان هەولێر و پیرمام هەولێر و دهۆکە. هەر بۆ ئاگاداری ئەو پرۆژانەی کە لە هەولێر تەواو کراون 1 سنتی لە داهاتی نەوت بۆ خەرج نەکراوە هەمووی لە داهاتی ناوخۆی پارێزگاکانە. بەڕێزان بە قسە یەکێک لە ئەندازیارانی پرۆژەی جووتسایدی سلێمانی کەلار ئەگەر هەر مانگیە حکوومەت 8 میلیارد دینار بۆ پرۆژەکە خەرج بکە ئەوە کۆمپانیای جێبەجێکار دەتوانێت لە کارەکانی خۆی بۆ تەواوکردنی جووتسایدەکە بەردەوام بێ. ئەو بڕێک کە باز دەکرێت زۆر بە ئاسانی دەتوانرێت لە داهاتی مەرزی پەروێزخان و هەروەها مەرزی پشتە دابین بکرێت. ئەوە جگە لە داهاتی ناوخۆی کەلار کە باس لەوە دەکرێت بۆ مانگی دوو تەنها داهاتی مرور و داهاتی ناوخۆی خۆی 65 میلیارد دینار. بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە بەڕێز سەرۆک بەڵێ کاک باپیر بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەواو بەڵێ سەرۆکی پەرلەمان من ئەبێت تەواو بکەم. بەڕێزان بەڕێز سەرۆکی هیچ کەسێک بەبێ کاتەکە تەواو بوو. بەڵێ کاک باپیر. دوو دقیقە. بەڵێ کاک باپیر. سەرەتا بە خێراتنی جەنابی وەزیر و شان دیاواری دەکەین دەستخۆشی لە لیژنەی تایبەتمەند دەکەین بۆ ئەو راپۆرتەی کە پێشکەشی کرد بە وردەکاریەوە بەڵام تا ڕادێ گشتگیری تێدا بوو لە ئاماژەکردن بە کەم و کوڕەکانی ڕێگاوبانەکان دیاری نەکراوە بە شێوێکی گشتگیر دەڵێ نێوان شارەکان ئەو شوێنانەی کە کەم و کوڕی تێدا ئاماژەی پێ نەکرابوو لە راپۆرتەکەدا زۆربەی هێندێک ڕێگاوبان لە نێوان بەستنەوەی شارەکاندا دەستی پێکراوە هەیە 10 ساڵە هەیە 6 ساڵە هەیە 5 ساڵە هەیە 2 ساڵە هەر ماوەیەک چەند کیلۆمەترێکی لێ دەکرێت و ڕادەوەستێت تا ئەوەی تر دروست دەکرێت ئەوە شتێک دەچێتەوە. 1 2 دەربارەی هێڵی شەمەندەفەری کە چەند جارێکە باز دەکرێت بۆ دروستکردنی هێڵی شەمەندەفەری و پێک بەستنەوەی شارەکان و کەمکردنەوەی ڕووداوی زۆر کاریگەر دەبێت لە کەمکردنەوەی ڕوودا و لە گەیشتن هەرزانکردنی گواستنەوەی و هۆکارەکانی گواستنەوە ئەوە پرۆژەیەکی گرنگە. ئەگە بەرچاوڕوویمان دەنێ گەیوەتە کوێ و لە چ قۆناغێکدا ئایا دەتوانرێت لە چەندی پێدەچێت بۆ تەواوکردنی بۆی بێتە مژدەیەک بۆ هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانیان. لایەکی تر هۆیەکانی گواستنەوە بۆتە بەهۆی هۆکانی گواستنەوە و زیادکردنیان ڕێگاوبانەکان
بە ڕێژەیەکی زۆر ڕوودا و زۆر بووە لە هەمان کات دیشدا ئەگە هەر پرۆژەیەک تەواو دەکرێت ماوەیەکی کەم ئەو ڕێگاوبانە تێک دەچێتەوە وەزارەت تا چ ڕادێک بە داداچۆنی کردووە تا چ ڕادێک لێ پێچینەوەی کردووە زۆربەی ڕێگاوبانەکان دوای مانجێک دوو مانگ زۆری هەیە دوای ساڵێک تێک دەچێت بەپێ ئەو گرێبەستەی کە کراوە کە بە داچوون دەکرێت زۆربەی لە زۆربەی ئەوە ڕوودا بۆیە من شوێنێک دیاری ناکەم لە زۆربەی ئەو گرێبەستانەی کە کراون یان ئەوانی کە جێبەجێ کراون پرۆژەکان ئەو کەم و کوڕیەی تێدایە ئایا تا چ ڕادەیەک ئەوە کراوە لێ پرسیینەوەی لە کراوە لە هەمان کاتیشدا لە بەرنامەی کاک شوان فەرموون زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم بابەتەکەی من داواکاریەکە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە لە دوای دروستکردنی ڕێگای با بڵێین هەولێر گۆپال دهۆک ئێستا لە مەفرەقی خاڵوان بۆ گۆمەسپان من جارێکی تریش چوومەتەوە وەزارەت داواکاریشم پێشکەش کردووە ئەگەر بێت و ئەو ڕێگایە لە مەفرەقی خاڵوان تا دەگاتە گۆمەسپان بە دووسایت بکرێ کە ئێستا وە بزانم لە بەرنامەی وەزارەتە ئاسانکاریەکی زۆر باش بۆ با بڵێین سیارەکانی باڵهەرگرەکانی کە لە ڕێگای دهۆکەوە بۆ سلێمانی دەچن پێویست ناکە بێنە ناو هەولێر دەبێتە ئاسانکاریەکی زۆر باش هەم بارسوچیە بۆ ناو هەولێر هەم ئاسانکاریە بۆ ڕێبوارەکانی کە لە دهۆکەوە بۆ سلێمانی دەچن هیوادارم بەڕێز جەنابی وەزیر ڕوونکردنەوەکمان بدات تێداخوا و پرۆژە بە چێگەیشتووە سوپاس بەڵێ سوپاس سەوسن خان بەڕێز سەرۆکی پارلەمان بە خێراتنی وەزیری بەڕێز دەکەین دەستخۆشی لە لێژنەی تایبەتمەند دەکەین لە ڕاستیدا هەمومان لەگەڵ ئەوەن کە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بژانەوەیەکی باش و ئاوەدانی بەخۆیەوە ببینێ و تا سیمای وڵاتەکەمان بگەشێتەوە بەڵام من لە بەڕێز وەزیری ئاودانکردنەوە دەپرسم ئایا ئەو هەموو یەکەی نیشتەجێ بوون کە لە سنتەری پارێزگاکان دروست دەکرێت بە پێی پلانی استراتیژی وەزارەتە و ئایا زەرورەتە چکە هەمومان دەزانین کە شوقەیەک لەوانەیە بەقەدەر یەک گەڕک ئاو کارەبای پێویست بێ و ئایا بیرتان لەوە کردوتەوە کە لە چەند ساڵی داهاتوودا تووشی کێشەیەکی گەورەی کەم ئاوی دەبین و هەروەها کێشەی کارەبا بۆیە بەو ڕێژە بەرزەی کە شوقە دروست دەکرێت لە ڕاستیدا لە ئایندە تووشی کارە ساتێکی زۆر گەورە دەبین و هەروەها پرسیارێکی ترم سەبارەت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان ئایا لە پلانی استراتیژی وەزارەتی ئاوەدانکردنەوەدا هەیە کە لەو گەڕەکانە یاخود لەو شار و شارۆچکانەی کە قورسایی کەسوکار و خانەوادەی سەربەرزی شەهیدانی تێدایە بۆ نمونە ئەگەر باسی مەسەلەن بۆ نمونە کەم ئاوی چەمچەماڵ ئەو ڕێگای کەلار و سولێمانی کە لە ڕاستیدا ڕۆژانە دەیان کچ و کوڕیش ئەنفالکراوان لەو ڕێگایە هاتوچۆ دەکەن بەڵام دەیان ساڵە ئەو ڕێگایە چاک نەکراوە و کەسوکاری شەهیدان لەو کاتەدا کە لەو ڕێگانە گوزەر دەکەن خەم و خەفەتێکی زۆردان دەگریوە تەنانەت ئینتیمای نیشتیمانیشیان کەم دەبێت بەڵێ دکتۆر زێدان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای دەستخۆشیم لە لێژنەی پەیوەندیدار بە خێراتنی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە و ستافی بەڕێزیان دەکەین بە دوو خاڵی گرنگ داواکاریەکانم پێشکەش دەکەم خاڵی یەکەمیان ڕێگای سەرەکی نێوان هەولێر سۆرانە تا حەجی وەمەران کە چەندین گیرگرفتی تێدایەوە تۆنی لێ نێوان کۆڕێ شەقڵاوە تەواو بۆ تەنها چەند کاری کەمی ماوە پێویستە کاری لەسەر بکرێ لەگەڵ تۆنێلی چیایی هەریر خاڵی دووەمم پێشتر لە بەرواری 23/9/2019 سەردانی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوەم کرد کە بە خۆشحاڵیەوە داواکاری ئێمەی قبول کرد لە داواکاریەکەدا ئێمە 8 خاڵمان پێشکەش کرد بوو ڕەزامەندی لەسەر 3 خاڵیاندا دواتر ئەنجومەنی وەزیرانش پەسەندی کرد داواکاریەکان تایبەت بوون بە دەڤەری برادۆست کە خراپترین ناحیەیە لە ڕووی ڕێگاوبانەوە و لەو دیدارەشدا داوام لێ کرد کە پێکەوە بچین سەردانی و شوێنە بکەین و ببینێ بەڵام کە پەسەند کرا تەنها 4 کیلومتر قیر کرا لەگەڵ پینەکردنی چەند ڕێگایەک بۆیە پێویستە بە وردی دیڕاستی ئەو داواکاری بکرێتەوە و پێداچوونەوەیەک بەسەر ئەو دەڤەرەدا بکرێت بەڵێ کاک باڵام بفەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە راپۆرتەکەی لیژنەی ناوبراو لە گرفتەکان لە
لە خاڵی چوارهەم لە ناوچوونی زۆربەی مەکاین و ئالیاتی وەزارەتی ئاوادانکردنەوە لە شەڕی نەگریسی ناوخۆ پاڵپشت بە چ داتایەک داعش پاڵپشت بە چ داتایەک ئەم زۆرترین مەکاینی وەزارەتی ئاوادانکردنەوە لە ناوچووە و جۆرەکانیان چین لەبەرەوەی ئەما مڵکی گشتیە ناکرێ بە هەڕەمەکی مامەڵەی لەگەڵدا بکرێ و پێویستە ڕوونکردنەوە بە پەرلەمانی کوردستان بدرێت چەند ئالێت لە ناو چووە و جۆرەکانیان چییە و لە کوێش لە ناو چوون و پارچەکانیشان چی لێ هاتووە لەبەرەوە بەڕاستی مامەڵەکردن بە مڵکی گشتیەوە بەم شێوازە شتێکی دروست نییە و پرسیارێکی کەشم ئەوەیە سەبارەت بەو گوژمەیە کە تەرخانەکرێ بۆ دروستکردنی ڕێگاوبانەکان ئایا ئەمە تەنها ژمارەیە و لە کاتێ ئەگەر ئەم گوژمەیە بەردەست بوو ئەو کاتە دەست بە پرۆژەکانەکرێ ئەگەر بەو شێوەیە بێ ئەمە تەنها ژمارە بێ و چاوەڕێی ئەوە بکرێت کە کاتێک پارە بەردەست بوو ئەو کاتە ئەم ڕێگاوبانانە دروست بکرێ بەڕاستی خەڵکی کوردستان دەستخەنە ژوور سەریان و بەتەمای ئەوە نەبنکە بەم زوانە بتواندێ ئەم پرۆژانە جێبەجێ بکرێەوە پێویستە بەڕاستی بە گرنگی لەم بابەتە بنوارڕێ لەبەرەوەی ئێمە بینین ڕۆژانە بە چەندەها کەس ئەتوانم بڵێم بەدایان تا سەدان کەس لەم ڕێگای هاتوشوانە بن بە قوربانی زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس ماوە ساودستەر. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتی میوانەکان دەکەم و دەستخۆشیشم بۆ لیژنەی تایبەتمەند. وەڵام من دوو بابەت باز دەکەم یەکیان کە پەیوەندی بە یەکەکان نیشتە جێبوونەوەی کە لە راپۆرتەکەدا هاتووە دیارە سەرجەمیان ڕاگیراون و بابەتی دوم پەیوەندی بە ڕێگاوبانەکانە هەیە کە هەردووشیان پەیوەندی بە وەزارەتی ئاوادانکردنەوە هەیە. ئەوەی ڕای ئەوەی کە دیارە ئەو پرۆژانە کە باز دەکرێت زۆربەی ئەو پرۆژانن کە ڕەنگە ینی خەڵکەشی بتوانێت بیان کڕێ و تیاندا بەحەوێتەوە بەڵام ئایا پلانێکەیە بۆ ئەو کرێنشینانەی کە هەر توانای کرێی خانووکانیشیان نییە ئایا هیچ پلانێکی بۆ ئەم بابەتەکە بەڕاستی نێو کۆمەڵگەی ئێمەدا ئێستا چینی توێژێکمان هەیە لەم ڕۆوە ینی ئاستی هەژارێکی ئێزگار دابەزیوە ئەم بۆ نمونە مەسەلەن ئەم شەوە لە ئەمڕۆژ پیاوێکی پیر و مەسەلەن ئافرەتێکی بە تەمەن 70 ساڵ پەیوەندیان پێوە کردو نە خانویان هەیە نەتوانێت کرێی خانووکەیان هەیە و خاوەنەکەش گوتی دەرتان دەکەیت ئایا ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە بەرپرسیار نیە لەوەی کە ئەم هەوڵاتی جێگەی بۆ پەیداکا و خەمێکی لێ بخوا ئێمە بەڕاستی نمونەی ئەومان ئێزگار زۆر چەند کێشەی کۆمەڵاتیش پەیدا بوو لە ئەنجامێک کە نەیتوانێت کرێی خانووکەی بدات تووشی شەڕ و کێشەی کۆمەڵایەتی بووە ڕێگابانەکانیش ئەوە پێویست ناکە هەمومان دەزانین پێداچوین بە ڕێگابانەکان بەڕاستی مەگەر چۆن هێندێکی نەبێ ئەوی دیکە بەخوا کەلچی ئەوە نیە پەیدا بڕۆی ینی بۆتە جەبهەی شەڕ کە ڕۆژانە خەڵکی تێدا دەبێتە قوربانی ئێمە بۆ لەمڕۆ ینی تۆزە گرنگی بۆ کاگان دەدەن کە کارگەی قیرکردنە بۆ زانیاریتانە من معلوماتی تەواوم هەیە ئەو کارگەی قیری بەستۆڕە ڕۆژانە تەقریبەن دەتوانێت 1000 تەن قیر بەرهەم بێنێ دەتوانرێت ینی بکرێتە بەڕاستی سەرچاوەیەک بۆ ئەوەی کە ئەو زادانە قیر بکرێن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەگەرمی بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین دەسۆشی لە لیژنەی تایبەتمەندەکەی بۆ راپۆرتەکە خاڵی یەکەم من تێبینی و سەرنجێکم لەسەر تێبینەکەی کۆتا راپۆرتەکە هەیە کە لێیان ناوی لیژنی دارایی هاتووە گەرمە بەسەوە بێت کاڵێ نووسراوی بەڕێستان دیارە ئێمە هیچ شتێک لەمە ڕوبەڕووی ئەمە نەکراوەتەوە لایەن لە سەرۆکات پەرلەمانەوەگەر مەبەستەکەشەوە بێ ئەمە پەیوەندی بە پەرپێدانی پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕەنگە بەشێکی پەیوەندیە بەڵام بۆیە داواکەم ئەو لیژنەی دارایی و ئابوورێت لەوێ لەو راپۆرت هالا ببرێت دووهەم سەبارەت بە ڕێگاوبانەکان بەداخەوە لە دوای قەیرانی دارایی ڕێگاوبانەکان چاکردنی و ڕێگەی تازەوەکو پێویست نەبوون و پرۆژەکان و خۆیان جێبەجێ نەکراون بەڵام ئەوەی کە لەو فتریا بینیمان طبعا خەڵک ومێدی هەر بۆ هەیە لە دوای 2014 کە ئەم ڕێگایانە چارەسەرەکرێن و جێبەجێەکرێن لە قۆناغەکە ئەوەی کە ناومێدی دروستەکات ئەوەیە کە لە ئێستا مەسەلەن وەکو مژدا ئەدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە مەسەلەن 6 ملیارد دینار بۆ فڵانە جادە دەرچووە بەڵام دوایی کە خەڵکی بینێ ئەڵێ تەخسیس کرا لە داهاتی ناوخۆی شارەکە خەڵک لێرەوەی تر بێومێ دەبێ بەڕێز وەزیری دارایی وەزیری ئاوادانکردنەوە جنابتان وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران
هەموو لایەکتانەوە ئازانن کە داهاتی ناوخۆش سنووری پارێزگای سلێمانی بەشیەوە ناکاتەوە ڕێگاوبانەکانی بێ چاکەی لە دەرەوە ئێوەی ئەو ئامانجگرتنەی شاری سلێمانی و ئەو مزایدەکردنی کە بەسەر داهاتی سلێمانیەوە کرێ ئێوە لە ئەنجومەنی وەزیران زانە لەسەر ئەو داهاتە ناتوانرێ ئەو پرۆژە خزمە گوزاریانە جێبەجێ بکرێەوە هەموو داهاتی هەرێمی کوردستانیش ئێمە هەموو لایەکە زانین داهاتی نەوت یەکەم داهاتە لە هەرێمی کوردستانەوە ئێستاش ئەو فرۆشتنی نەوت لە ئاستێکی بەرزایەواتە ئێستا لە ڕووی ئابووری و هەرێمی کوردستان لە بارودۆخێکی باشە بۆیە کرێ ئێوە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی ئاوەدانکردنەوە کاتێک باسی تەخسیساتێکەکەن بۆ ڕێگەیەک هەوڵ بن خەڵک گوڵستان خان زۆر سپاس کاک زیاد دەستان خۆش بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەڕای بەخێراتنی وەزیری بەڕێز و شاندی یاوەری بەخێر بێن سەر چاو وەڵای من دوو پرسیارمێ سەبارەت بە ئەو یەکانەی نیشتەجێبوون کە لە چەند مانگی ڕابردوودا مژدە درا بە هاوڵاتیان کە 20,000 یەکەی نیشتەجێبوون دروست ئەکرێت لە پاڵ ئەمەدا 9,004 یەکە هێشتا بەجێ هێڵراون تەواو نەکراون ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو یەکانە تەواو ناکات لە کاتێکە بەشێک لەو یەکانە تەواو بوون بە تایبەتی ئەوانەی سیتە کە ئێمە ئاگدارین هیچ عینێکی ئەوتویان نەماوە بۆچی دابەش ناکرێن لەگەڵ ئەوەی کە یەکەکانی کە لە 120 گوندی 120 هەیە ئەمانە جێهێڵراون زەرەر و زیانێکی گەورە بەر یەکەکان کەوتووە لە ڕووی بردننی دەرگا و پەنجەرە و بۆیلەر و ئەو شتانە کە ئەمە جگە لە ڕووی کەش و هەواش کە زۆر زیانی بەرکەوتووە خراپی ڕێگاوبانەکان و خراپی کوالیتی قیر کە ئەمە بەشێک لەو ڕێگەوبانانەی کە ڕێگەی بینی سلێمانی هەولێرە کە بینین لە زۆربەی شوێنەکان سەرڕای ئەوەی کە لە ماوەی یعنی چەند یەک دوو ساڵی ڕابردوو تعمیرێکی باش کرا بەڵام ئەبینین لەبەروی کوالیتی قیرەکە بە جۆرێکە لە زۆر شوێن ئەرزەکاندا چووە کە ئەمە گرفتە بۆ هاوڵاتیان لە ڕووی دروستبوونی هەر ڕووداوێکی نەخوازرا و جگە لەوەی ئەو بار هەڵگرانەی کە دێن لەو ڕێگەیەوە لەم ماوەیەدا زیاتر ڕێگاکان هیلاک کردووە ئایا بیر لەوە کراوەتەوە ڕێڕەوێکی تایبەتی بۆ بار هەڵگرەکان بدۆزرێتەوە بۆەوەی ئەو قورساییە و ئەو زەرەر و زیانانە بەر ئەو شەقامان ئەو جادانە نەکەون زۆر سپاسدانەکەم بەڵێ ڕووپاخان سپاس لە کاتی خۆیانەوە ڕووپاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر ڕێگاوبان دەمەوێ قسە بکەم و بۆ دەست پێ دەکەم ئەگەر ئاوادانی کوردستان و ئەوە بێ کە ژمارەی بۆ نمونە شوقەکانی نیشتەجێبوون و وەستیەکان زۆر بێ ئەوە پێم وایە تەنها خەڵکی دەوڵەمەند و دەستڕۆیشت و تێیدا سوودمەند دەبێت لەبەرەوەی ئێمە پرۆژەی نیشتەجێبوون و شوقەمان نەبینیوە لە هەرێمی کوردستان کە خەڵکی کەم دەرامەد لی سوودمەند بەیان بە نرخێکی وا کەم بێ کە ژمارەی کرێنشین کەم بکاتەوە و بۆچی سندوقی نیشتەجێبوون کارا ناکرێتەوە و دەعمی ئەو سندوقە ناکرێت بۆ ئەوەی ژمارەی کرێنشینان ڕوو لە کەمبوونەوە بێ ئایا وەزارەت چ کاری کردو بۆی ئەو سندوقە دەعمی مادی بکرێ و حکوومەت دەعمی مادی بکە خراپی ڕێگاوبان وای کردو قوربانیانی ڕێگاوبان لە قوربانیانی جەنگ زیاتر بێ بۆیە ئێمە ئەوەمان لا دروست بووە کە داوا بکەین ڕاستە لە سەلاحێتی ئەم وەزیرە نییە بەڵام قوربانیانی ڕێگاوبان بە شەهیدی هاوڵاتی لە قەڵەم بدرێن چونکە ئەوەندە ڕێژەکەی زۆرە ئەوەندەی ڕێژەی جەنگی لێ هاتووە قوربانیانی جەنگی لێ هاتووە جگە لە کەم ئەندام بوون کە ڕێژەی کەم ئەندام بوون بە هۆکاری ڕێگاوبان زۆر زیادی کردووە بۆچی حکوومەت دوای 30 ساڵ حکومڕانی تا ئێستا نەیتوانیوە ڕێگایەکی خێرا دروست بکە بۆی هاتوچۆی نێوان شارەکان یاخود چوار پارێزگاکە بەیەک بگەێنێ ئایا دوای 30 ساڵ حکومڕانی تا ئێستا حکوومەت بیری لەوە نەکردوێتەوە کە ئەو ڕێگا خێرایە کە کوردستان پێم وایە ئەوەندە گەورە نییە نەتواندرێ ڕێگایەکی خێرا لە نێوانی شارەکان لە دەرەوەی شارەکان دروست بکرێ و شارەکان بەیەک ببەستێتەوە و خاڵێکی تر دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئایا پرۆژەکانی نیشتەجێبوون کە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە لە شارەکان لە محافەزەکان بەڵام تا ئێستا بۆچی ئەو پرۆژانە نەیانتوانیوە کاریگەری لەسەر کەمکردنەوەی هەلی کار بۆ گەنجانی بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم و دەستخۆشی لە لیژنەی تایبەتمەند دەکەم من پرسیارێکم هەیە سەبارەت بە ڕێگاوبان لە
سەبارەت بە پرۆژەی ڕاکێشانی بۆری ئاو بۆ گوندی خێڵی ئاخە و چاکردنی ڕێگای کانی باجگە و دروستکردنی پردی دەرزیلە لە ناحیەی سەنگاو بە نووسراوی وەزارەتی ئاوادانکردنەوە ژمارە 4324 داش 31 لە حەڤەی نۆی 2019 داوا کراوە لە وەزارەتی دارایی کە بڕێک پارەی بۆ تەرخان کراوە لەلایەن کۆمپانیایەکی کۆریەوە کە بڕەکەی 265,929 دۆلارە بۆ چاکردنی بۆ تاواکردنی ئەم پرۆژانە داوا کراوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە کە ئەم پارەیە بنێرێت بۆ جێبەجێکردنی کە لای وەزارەتی داراییە تا ئێستا یعنی وەزارەتی ئاوادانکردنەوە چه هەنگاوێکی کەی ناوە دوای ئەو نووسراوە من دوو جار پرسیارم ئاڕاستەی وەزارەتی سامانە سروشتەکان کردووە کە ئەم کۆمپانیایە تایبەت بووە لەو بوارەیە ئیشی کردووە وەزارەتی سامانە سروشتەکان ئەڵێ ئەمە لە تایبەتمەندی ئێمەیانی ئەم پارەیە لای ئێمە نەماوە وەزارەتی داراییش پرسیارم ئاڕاستە کردوون ئەڵێن ئەم پرۆژەیە لە تایبەتمەندی ئێمەیانە ئایا وەزارەتی ئاوادانکردنەوە چه هەنگاوێکی ناوەکە تەنیا یەک پرۆژەیان جێبەجێ کراوە و پارەکە دیار نیە ئەم پارەیە چۆتە کوێوە و کەی ئەم پرۆژانە جێبەجێکرێ وە سەبارەت بە شوقەکانی کە بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت دروستەکرێت لە سنووری ئیدارەی گەرمیان ئەم شوقانە هێشتا تەواو نەبووە لە زۆربەی شوێنەکان کە تەواو نەبووە لە سنووری ئیدارەی گەرمیان داوا کراوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە کە ئەم پێشنیار بنێرن بۆ تەواوکردنی چۆنێتی تەواوکردنی داوا کراوە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە کە کەمترین تێچووی تێبچێت و سوودمەند بن هاوڵاتیان لێ بەڵام وەزارەتی ئاوادانکردنەوە داوای کردووە کە ئەم بەم شێوەیە ناکرێت و سلفەیەکی زۆر و پێشەکێکی زۆریان داناوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێز جەنابی وەزیر و ستافەکە یەکەم من ناڵم 30 ساڵ حکومڕانی بەڵام بەرز ئەو بڕەپارەی کە لە ساڵی 2003 بۆ 2013 لەلایەن حکوومەتی عێراقیەوە هاتۆتە وڵاتە کە بڕەکەی نزیکی 90 ملیار دینار بووە 90 ملیار دۆلار بووە تێگەی کە بەڕاستی حکومڕانی هەرێم چەند کۆڵەوار بووە لە دروستکردنی پرۆژەی استراتیژی جادە و ڕێگاوباری نیشتیمانی و کەس ینی ئەگەر بیرکردنەوەکەی هەر نازانی ئەو پارەیە چۆن سەرف کراوە وەک لە راپۆرتەکە ئاماژەی پێدراوە ئێستا یەکێ لە گرفتەکانی نەبوونی پارە بۆ پرۆژەکانەوەیە کە ئەم بڕەپارەیە لە داهاتەکانی ناوخۆ سەرفکریان ئەگەر پرۆژەیە قەراری لێ بدرێ بۆ دوهۆک ئەبێ لە پارەی دوهۆک بێ پرۆژەیەک لە بڕیاری لێ بدرێ لە سلێمانی ئەبێ لە پارەی سلێمانی بێ هەمووشمان نەزانی لە ماوەی ڕابردووشا چەندین لیژنە بە دوواداچوونمان کردبوو مەسەلە کە مەسلەی داهاتەکانی ناوخۆ بە دوو ئیدارەی سەرف مامەڵەی لەگەڵاکرێ و دەستێوەردان هەیە کەەوەش بۆتە هۆی کەمی و نەبوونی پارە لە بانقەکان بۆیە پێشنیازەکەم و هیوادارم کە ئەوە ببێتە ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان لەم بڕیارە لەم کۆبنەوەیە مانگانە ئێمە لە داهاتی نەوت بەتابەت کە ئێستا نرخ بەرز بۆتەوە من ناڵم ڕێژەیەکی زۆر بۆی لەولاوە تەسیر کاتە سەر موچەی موچە خۆراری هەرێمی کوردستان بەڵام ئەتوانین مانگانە 10 ملیۆن دۆلار لە داهاتی نەوت بۆ پرۆژەکانی ڕێگاوبان تەرخان بکرێ هەم بۆ تەکمیلەکردنی و پارایی لە ناوخۆداندرێ هەم ئەگەر پرۆژەیەکی استراتیژی هەبوو بتوانین بۆ بڕەپارەیە تەواویانکەین بەتابەت ئەو پرۆژانی کە ئێستا پرۆژەی زۆر زۆر استراتیژین و دەمێکە خەڵک ئەناڵێنێ بەدەستەواو نەبوونیانەوە زۆر زۆر سپاس. بەڵێ سپاس. کاکاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام لەوە دەست پێکەم دوای 31 ساڵ حکومڕانی بەداخەوە تا ئێستا نەتوانراوە ڕێگایەکی سەرەکی نێوان هەولێر سلێمانی بکرێتە جووت ساید یعنی بەڕاستی ئەمە جگە لە شکستی حکومڕانانی هەرێمی کوردستان هیچ وەسفێکی تری ناکرێ ینی ئێستا هاوڵاتێک ئەگەر لە هەولێرەوە بڕواتە سلێمانیان لە سلێمانیەوە بێتە هەولێر نازانی بە کام ڕێگادا بڕوە ینی هەر بەڕاستی نازانی بە سماقۆڵیدا بڕوە بە ڕێگای کۆیا کلکە سماقەدا بڕوە بە ڕێگای کەرکووکدا بڕوە ئەنی نازانی بە کام ڕێگادا بڕوە هیچی لێ ئەوەی تر باشتر نییە اینجا ژمارەی قوربانیان لە هەرێمی کوردستان ینی تکایە ینی قبولم نییە کەس وەڵامی بداتەوە تا ئەوەی خۆم تەواوەکەم اینجا ینی تۆ سیر کە ڕۆژانە ئێمە گوێمان لە قوربانیە بیانی ئاماری قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ساڵانە بە قەد یەک وڵاتە ینی ئەمە ینی حکوومەت بۆچی بێدەنگە بۆچی بێ پلانە بەڕاستی بەرامبەر بەو هەموو قوربانیی کە دەکەوێتەوە
چەند پرسیارێکم هەبوو 9400 یەکەی نیشتەجێ بوون تا ئێستا تەواو نەکراوە بۆ کرێتی و کەمەندامان بەڵام حکوومەت بڕیاری داوە 20000 یەکەی نیشتەجێ بوونی تر دروست بکە جارێ بۆ ئەمە تەواو ناکەن خەڵک چەندین ساڵە چاوەڕێ اینجا بێن ئەوەی تر تەواو بکەن ڕێگای دووسایدی کۆیە هەولێر یعنی یەک لە قەزا گرنگەکانی هەرێمی کوردستانە کۆیە کە نزیکە لە هەولێر ئیداریان سەر بە هەولێرە بەداخەوە سیاسیان سەر بە سلێمان بە زۆنی یەکێتیە یعنی زیاتر لە 10 ساڵە ئەم دووسایدە تەواو نەکراوە یعنی کەی تەواو یەکەن خەڵکی کۆیە ینی بەڕاستی هیلاک بوو بەدەستە و ڕێگایە تونێڵی شەقلاوە ماوەران زیاتر لە 10 ساڵە ئەو تونێڵە کە تەواوکەری ڕێگای قەندیل پیرمام تا دەگاتە هەولێر ئەوی زیاتر لە 10 ساڵە ئەم تونێڵە ماوەتەوە کە دەکەوێتە شەقلاوە تەواو نەکراوە. دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی بەڕێز وەزیری ئاودانکردنەوە و شاندی یاوەریەکەین. ئێمە لە معاناتیان تێگەین کە مەسلەی دوو ئیدارەیی و دوو دارایی ئێستاوای لێهاتووە گشت وەزارەتەکان تەخسیساتەکەن بۆ پرۆژەکانیان بە تەندروستی و بە ئاوادانکردنەوە بەڵام لە بانقەکانە ئەڵێ سیولە نییە بۆ نمونە بانقی سلێمانی ئەڵێ سیولە نییە لەو معاناتە تێگەین پرسیار یەکەم ئەوەیە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە چی کردووە و چی ئەکا بۆ ئەو مۆزوعە چونکە سەدمەتری سلێمانی ئەوە بوو بە 3 ساڵ لە 140 جێبەجێکراوە ئەڵێ پارە نییە لە بانقە مەسلەی ڕێگای کەلار و سلێمانی بە هەمان شێوە و پرۆژەکانی تریش ئەوە کرۆشی بڵێن دواکەوتنی پرۆژەکانە ئەم راپۆرتە بەڕاستی من ڕێزم هەیە بەڵام بەڕاستی سیمای راپۆرتی پەرلەمانی پێوە دیار نییە بۆ نمونە بیدایەتەکەی پێشەکیە دوایی گرفتەکانە دوایی پەڕەیەکی بێ ناونیشانە اینجایەتەوە بۆ هەڵسەنگاندن کە ئەبایە لە پێشەکیە بواە نازانم ضرورەتی چییە لێرە اینجا دوایی یەتەوە بۆ پێشنیارەکان و ڕاستپاردەکان لە ئەخیرا تێبینیەکی داناوە تێبینیەکە نازانین چ نووسراوێکە چ کتابێکە لەکوێ هاتووە ئەژڵێ بەرپرسیارەتی لیژنەی داراییە نازانین ئەمە ینی ئەم راپۆرتە یاسای بەڕێز وەزیری ئاودانکردنەوە جەنابەت بەرپرسیاری بەرامبەر بە نەبوونی بودجەی هەرێمی کورد یاسای بودجەی هەرێمی کوردستان بە صیفەتی ئەندامێتی ئەنجومەنی وەزیران چۆن قبوڵیەکەی 9 ساڵە طبعا ئەم 4 ساڵی کە جەنابەت وەزیری چۆن قبوڵیەکەی کە یاسای بودجە نەبێ بۆ ئەوەی کە مەشاکلەکانی وەزارەتەکانیش تیا هەل بکرێت کە بودجەی سیفماری لەناو بودجەیە ڕۆح و دڵی هەموو یاسای بودجەیەکە یاسای وەبەرهێنان گەورەترین گرفتی بۆ ئێوە دروست کردووە هەل لە پرۆژەکانی نیشتەجێبوون و پرۆژەکانی تریش بۆچی هەموارتان نەکردوێتەوە 3 ساڵە ئێمە تەقدیمان کردو بۆ هەموارکردنەوە حکوومەت ڕەفزیەکە ئاڵێ خۆم پرۆژەم هەیە پرۆژەکەشی تەقدیم ناکا بۆ هەموارکردنەوە زۆرینەی گەندەڵیەکان لەوێ هەیە لە فرۆشتنەوەی پرۆژەکان و لە دواکەوتنی و لە پەکخستنی هەروەها مەسلەی خەرجنەکردنی ئەو پارانەی کە لە گرێبەستنەوتەکانە هەیە بۆ نەوژەکردنەوەی ڕێگاوبانەکان فەرموو دکتۆر محێدی ئەتوانن سفادی لێ بکەن بەڵام پێتان دکتۆر محێدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی جەنابی وەزیر و شاندی یاوەری دەکەین و دەستخۆشی لە برادرانی لێژنە دەکەین بۆ ئەو راپۆرتە سەرڕای تێبین لەسەر ئەوە لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە لە 10 ساڵی ڕابردووە نزیکەی 600 هاوڵاتی بە ڕووداوی هاتوچۆ جان لەداوە ڕەنگە بەدەیان هەزار یاخود هەزاران هاوڵاتیش دیسان پەچیان کەوتووە ئێمە لە بارودۆخی دارایی هەرێمی کوردستان تێدەگەین و ئەو غەدرەی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستانی دەکا وەجگەلەوەی خۆشمان غەدر لە خۆمان دەکەین لەوەش تێدەگەین کە دوو داراییمان هەیە لە هەرێمی کوردستان لەوانە هەموو تێدەگەین بەڵام ئینسان خەم لەوە دەخوا سەرباری هەموو قەیرانان ئەو پارانی خرج دەکرێت بەڕاستی ئەو ڕێگاوبانە و ئەو باڵەخانە و بینانێ دروست دەکرێت کوالیتیان زۆر خراپە لە هەرێمی کوردستان دایان نمونەمان هەیە زۆربەی ئەو بینانێ بۆ قوتابخانەکان و ملکەکانی تەندروستی و نەخۆشخانەکان دەکرێت دوای ماوەیەک سەقفەکانی دیوارەکانی شەق دەبات ڕێگاوبانەکان دوای ماوەیەک کەمتر ڕێگاوبانەکان هەمووی قۆرت و ئەوەی تێدەکەوێت ڕێگای هەولێر خەبات ڕەنگە چەند جار نۆژان کراوەوە بەڵام ئێستا بڕۆ سێری کە ناتوانانی پێدادا بڕۆیت ڕێگای هەولێر دیبەگە مەخمور بە هەمان شێوە نوێیە بەڵام بڕۆ ئێستا سێری کە چەند تاسە ئەویتە کەواتە لای هاوڵاتیان نیگەرانیەک و دڵە ڕاوچەیەک و پرسیارێکەیە کە ئەو ماوادانی کە بەکاردێن لە ڕێگاوبانەکان کوالیتیان خراپە یاخود ئەو نمونانی کە دەبرێن بۆ تاقیگای بیناسازی و ڕێگاوبانەکان
ئەو نمونێنە کە بەکاردێنرێت لە ڕێگاوبانەکە. جگە لەمانە بەشێک لەو مەوادانە کە بەکاردەهێنە دەرناچن لە فەحسی مختبەری لە تاقیگەکاندا. ڕێگای هەولێر سلێمانی دەربەندی خان کەلار، ڕێگای هەولێر کۆیە شەقلاوە ماوەران، ڕێگای هەولێر خەبات، ڕێگای هەولێر ئاماژەمان پێکرد، شەقامی 120 مەتری هەولێر ئێستا بەلای فڕۆکەخانەی درزی گەورەی تێکەوتووە، چەند ساڵێکە دروست کراوە، پەیوەندی بە جۆری ئیشکردنەکە و جۆری ئەو کوالیتی ئەو دەرمانانەیە ئەو ماوادانەیە کە تێدا. کاک بەهجەت پێشا دەقەت بۆ حسێب ناکەین جوابی ئەو تێبینیە مەبەستان چێ لەو تێبینیە وتت وەڵامە دەمەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت ئەو بابەتەی کە نووسراوەک لە راپۆرتەکەدا هاتووە نووسراوی بەڕێز سەرۆکاتی پەرلەمانە کە بۆ لیژنەکەمان هاتبوو بە نووسراوی بەڕێستان ژمارە کاف 949 لە 5/6 کە تێدا لەم نووسراوەدا دوو بابەتە بوو. یەک ئامادەکردنی راپۆرتێک لەلایەن لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنان سەبارەت بە کێشەکانی ڕێگاوبان و یەکەی ئاکنجبوون. دوو سەبارەت بە بابەتی دووەم خاڵێک تێدا بوو سەبارەت بە نەعەدالەتی لە گەشەپێدان و پەرەپێدانی پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە لە پاش بەدۆدەچوونەکانمان لەگەڵ بەڕێز وەزارەتی ئاوادانکردنەوە بە بریکاری وەزیر بۆمان دەرکەوت کە وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی و ئابووری کە بودجە دادەنن ئەو کاتە حسەی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەوێ دادەنن و پەرەپێدانی پارێزگاکان لەوێ دەکرێتن. بویە لە وەزارەتی ئاوادانکردن جەنابی وەزیریش لێرەیە هیچ پەیوەندیەکەم بە دانانی ئەم پلانە نییە و پرۆژەکەن لەلایەن ئەمانەوە جێبەجێ ناکرێت. بۆیە ئەوە لێرە هاتووە و سەبارەت بە بابەتی تر بەڵێ بەڕێزانستە گەیشت ئێمە لە سەرۆکایەتی نووسرامان بۆ کردوون بۆ حازرنی راپۆرت لەسەر دوو یاداشت بەڵامێکێک لە یاداشتەکان کە داوای وەزارەتی ئاوادانکردنەوە کراوە لە ئەسڵا سەلاحی یعنی لە ضمنی اختصاصی ئەوان نییە بۆیە ئەمان تەنها ئەو بەشەی راپۆرتەکان ئامادەکردووە کە پەیوەندیدارە بە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە وایە بە وەزارەتی ئاوادانکردنەوە. بەڵێ زۆر ڕاست. بەڵێ بەڵێ بێگومان. بەڵێ ئێستا کاتەکەی خۆت قسە بکە کاک بەجەت. دوو دقیقەی خۆت ئەگەرە تێ قسە بکەی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی من هەندێک تێبینی دیژی هەبوون سەر هەندێک بەڕێزە سەر راپۆرتێکە نوویسی حقت یعنی ڕەشبینی سەر نوویسینە راپۆرتێ و ئەحساسکردناوانە هەندێک تعبیراتێ دیت شتێکی باش نینەش بەرکو ئەف راپۆرتە سەر ئەساسێکی صرف ئەکادمیە هاتیە نوویسین و دیرش بابەتێت سوشیال و وانتشتا. ئەگەر تو بەحسێ پرۆژا بکەی و ئەنجامدانە پرۆژا بکەی تا پێویستی بودجە هەیە. ئەگەر بودجە نەبیتن پلان نابیتن ئەگەر پلان نەبیت پرۆژە ژینینە. بەر هەندێ لەوما ئەو بەڕێزت کە ڕەشبینیە خود دیارکەن سەروی بابەتی وێت پێدا چوونەوە بکەن سەر هەندێکانێ آیا ئەف هەرێمە کوردستانە ئەڤەل 2014 حتانوکە شایە ببیتە خەدانێ خۆ بودجەیەکی کوش حکمەتە عێراقا فدرال بۆ هەرێمە کوردستانە بێت ئەگەر ئەو نەبووە یاسا بودجە حکمەتە هەرێمیژی نەبووە ئیزەن ئەڤە بووە سەبەبێک بۆ هەندێکەت و نەشەی وان پرۆژە وەکو دەدوێتن تو ئەنجام بدەی. سەبارەت خاڵادی کە بەڕێزێکی گەلێک ئیشارەتە پندێدا قسەی خۆت کە دوایی دەرفەتانە دێن بۆ وەڵام بینی خۆت وەڵام من پیشنیارێک هەبوو کە ئەم گەل بەڕێز وەزیری ئاوادانکردنێ تەرەح بکەین ئەوژی بابەتی تونێلایە تونێل 26.2 کیلومتر تونێل پێویستن وەکو پلانە وەزارەتە ئاوادانکردنی و نیشتەجێکردنی کە هەمی شار و شارچکەی هەرێمە کوردستانە بینە ئەنجامدان. إضافة بوفان 26.2 كيلومتر داخازت كاين كال بارزگاه دوه که دم روجت بین ودانه که خلق درد که بیتنش بارزگاه بو جهت دی سفرت کتن دوره که هید بجنه گلیه زاویته که لوده که زور سر اوانجا دالویره چید بیت و خلقه که ما آسانی نشتن سفر بکت و بزاریت لو ما داخازت کاين که الویره
نانەتەوە جوابدانەوەیتیانی بەڵێ بەناوی خی گەورە میرەوان بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕاستی بابەتێک کە بابەتی گەرمی وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ لە ئەم کابینەیەوە لە هێڵە گشتەکانی کابینەکە لێرە بەڕێ سەرۆکی حکوومەت دیسان قسەی ڕوو بابەتی هێڵی شەمەندەفەر بوو پێم خۆشە ینی هەم وەکو پرسیار و هەموو ڕوونکردنەوەی قسەی لەسەر بکەم لەبرەوەی بابەتی چەند هەر یەکێک لە هۆکارەکانی گواستنەوە کە شەمەندەفەرە و دروستکردنی هێڵ ینی هەندێک بابەت هەیە بۆ نمونە نەبوونی پەیوەندی بەهێزی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ کە لە ئەوروپا هەندێک جار کە شەمەندەفەر بەکاردێ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو هەموو بازگە و سەیتەرە نییە خۆ ناکرێت لە خێرایی 200 بڕوا شەمەندەفەرێک بازگەیەک بیوەستێنێ کە هەرێمی کوردستان ئەزانین ئێستا بەداخەوە بازگەکان چی کردووە بۆیە ئەنی بەجددی ئەمە ئایا شەمەندەفەر ئەبێ بۆ کوردستان و جوگرافیای کوردستان و نزیکی شارەکان ینی خەڵکێک کە شارێک بۆ شارێک 20 دقەیە ناچێت سەعاتێک لە وێزگەیەک یا مەحەتەیەکا بۆزتێت لەبەرەوەی نەبووە بەنێریتیش ینی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کە لە ساڵی 67کانە بۆ ئێستا فەشەلی هێناوە قیتار ینی بەجددی و بەرز و نزمی هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە خاکەکەی بەرز و نزمی زۆر تایە بۆیە پێم وایە کولفەیەکی زۆری ئەوێ بۆ ئەوی کە تونێلی زۆری ئەوێ ئێمە تونێلی دەربەندی خان لە نێوان ڕێگای گەرمیان سلێمانی ئەبین ئێستا بەچی دۆخێکات تێپەڕێ یعنی پێم وایە ئەو تاقە بەشەریە یان تاقە مادیە لە تونێلی دەربەندی خان سەرف کریانیان ئەو ڕێگایانی تری پێ چاک بکرێ زیاترین خزمەت بە هەرێمی کوردستان بکە و گیانی خەڵکیش ڕزگار بکە دواتر لە سەرێکەکانی نیشتەجێبوون کە 9000 ئەوەندا یەکەیە پێم خۆشە یەک حقەتێک بڵێم ئەم کابینەیە ئایا ئەم کابینەی خۆی بە خاوەنی کابینەی پێشوو نازانێ چی وەزارەت چی سەرۆکایەتی حکوومەت لەبەرەوەی ئەم 9000 یەکەیە سەروی 500 میلیۆن دۆلاری تیا سەرف کراوە و ئەگەر بێت و ئەم یەکانە ئێستا ڕادە بڵی بدرێتە دەستی ئەو خەڵکە کەم درامەتانە سەروی چ لەزات تکایە بڕێ سەرۆکی پەت کاکمەم ئەسکەندەر دوای بخێنەرەوە لە کاتی جوابدانەوەی ئەندامان بەڵێ کاکم بناغ خدای مزن و دروغان برای سروک پارلمانی وزیر آبادانکردنی حوالین دیال داب خیر بهن سرچاوان سرارای دستخوشی لجنات برمن بو آماده کردن و راپورت لمجی او تبینی هبو یکو بدویه هندک ورده کارین دیترت و راپورت ده هبون بونده برچافرونی زیاده تر بو یکو پارلمانتارا جه درست ببون بو نمونه او پروژت کو هاتین راوستاندن یا او پروژت کو هاتین حلوا شاندن هوکار و صدمت وان هات بونه دیار کردن و ده چرانویسی و پروژه چی بیته هاتی راستاندن اگر افرون کرنت دابان دا گلای باشتر بیتن حوالا بحث ریگه و بان که رو به تایبت ریگه هفلر سلیمانی یا سلیمانی کلار ویمای رابردو دو دوام جاره از مسردان کلار را گیری براستی از بحث وان بابت آنها که حوالا بحث کردی او پاره باهات یا خرج کردن و قناقت کوته در بازبوین و پروژه و خماین بس از بحث اندت که ریگا هفلر بو ریگا سلیمانی بو کلار براستی هر وکی ویا تو بچی شرعی و زفرین محال بیدن یعنی ریگا جلگ آن خوش و خالتی ویده و رژی هجی هنده اکو ریگا شایسته وی خالتی بو بیده چه کرن پروژه جوتسایی دهوی بو سنور قضا آمدید وقتی دا حتی سیاراتی که تا تمام کرن لی ماوی اکیش بروان هوکارت نافخوی الهرم کردستان شرق ایران و راوسیه جناب وزارت پلاندانان وزارت آبادان کردن برنامه پلان هیا به هند اوجود ساید به تمام کردن چونکی هات نشونات ناف بین سنور قضا آمدی و دو که جلگ زیده و او پروژه حتی سیاراتی که تمام کردن و بریار با پروژه به تمام کردن حتی جلی بالنده آیا برنامه هیا او جود ساید به تمام کردن یا نه جلی سپاس کاکی ویدر برای سروکی پارلمان برای وزیران بخیر بین من باسی و ناکم و پروژانی که نکراون که بودجه نیه باسی اوی کم که کراون برای وزیری آوادان کردنەوە ششی چوار وەڵامی پرسیاری منتان داوەتەوە وەکو ئەندامی پەرلەمان بۆ بەڕێستان ناردووە 840 میلیارد دینار بوونەتە پروژە لە هەرێمی کوردستان ئێوە پروژە لەسەر ئاستی ئەو پارێزگا و شارانە دەکەن کە کەمترین خزمەتگوزاری بوو چووە یان هەردا بەشکاریەک ئەو پارێزگا و بەقەت ئەوە بێتن ئەگەر وا بێتن یعنی پارێزگای دوو کەمترین پروژەی تێدا ئەنجام دراوە وەزارەتی ئاوادانکردنەوە تکایە وەڵام بدنەوە بووایە
ینی بۆ کەمترین پرۆژە لەوێ بتن لە 840 میلیارد 875 میلیارد با 193 میلیارد بەس بوو دووک بووە کەچی نیوەی داهاتیام هەرێمەی کوردستان هی دهۆکە 52% داهاتی نەوتی دهۆکە 49% داهاتی گومرگەکان لەو پارێزگایە کەمترین پرۆژگار لە پارێزگای دهۆک ئەنجام دەدرێت بۆ کە زۆرترین هەژاری و فەقیری و بیکاریش هەر لەو پارێزگایە کە تو زۆرترین پرۆژە لەوێ ئەنجام دەی کە حەقی خۆیەتی من ناکرێتن پارێزگای هەولێر لێرە بێت سلێمانی لێرە بێت دهۆک هەر لێرە بێتن ئەکە تو عەدالەت بکەی لانی کەم ئەبێ ئەوە بینی هاوسەنگیەک دروست بکەی لە نێوان پارێزگەکان لە ئەنجامدانی پرۆژە جنابی وەزیر و 81.2% خەڵکی هەرێمی کوردستان لە ناو شارەکاندا دەژین بۆ لەبەرەوەی کەمترین پرۆژە جادە و ڕێگە و بان چوونەتە بۆ گوندەکان خەڵک کۆچی کردووە لەوانە و کۆچکردن لەو گوندانە و لە شارەکان و لە ناحیەکان زۆرن بوو ناو شارە گەورەکان بۆ ڕێگەی هەر یەکێک لە خاڵە سەرەکیەکانەوەی کە ڕێگای دروست بوو نەچووە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە زۆر سپاس بۆ ئەم پێم خۆش بوو جوابیەوە بەڵێ سپاس کاک محسن لێرە نییە کاک نزار بەرێ سەرۆکە پەرلەمانی دەستخوشیە لە هەواڵێت لەژنە تایبەتمەندکەم بۆ ئامادەکردنا بێ راپۆرتەوە بخێرەتنا جەنابی وەزیر و ستافێوان بکەین من حەزکەم ڕووکردنەکێش جەنابی وەزیری وەرگیریم ڕاستی جەنابی وەزیری ژیوەکی هەتاکێکی ئەوی کۆمەلگەهەیە پشتی ئەم فاڵێترەش خەلکێ سنوورێت تورکیا و عێراقێ تایبەت دەڤەران نێروارەکان دووسکیان بەروەریان نهێلیا بەرگارەیان چەندین جارە ماڵێتوان هاتنە خراپکردن وێرانکردن ئاوارەی تورکیا بوون و 30 ساڵە ناوێتوان تەنە نویسین و بهێنە قەرەبووکردن هەم پرێکە حکوومەتە هەرێمی هەم پرێکە حکوومەتە عێراقی و ئەو خەلکی بێتە قەرەبووکردن ئینزانژی ئەڤروکەش بەر شەڕێکی چەپەڵ یە تورکیا و پەکێکی لوی سنووری خەلک ji گوندت خۆات لەڤە قەتاندن ئاوارە بوونە ناو سەنتەرێت ناحیا و قەزادا دیفان پروژه نوکەژی ئەم بینی بۆ رابطەوە پروژه سنتەری باژێرە تێنەکردن ئەس داخوازت کەم ڕوونکردنێ بدەن ئایا چ پلان هەیە بۆ قەزا و ناحیا و ئەف وەبەرهێنانە یانژی ئەف ئاوادانکردنە بگەریتەوە القەزا و ناحیا دیسا وەکی کاک بەجەزی ئاماژە پێدای بابەتی تونێلە چیای مەتینە کوش بامەرنێ حتا کانیماسێ ئەو چیای مەتینە هەمی تێتە بڕین و منطقەیەکە زۆر استراتیجیە چەندین ساڵات بەرنامەی دەی ئایا ئەنجامێ ئەوەی بابەتی چ لێ هاتیە دوو ئەم بابەتی سێ نیشانەت هاتنوچوونێ سەر ڕێگابانە بەرێز وەزیری ئەی نظام پراستی vê komponenta pêdiviye hem serokê desteya berhênanê amade ba çûkî hindek babetê pêk ve girêdayê tey hem jî babetê hatnûçûnê çûkî ڕێگابان hatnûçûn babetin jêgînan neqet kirin eger tu biçe welatê biyanê dêbîn nîşanet hatnûçûnê gelek gelek giringiya pêya dadan belan herêma Kurdistanê kê masiyeka zor ya tê de hey gelek spas سپاس کاک جەلال ڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بە خێراتن بۆ جەنابی وەزیر و شاندی یاوەری هەمومان دەزانی وڵاتە هەرە زلێزەکانی دنیا لە ڕێگای کەرتی تایبەتەوە ئابوووریەکی بەهێز دروست دەکەن و بڕێی سەرەکی پێشکەوتنی وڵاتانن کابینێنەوەی حکوومەتی هەرێمیش هەمیشە جەخل لە کەرتی تایبەت دەکاتەوە لە گشت سێکتەرەکان ئەوەی ئەم دەبێت باسی بکەم گرفت و کێشەی ڕێگاوبانە بە تایبەتی ئەو ڕێگایانەی کە بە ڕێگای مردن ناوزەت دەکەنەوە وەگەر ڕێگای هەولێر کۆیە و هەولێر خەبات و دووسایدی سلێمانی کەلار و ڕێگای قەڵات زەوڕانیە و زاخەوە تا دوای هەمیشە باس دەوە دەکرد کەوا فلان مقاول کارەکەی ڕاگرت لەبەر ئەوەی سیولەی لە بەدەست نییە بە تاکید باسی مقاولەکان و ئەو بزمانان دەکەم دەبێت ئەو پرۆژە گرنگانە کەوا لە خزمەتی هاوڵاتیاندا بە شێوەی ڕاستەوخۆ بە مەزەندەی من بدرێت بەو کەسانە یاقوت بەو مقاولە نیشتیمان پەروانانەی کە هەمیشە لە خەمی میلەتەکەمان نەک خەمی جیرفانیان نمونەش گروپی کۆمپانیەکانی هەیە منە کە نیشتیمان پەروەر کورد پەروەر کا خالی خۆشنا و خاوەندارەتی دەکات باشترین گەواهیش دۆ قسەکانم شەقامی 120 مەتری 150 مەتریە کە زۆر جار سیولەش نەبووە کەسی ئەو بەڕێزەکاری ئەو پرۆژە گرنگ و استراتیژیانەی ڕانەگرتووە بوو کاتی 4-5 مانگ پێش وادەی خۆی تەسلیمی کردووە بە هاوڵاتی خۆیان واتە بە ئەندازیاری ناوخۆ دەمەوێت یەکشت بڵێم لەو مێژوو کە تیرۆرستانی داعش هجوومیان کرد لە 2014 هێرشیان کردە سەر کوردستان هەر بابا بوو خەڵک ئەو سەر و سامانی لەبەردەستی بوو کۆی دەکاتەوە ڕابووە کوردستان بەجیبێلی کەسی ئەو پیاوە بەڕێزە هات بەردی بناغی 120 مەتریدا لە سەحسابی خۆشی هەمومان دەزانی ئەوەی بۆیە ئەمن دەڵێم حەقا ئەو پرۆژانە جەنابی وەزیر تازە زۆری هەواڵان باسییان کرد ئەو پیاوەی نیشتیمان پەروەرە کە لە خەمی خەڵکدایە لە خەمی ملەتدایە با تەکریم بکرێ نەک ئەوانەی دێن هزار ڕێگا دروست دەکەن بە مانگەی ڕێگاکە سەقەت دەبی کۆتایی پێدی هەمان قسەشم بۆ گروپی کاوین گروپە کە بە هەمان شێوە بە ستانداری زیمانی بە نیشتیمان پەروەرە کارەکان ئەنجامەدا ئەوی دووەمە
تایبەتە بە شوقەکانی نیشتە جێبوون بەڕێ جەنابی وەزیر چ پێوەرە هەیە بەسەر ئەوانەی کە دەسەریان دابەش دەکرێت چۆنە هەیە مستەفیدە ناوی خۆی نووسە هەیە خانی بەناوە ناوی خۆی نووسە ئەو یەکانی نیشتە جێبوون چۆن لە سەریان دابەش دەکرێت و ئەو پێوەرەکان چین و زۆر سوپاس. خەدیجە خان. بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵی من دوو خاڵ هەیە کە دەمەوێت باز بکەم یەکەم سەبارەت بە دەوەری ئیدارەی سەربەخۆی سۆران یەکەمیان باسی شوقەکان دەکەم کە ئەگەر جەنابشت ئاگاداری حتمەن کە لە ساڵی 2012 لە سووران 144 شقە دروست کراون و هەروەها لە ڕواندز 70 شقە و لە چومانیش عینان 70 شقە دروست کراون. ئەوانەی سووران تەواو کراون بەڵام ئەوەندە لە مێژەیە هێشتا دابەش نەکراون هەمویان تێک چوون و دووبارە پێویستیان بەوە هەیە کە چاکردنەوەیان بوو بکرێت و سیانە بکرێن. ئەوانەی ڕەواندز و چومانیش بە تەواوەتی هێشتا تەواو نەکراون بەشێکیان هەیکەلن. مەبەسمە بزانم و پرسیار لە جەنابت بکەم کە ئایا ئەوانە کەیتەوە ئەبن و دابەش ئەکرێن بەسەر خەڵکی بە تایبەت کە ئێستا بۆرە دوخی داراییش باشترەوە پێمان وایە دەتوانن ئەو بابەتە چارەسەر بکەن. خاڵێکی تر سەبارەت بە بەڕێبرایەتی چاکردنەوە پاراستنی سووران کە جەنابەت دەزانی کە ئەو بەڕێبرایەتیە تازە لە سووران کراوتەوە و لە کاتی ئیفتتاحیش جەنابەت لەوێ ئامادە بووی ئەو بەڕێزانەی کە لەوێ بوون لە مدیر ڕەحیەکان لە هەموو ئەو کەسانێک کە لە ڕووی تەکنیکی زیاتر شارەزە بوون معاناتی ئەو دەبەرەیان باس کرد لە ڕووی ڕێگابان و ئەم بابەتانە. ئەو بەڕێبرایەتێکە دروست کراوە هەنگاوێکی زۆر گرنگ و پێویست بوو بۆ ئەم داوەرە چونکە جەنابەت دەزانی ئەو منتەقەیە داوەری ئیدارەی سووران لە ڕەواندز بگرە مێرگە سوور چۆمان ناوچەی شاخاوین و ئەو ڕێگاوبانانە زوو تێکەچن زوو خراپ ئەبن بەڵام ئەو بودجەیە کە هەیە زۆر کەمە ئێستا بودجەی ئەو بەڕێبرایەتیە کە ئێستا دروست بووە لە نیوان بلند دەوری 20 بۆ 30 میلیۆن دینارە ئایا بەو بودجە کەمە چ کارێک دەتوانیت بکرێتن بۆ ڕێگابان کە ڕێگابان جەناب دەزانی ژێرخانێکی گرنگە بۆ پارەپێدانی ئابووری بۆ هەموو ناوچەیەک و ئەوەی کە آخر شهر تاونه بس علاقه بکاتو علاقه به اون تابویانه کاک جمال بناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنە و شاندیاوەری دەکەم دەستخۆشیم بۆ لیژنەی تایبەتمەند دیارە من لە یەکەم وەرزی یاسادانانی ئەو پەرلەمانە بەڕێزەوە باسی ڕێگاکانی دۆری بالیسان و بلەومەلەکان و ئاکۆ و گەرەوان دەکەم ئەوە هات خولەکە کۆتایی بێ بەڵام هەتا ئێستا مەترێکیان بۆ نەکرا باسی گوندەکان ناکەم کە گوندەکان چەند وێرانەنا پرسیارم بۆ جەنابی وەزیر ئەوەیە ئایا کاتی ئەوە نەهاتیە ئەو شوقە و باڵەخانانە بوەستێن و بە عەدالەت ئەو پرۆژانە بەسەر قەزا و ناحیەکان و گوندەکانیشدا دابەش بکەن گوند هەیە 15 ساڵە بیری بۆ لێدرایەتە ئێستا ئاوی بۆ دابەش نەکرای خەریکە گوندەکە چۆ دەبی و هەروەها دیارە ئەو مەترسیانەی باسی وشکە ساڵی و ساڵانی ئایندە دەکرێت کە کارەساتی گەورە بەڕێوەن بۆ زیاتر ئیحتیمام بە گوندەکان نادەن بۆی ئاودان بکرێنەوە و کشتتوکاڵ و سێکتەرەکانی کشتتوکاڵی بژێنرێنەوە بۆ ڕانیا دیارە خەستەخانەیەکی 290 قەرەوێڵەی جەنابیشت عیلمەتێ و ئاگاداری 180 بەسەرەوە تەواو بووە ئەو هەموو مەسرفەی بۆ کراوە 10 ساڵە بۆ ڕاگیراوە شەستیەکەی ڕانیە گەڕەکەەکانی ڕانیە بەڕاستی ئێستا ڕانیە لە گوندیەچی لە شاری ناچی داواکارم ئەنجومەنی وەزیران ئەو پەیامەمان بگەینە بە ئەنجومەنی وەزیران لێرە بەدواوە عەدالەت پیادە بکەن لە دابەشکردنی پرۆژەکان هەر ئیحتیمام بە شارە گەورەکان مەدەن و بگەڕێنەوە بۆ خانە قوڕەکان و قەزا و ناحیەکان و گوندەکان و زۆر سپاس. بەڵێ سپاس نقطەی نظامی وەرناگرین کاکاوڕێ کاک مەلا ناسر دەرفەتە دەم دوای باکات بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە وەفدی یاوەری دەکەین ئەمڕۆ لەسەر ڕەوشی ڕێگاوبانەکان بەڕاستی ڕەوشی ڕێگاوبان لە سەرجەم کوردستاندا لە نێوان شار و شارۆچکەکاندا زۆر خراپە بە تایبەتیش گەرمیان من باسی گەرمیان با بکەم گەرمیان تەوان کەلار ناوەندی ئیداری گەرمیانە هەموو جادەکانی لە نێوان
کەلار دەربەنی خان سلێمانی کەلار جلەولا کەلار کفری کەلار مەرزی پەروێزخان کەلار پشتا کەلار سەنگاو و هەروەها کفری کارێز کە ئەو جادە سەرەکیە ڕۆژانە هەزاران سیارەی پێ هاتوچووەکە کە نێوانەکەی 1500 مەترە و چەندین جار لەگەڵ بەڕێز وەزیریش ئاگادارم کردەوە بۆ ئەوەی ئەو جادەیە تەواوکە بەڵام هەتا ئێستا جێبەجێ نەکراوە بەڕاستی ئێمە ئەگەر سەیری جادەی کەلار دەربەنی خان بکەین بە نمونە لە 155 تەواو بووە ئەو جادەیە بە جادەی مەرگ ناسراوە ڕۆژ نییە ڕووداوی هاتوچۆ ڕوونەدا ئەمە هەم لە ڕووی ئەوەی کە خەڵکیان لەدەستدا هەم لە ڕووی داراییشەوە هەم لە ڕووی ئابووریشەوە هەم زرر بە حکوومەت و بە هاوڵاتیان نەگەیەنێ بۆیە ئێمە لێرە بەڕێزی وەزیری ئاوادانکردنەوە بەڵێندان زۆر ئاسانە بەڵام کردار شەرتە لە دوای 31 ساڵ حکومداری کوردی گەرمان ئێستا دووسایی دووسکەی قەتارمان ناوێ تەنها ئەو جادە کۆنانە قیرتاو بکەن کە 50-60 ساڵە لەلایەن حکوومەتی عێراقەوە دروستکراوە تەنها قیرتاوێکمان بۆ بکەن لەبەر ئەوەی خۆشت ڕۆژانە هەم لە نێوان هەولێر سلێمانی هەولێر کۆیە هاتوچۆکەی جادەکان ئەبینی و سەردانی گەرمیان شەکەی ئەو جادانە وەزعی چۆنە نازانین تر سیارەکان ئێوە تاسە ئەکایان ناکا وەڵاهی ئەوە نازانین بەڕاستی وەزعی ئەو جادانە زۆر خراپە سەرڕای ئەو کاگعلی بەناوی خوای گەورە بەخێر بێن یەکێ لە گرفتە گەورەکانی هەرێمی کوردستانەوەی و کە هیچ بەرپرسیە قسەی لەسەر ناکا ئێستا کە من قسەیەکەم لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی سلێمانی 873 پرۆژە لە نیاویانە پرۆژەکانی ئاوادانکردنەوە 100% وەستاون ئەم فۆرمە لە حکومڕانی بەردەوام بێ ساڵێکی تر و دوی تر و سێی تریش نە پرۆژەی شارەوانی نە ئاودێری نە ئاوەڕۆ نە جادە نە ڕێگەوبان ناکرێت لە داهاتی خۆت سلێمانی لە داهاتم 100 میلیارد دینارە بەس بۆ موچە و نە 305 میلیارم پێویستە پرۆژە بەچی بکرێت ئەگەر ئێستا داهاتی نەوت $110 بێت نەتوانرێ بکرێ و جوڵەی بازرگانی و کەواتە ناکرێت لە نەتیجا بەشێکی گەورەی کوردستان وێرانە بێت هیچ پرۆژێکی خەدەبی ناکرێت ڕۆژانەیە وتێ سەرۆکی حکومەت بڕیاریدا بە تەرخانکردنی پارە بۆ نمونە بۆ ئاوی چەمچەماڵ بۆ ڕێگای دەربەنی خان بۆ ڕێگای هەڵەبجە بۆ ڕادیە نەتیجە لە داهاتی خۆت داهات نییە قسە لەگەڵ کاک عەبدوڕەحمانی مدیری بانقاکەڵێ 1000 کتابم لە بەردەمە کەسی و لە نەبێت لە نەتیجا کوردستان ئاوای لێدێت شوێنێکە بێ ژیانی تیان نامێنێ بۆیە ئەمە گرنگ چارەسەر چییە داهاتی کوردستانە بێ بە ڕێکوپێکی کۆکرێتەوە بێتە خەزیێنەی دەوڵەت بە عەدالەت تەوزیعکرێ ئەگەر نایسە هاوڵاتیەکی گەرمیانە پرسێت چی من وەم حکومەتە بەیەکەوە بەسێتەوە هیچ خەدەماتێکم نەبێ هیچ شتێکم نەبێ بەڵام لە شوێنێکی تر کە داهاتەیە بڕۆ تەبیعیە خەدەماتەیە ئەڵێن پارە لەکوێ بوو پارە تەنها داهات نییە تەنیا ئەم 3-4 ئامارەیە خەمەڕوو زەوی ئەم وڵاتە گەورەترین فەسادی تەیە کە بەکار ناهێنرێ تەنیا بە 3 پارچە زەوی بچووک لە چاڤیلات بەهاکەی $124 میلیۆن 3 جار ڕێگەی کەلاری پێتەرخانەکەی بە 2 پارچە لەسەر 100 مەتری 120 مەتری 2 پارچە زەوی کە هەمووی $500 میلیۆن تێچووە بەهای 2 پارچە زەوی یەکیان 300 میلیۆن مەترە یەکیان 612 5 میلیارد دۆلارە بەس ئەو 2 پارچە زەویە بەهاکەی دەهێنرێتی 2.5 زەوی لە زۆنی زێر ئەدرێ بە یەکێک بەهاکەی $10 میلیۆن ئەم فەسادانەی لە زەوی بخرێتە ڕێگاوبان 6 جار تەواو بێ پاشان من بۆ سکەی قیتار سەرنجێکم هەیە بە هەندێک برادەر باسیاکرد سکەی قیتار لە بودجێ حکومەت ناکرێت لە بودجێ حکومەت ناکرێت ئیستثمارەکرێت کاکێرش بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشیم بۆ لیژنەی تایبەت و بەخێراتنی وەزیری تایبەتمەند دەکەم بێگومان خراپی ڕێگاوبانەکان کاریگەری خراپی هەیە لەسەر تەواوی سێکتەرەکانی تر بۆیە من چەند پرسیارێکم لە وەزیری بەڕێز هەیە دەربارەی ڕێگاوبانەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دووسایدی نێوان قەزای ڕانیە و قەزای قەڵاتزێ کە بەشێکی تەواو کراوە لە ئێستادا ڕانیە دەربەند تەواو بووە بەڵام دەربەند بۆ قەڵاتزێ تا ئێستا بە تەواو نەکراوی ماوەتەوە ماوەی چەند ساڵێکە هیچ کارێکی تێدا ناکرێت ئایا لە پلان و بەرنامەدا هەیە کە ئەم دووسایدە تەواو بکرێت لە داهاتوودا هەروەها بەنسبەت ڕێگاوبانی گوندەکانی بناری قەندیل کە ناوچەیەکی دوورەدەست و دابڕا و شاخاوی و ناوچەیەکی سەختە هاوڵاتیان یە و ناوچەیە ناتوانن بۆ خۆیان ڕێگاوبانەکان بە شێوەیەکی وا ڕێک بخەن کە هاتوچۆی پێدا بکەن
بەرنامەی حکوومەتی هەرێم وەزارەتی ئاوادانکردنەوە چییە بۆ ئەوەی ئەم گوندانەش ئاوڕیان لێ بدرێتەوە و جادەی پێویستیان بۆ جێبەجێ بکرێت. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک عەباس. بەنای خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیر و ستافە بەڕێزەکەی دەکەم. من لە سەرەتا دەمەوێت بەڕاستی لەوە دەست پێ بکەم کە ماوەیە کە ئەبینم بەڕاستی هەنگاو دەندرێ بۆ قێرکردنی و چاکردنی هەندێک ڕێگای گوندەکان هیوای بەردەوامی بۆ دەخوازم ناکرێت هەر شتە خراپەکان باسکەین لێرە من دەمەوێت ئەوەش باسکەم من ئەوە هەستی پێ دەکەم و بینیم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم چەند پرسیارێکم هەیە مختصر دەست بەناو بابەتەکە. ئەو پارانەی کە لە بازگەکان بە ناوی سۆنەروەرەگیری ئایا وەزارەتی ئاوەدانکردنەوە پارەکەی وەردەگرێ یان نا ئەگەر وەری دەگرێ ئایا چۆن سەرف دەکرێ. دوو پێویستە بڕێک بەڕاستی لە سەتا پێم وایە هەفتە بە پێی یاسا کە ئەم پارەی نەوتا بۆ چارەسەر و چاکردنی بۆی تێکچوونی بارهەڵگرەکانەوە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە سەرفکرێ وەردی دەگیرێ یان نا. سەبارەت بۆ شقانەی تەواو نەکراون ئایا پێویست نەبوو بەڕاستی ئەنجومەنی وەزیران و بەڕێستان و سەرۆکی حکوومەت ئەمانە قۆناغی یەکەم تەواو کەن و بۆ جارش کرد دووبارە مەسرەفی لێ نەکرێتەوە ئەنجا بیر لە 20,000 یەکەی تر بکەنەوە. چەند ڕێگایەکی گرنگی سەرەکیە زۆربەی باس کراوە من نامەوێت دووبارەی کەمەوە کەلارەکە فریە ڕاپەڕین و دوکانە کۆی و هەولێرە بەڵام ئەوەی کە من 3000 نووسراوی تایبەتم لەسەر ئەو ڕێگایی کۆیە کردووە و دوا نووسراویشم پێشنیارێک بۆ جەنابتان کە لە 150 ئەو پێویستی هەیەی دەتواندرین چارەسەری بکەین وەشم پێشم وایە مەسەلەکە هەر ئەوە نییە ڕێگای کۆی هەولێر ڕێگای استراتیزیە کۆمەڵی ڕێگای تری تێکداوە بۆی باڵگراگرەکانەوە ئەگە چارەسەری نەکەن خۆ ئەگە ئەم ڕێگایە بتوانن تەواو بکەن دەتوانن ئەم ڕێگایی ئێستا بۆ بارهەڵگرەکان بە تەنیا بەکاربێنن پێم وایە سوودی لەو ئێستا ڕێگای دۆری سماخوری تێکچووە ڕێگایەکەی کۆی هەولێر جارێککە چاکراوە ڕێگای دەشتکۆی جارە چاکراوە ڕێگای ئاغزەلەر جارێکتر چاکراوە پێم وایە هەموو ئەو ڕێگایانە بۆی بارهەڵگرەکانەوە ئەگە بیر لەوە نەکرێتەوە ڕێگایەک تایبەت بکرێبەوە من پێم وایە کۆتایی بەو ڕێگایانەش دێ وردە وردەگلی و گازەندەکانمان زیاد دەکا و ناتوانین چارەسەری کێشە و گیر و گرفتەکانمان بکەین. هیوادارم ئیتر هیوادارم بەدواداچوون بۆ هەم وەڵامی ئەم پێشنیارەی من 3000 نردومە بۆ وەزارەت جوابتان نەداوەتەوە حەقە بەبوون و نەبوون هەر وەڵامێک هەبێ و مەسەلەی ئەو ڕێگایەش بخەنە بەرنامەوە کارێکی استراتیژی گرنگە. کاک دابان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیرانەکە لە 10 ساڵی ڕابردووە 40,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە 8,000 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لەدەستداوە 85,000 کەس بریندار بوون کە بەشێکیان کەم ئەندام بوون. ئەمە ئامارانە زۆر گرنگن بەڕێز سەرۆکی پەرلەمان. بۆ 10 مانگی ساڵی 2021 3107 ڕووداوی هاتوچۆ لە کوردستان ڕوویداوە 476 کەس بەوەی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە 5384 کەس بریندار بوون کە بێگومان بەشێکیان کەمەندان بوون. لە هەرێمی کوردستانە زۆرترین ڕێژەی مردن ڕووداوەکانی هاتوچۆیە زۆرترین ڕێژەی کەم ئەندام بوون دیسانەوە ڕووداوەکانی هاتوچۆیە زۆرترین ڕێژەی قوربانی بۆ مناڵ دیسانەوە ڕووداوەکانی هاتوچۆیە. بن بەڕێزان باسییان لە ڕێگەی نێوان کەلار بۆ سلێمانی کرد تەنیا ئەو ڕێگایە نییە هیچ ئیدارەیەکی سربەخۆ و پارێزگای سلێمانی ڕێگەکانی دووساید نین یان بەشێکی کرا و بەشێکی بە نیوە ناچڵی ماوەتەوە. داهاتی مەرزی پەروێزخان بۆ مانگێک تەنیا مەرزی پەروێزخان زیاتر لە 20 ملیار دینارە خۆ ئەگەر داهاتی ناوخۆی گەرمیان وەرگری حدودی 30 ملیارە نیوەی ئەو ژمارەیە کە لیزاخان وتی هەر کەسی شەڵێ وانێ با بە ڕەخەم بۆی بخەینە ڕوو. قسەکە ئەوەیە لە ماوەی ڕابردووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 7 ملیاری تەخسیس کرد بۆ ئەم ڕێگایە و ئێستاش ئەڵێن 6 ملیار دیناری تر تەخسیس کراوە. بۆچی تەواو نابێ؟ ئایا کەسێک لە 150 ڕێگاکەی تەواو کرد بێت چاوەڕێ بێت بە دەقیقی لە 150 پارەکە وەرگری ئەمە دەڵاڵیە ئەمە بۆ نمونە کۆمپانیا نییە بۆی ڕێگاوبانێک تەواوکە یعنی تۆ لە 140 تەواوکە اینجا لە 140 پارەکەش وەرگری لە 150 تەواوکەی لە 150 پارەکە وەرگری ئەمە چۆن بازرگانێکە چۆن سەرمایه‌دارێکە کە بێوێ ڕێگا لە هەولێر وانییە لە شوێنەکانی تروانیە بەڵام نازانم بۆچی 10 ساڵە ئەم ڕێگایە وایە کابرا ئەڵێ بۆ نمونە من لە 150 تەواوکەمە بێ لە 150 پارەکەم وەرگرت بێ هەموو کەسێک ئەتوانێ ئەمە بەدرێخان ببوورە بەڕێ سەرۆکی پەرلەمان عەفوم بکەیت ئەم دوو دێڕە لەسەر یەکەکانی دەست خۆش قسەکانە بەجێ بەڵام کاتەکەت تەواو. بەڵێ بەدرێخان سپاس بەنای خۆی بەخشندەی میهرەبان سپاس دەستەکان خۆش بێت فەرموو بەدرێخان قسەکان زۆر باشن بەڵام کاتەکەت تەواو.
بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە لیژدەی ئامادەکار بۆ راپۆرتەکە بە خێراتنی جەنابی وەزیری و وەفدی هاوڕێیەکەم. ئەو کۆمپانیانەی کە زەویان پێدەدرێ بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون کە پێویستە لەسەر حکومەت کە ئەو کۆمپانیانە مولزەم بکات کە لە سەدا 30 زەویەکەی تەرخان کات بۆ دروستکردنی شوقە و خانە و بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ تایبەت بۆ کرێنشینان ناکرێ هەرچی زەوی نایە بەبێ بەرامبەر بدرێت بە وەبەرهێنەر لە بەرامبەردا یەک کرێنشینیش لێک سوودمەند نەبێ. لە پرۆژەی زەوی خەڵکی هەرێمی کوردستان کە پێویستە تەبەن زەوی خەڵکی هەرێمی کوردستانە پێویستە خەڵکەکەی لی سوودمەند بێت. بەڕێز جەنابی وەزیر بۆچی تا ئێستا پرۆژەی وەبەرهێنان نەبووە تا کەمکردنەوەی بێکاری لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا 600,000 خەڵکی بێکار هاوڵاتی بێکار هەیە کە لە ناویاندا 393 گەنجی 16 بۆ 24 بێکارن. زۆری کرێنشینی و کرێی زۆری نائارامی دروست کردو کە بۆتە هۆی کێشەی کۆمەڵایەتی هەڵوەشانەوەی خێزان بەداخەوە کە چەندین ساڵە معلومی جەنابتانە پرۆژەی نیشتەجێبوونی کرێنشینان تەواو کراوە بەداخەوە بۆ تەوێرانە کرێنشینان کە بەپێی ئەو فۆرمەی چەند ساڵەمەوە پڕیان کردوتەوە چاوەڕێی وەرگرتنی ئەو شوقانن ومێ دەکەم وەڵامان بیتەوە بزانین بۆ ئەو شوقانەویەکەی نیشتەجێبوون کە لە سەر ڕاوێ بوونە تەوێرانەدا بەش ناکرێن و خەڵکی کرێنشین لی سوودمەند نابێ. شوقە و سیتیەکان وای کردووە کە چینایەتی دروست بکات کە تەنها دەوڵەمەندەکان لی سوودمەند دەبن. پێویستە حکومەت پلانی هەبێ کە کاراسانی بکات بۆ هاوڵاتیان کە پێشەکی و قیستەکانی کە دەدرێ بە وەبەرهێن کەم بکرێتەوە تاوەکو هاوڵاتیان سوودمەند بن و ڕێژەی کرێنشینی لە هەرێمی کوردستانە کەم بکرێتەوە و ئەو کەسانی کە توانایان نییە لە شوقە و سیتیەکان سوودمەند بن. بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا بابەتی ڕێگاوبانەکانێکێکن لەو بابەتانەی کە زۆرێک لە هاوڕێیان باسییان کرد یعنی ئەم بابەتە بۆتە ماڵوێرانە بەڕاستی بەشێکی ئەم میلەتە ژن و خوشک و مناڵ و هەمووی لەو ڕێگایانایەتیا چوون لە ڕێگەی کەلار سلێمانی لە ڕێگەی هەولێر سلێمانی یعنی هەر بەڕاستی تخوا شەرم نییە چەند ساڵە نتوانن ڕێگەی سلێمانی هەولێر بکرێ بە دوو سایت ڕێگەی کەلار سلێمانی تەواو بکرێت ڕۆژانە لەو ڕێگایە خەڵکە بێتە قوربانی. بەڕاستی ئەگەر من بم دەست لە کارە کێشمەوە من پێم وایە نەک وەزارەتی ئاوەدانکردنەوە یعنی بێم حکومەتەش لەسەرەوەی کە ڕۆژانە لەو ڕێگایانە لە ناوەچێت ئەبێ دەست لە کار کێشنەوە. ئەمە یەکەم. دووەم کاکە قیتارمان نایە با بە قیتار نین و بڕۆین بەس تاسە و ڕێگەوبانەکانمان بۆ چاکن بەس تاسە و ڕێگەوبانەکانمان بۆ چاکن. جەم تێناگەم دەستەی وەبەرهێنان هەیە وەزارەتی شارەوانی هەیە وەزارەتی ئاوەدانکردنەوە چی ئەکات؟ هەر لە چوارچەوەی کەمکردنەوەی فەرمانگە وەزارەتەکانە بەڕاستی من لایە بم. بۆ هەموو باڵەخانە و ئەو هەموو یەکەی نیشتەجێبوونە بە 20 دەفتەر و 30 دەفتەر و ئەوەندە دەفتەر دروستکرام هەموو ساڵە بۆ بیرێکیان لەو خەڵکە فەقیر و هۆژارە نەکردەوە؟ هەر کە پرۆژەیشانەدا بەم دەوڵەمەندانە با پرۆژێکیشان بۆ فەقیر و کەم دەرامەت هۆژارەکان بکردایەتەوە. و بەڕاستی من گەشتبین نیم بەم دانیشتانە لەبەرەوەی وەکو دانیشتەکانی دیکە ئەم وەزیرە بەڕێزانە دێنێرە تەنها قساکەین و دوجار ئەکرێتە دەنگدان و کۆمەڵی ڕاستپاردا ئەکرێ و هیچ شتێک نە لە ژیانی خەڵکە گۆڕێت و ئێمە هەر بەو ڕێگایە ڕۆین و هەر بە سارش دینەوە ڕوین بۆ جادە ناخۆشانە و قیتارەکەش نایبمان بات. یعنی ئەبێت ئێمە ئەمە جەدوای یعنی ئەبێت نەتیجەمان هەبێت بۆ ئەم دانیشتانە بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی بەس بە زۆرینە و بە قەراردانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر ئێوە هەر بە زۆرینەش یەکلایی یەکەنەوە تکایە باش تێ بێت شتێک لە ژیانی خەڵک بگۆڕێت شتێک. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوەندە خراپن نازانی لەکوێوە دەست پێ بکەیت نازانی چ ڕەخنەیەک بگریت هەر لە هەر چوار پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە بە هەمان شێوەیە دوای 30 ساڵ حکومڕانی و نۆ کابینەی حکوومەت هەتا ئێستا ڕێگە یەکسایدەکان هەر یەکساید و نەکراوە بەدوو و ئەو قوربانیانە نازانمە قوربانیانە حکوومەت ڕناشڵەکێنێ ڕۆژانە ئەومە برینار و کەمەندامانە دروستە بێ بەر حاڵ من دووسێ نمونە ئەهێنمەوە کە کاتەکەمان هەر ئەوەندە بەشەکە بە سەبارەت بە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە سەبارەت بە پردی تووەقوت دوو کابینەی حکوومەت لە ساڵی 2009 کابینەی هەشت لە
ئەم دوو ساڵی کابینەینەوە هەر بڕیار ئايات و بودجێ بۆ تەخسیس کراوە یعنی مانای نییە 3 ساڵە پردێک کە هەڵەبجە ئەبەسێتەوە بە گەرمیانەوە هەتا ئێستا تەواو نەبووە و دراوە بە کۆمپانیاکە ئامادە نیە کارەکانی بۆ بکات و دەست پێ بکات تا ئێستا هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم پردی تووەقوتە کەی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە کاری جدی لەسەر ناکا بۆ خەڵکی هەڵەبجە بێ بە قوربانی کێشەی تەندەرینی کۆمپانیاکانی ئەوەی کە تایبەتە بەمەوە خاڵێکی تر 72 یەکەی نیشتە جێبوونمان هەیە لە هەڵەبجە هەتا ئێستا ملیارێک و تقریبان 300 تا 350 ملیۆنیەوێت کە تەواو بێت 251 ملیۆنەوە بۆ خزمەتگوزاری مانای هەیە هەتا ئێستا نەتوانێت ئەو پارە تەخسیسکە ئایا حکوومەتێ نەتوانێت کەمتر لە 2 ملیار تەخسیسکە بۆ تەواوکردنی پرۆژەیەکی 72 یەکەی نیشتە جێبوون لە هەڵەبجە کە بیا بە خەڵکی دەرامەت چۆن نەتوانێت 20,000 یەکەی نیشتە جێبوون بکاتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئایا ئەمانە هەر بەڵێنە هەر وعدە یعنی ناچێت ئەرزی واقعەوە خاڵێکی تر 48 یەکەی نیشتە جێبوونمان هەیە لە خوڕماڵ کە لە سابیسی پرۆژەکە تەواو بووە لەبەرەوەی گرفتی تەندەرینی تیا بۆ ئەویش وەستێنراوە 12 ئەوە 10 ساڵە لە 2012ەوە هەتا ئێستا ئەویش نزیکەی کەمتر لە 2 ملیاریەوێ بۆ ئەو پرۆژەیە تەواو ناکرێت بۆ نادرێتەوە بە کۆمپانیایەکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم لە ڕاستیە هەموو برادەران باسییان کرد یعنی ڕێگاوبانەکان هێندە خراپن هەتا دابنیشین قسەی لەسەر بکەین هەڵدەگرێت کە قسە لەسەر خراپی ڕێگاوبانەکان بکرێت بەداخەوە ڕۆژانە و ساڵانە لەگەڵ زیادبوونی ڕێژەی ئۆتۆمۆبیل لە هەرێمی کوردستانە بەڵام پلانێک نییە بۆ چارەسەرکردنی ڕێگاکان بەو خراپیەکە هەیەە و ڕۆژ بە ڕۆژیش خراپترە بن وڵی چاڵی وای تایە ئەو ڕێگایانە کە پێیان ڕۆی سیارێکسە وەرەجێڕێ یعنی ڕەفیقی خۆم هەیە 6 مانگ بووە هاوسەرگیری کردووە یعنی ڕووداوی هاتووی کردووە ئێتر یەکسەر ئافرەتەکەی لێ جیابۆتەوە ینی تووشی نەخۆشیشی قورسی پشت بووە ینی بەڕێزان ڕێگاکانمان هێندە خراپن کە بەڕاستی نازانم لەکوێوە دەست پێ بکەم ڕێگای هەولێر بۆ حاجی ومەران ڕێگای هەولێر بۆ سلێمانی ڕێگای سلێمانی بۆ کەلار ینی بەڕاستی ئەگەر نەشکرێنە دووسایت خۆ ئەکرێ بەڕاستی چاودێری وەزارەتی لەسەر بێ ساڵانە و مانگانە بە دوواداچوون کات چاودێری بک بۆی کە لە ڕێگەی شارەوانیەکانەوە بێ ڕێگەی وەزارەتەوە بێ تیمێکە بێ بۆی کە نۆژەم بکرێتەوە چاڵەکانیان لاوبرێ تاسەکانیان چا بکرێت چونکە یعنی کە بۆنەیەک دێتە پێشەوە جەژنێکە بۆنەیەکی ڕسمیە بڕوا بکە بە 8 ساعت بە 6 ساعت لە هەولێرەوە ناگەیتە حاجی ومەران ناگەیتە چۆمان بە 6 ساعت لێر ناگەیتە سلێمانی کە من پێم وایە بەڕاستیەوە کێشەیەکی گەورەیەوە ڕۆژانە ئێمە ساڵانە ئەم داتایی بە ڕێزان خوێندیانەوە ینی مرۆڤ ڕاستڵەکێنێکە بە هەزارەها خێزان خانەوادەکەی شیرازەی تێکەچێەوە دەیان کوشتار و مردنی لێکەوێتەوە و من چەند لەسەر ڕێگاکان یەک دوو پرسیارم بە بۆ تونێلی کۆڕ خەلیفان ئەوەی ماوەرانی پێڵێن کەی کۆتایی پێدێ بە ئەنجامەکەی یاخود بڵێن ئەوەی شەقڵاوە کە ئێستا تونێلێکە تەواو نەبووە ئەمە پرسیارێکم لەسەر یەکەکانی نیشتە جێبوون بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە لە سلێمانی لە هەولێر لە سۆران یەکەی نیشتە جێبوون بەشێکیان لە 2014ەوە بودجیان بۆ تەشخیص کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا فەرمون بەڕێستا دەستان خۆش بکەن بە ناوی خۆی گەورە بە خێراتنی وەزیر و ستافەکە یەکەم دیارە لە ڕاستپاردەکانی راپۆرتەکە خاڵی یەکەم لە ڕاستپاردەکانی راپۆرتەکە خاڵی چوارەم هاتووە چاکردنەوەی ڕێگاوبانی نێوان شار و گوندەکانە بەڕاستی پرسیار لە جەنابی وەزیر ئایا وەکو پێویست گرنگی دراوە بە ڕێگای گوندەکان من پێم وابێ هیچ گرنجێکی ئەوتۆی پێ نەدراوە چونکە دلیل لەسەر ئەوەی کە لە ناحیەی باسرما لە ڕێگای قەندیل ڕێگایەکەیە کە لە ڕێگای قەندیل تا نزیک شەقڵاوە نزیکەی 20 گوند لەسەر ئەو ڕێگایان ماوەی چەندین ساڵە کە بە ڕێگای گڕاو بابەزیچک ناسراوە نزیکەی چەندین ساڵە مەحاولە دەکەن نووسراو دەکەن تا ئێستا ئەم ڕێگەیە چاک نەکراوە و خەڵکەکە زۆر بێزارن لە خراپی ئەم ڕێگای خاڵێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی پێنجەمی ڕاستپاردەکان راپۆرتەکە باسی دروستکردنی هێلی شەمەندەفەر دەکرێت ئایا قۆناغەکانی دەستپێکردنی هێلی شەمەندەفەر کێ و کەی دەست پێ دەکات خاڵێکی تریان لە سەرەتای کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە هەلمەتێکی باش کرا بۆ چاکردنەوەی ڕێگاوبانەکانی هەرێم بەگشتی واتە سیانەکردنیان کە بڕی 40 ملیار تەرخان کرا بەڵام ئەم هەلمەتە لە دەی مانجی دەی 2019 کۆتایی هات و
پرسیار لە جەنابی وەزیر ئایا بۆ هەڵمەتی یەکەم و دووەم و سێم بەردەوام نەبوو لە کاتێکدا ڕێگاکان پێویستیان بە چاکردنی بەردەوام هەیە. خاڵێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی بەدواداچوونی ئێمە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ڕێگاوبانەکانی هەرێم سەر ڕایکەمی ئامێرە قورسەکان بۆ چاکردنی ڕێگاکان کەمی شوفێرانی ئەو ئامێرانەش هەیە کە ساڵانە ژمارەیەکیان خانەنشین دەبن و کەسی تردا نامەزرێت. پرسیار لە جەنابی وەزیر ئایا چ کراوە بۆ ئەوەی ئەوانە دابمەزرێن لە کاتێکدا ئەوانە خەڵکی پسپۆر و شارەزایان دەوێت هەموو کەسێک ناتوانێت ئەو ئامێرانە بەکاربێنێت. خاڵی پێنجەم کەمی سولفەی داوائیرەکان، یعنی ئەو داوائیرانەی کە هەردەسن بەکاری سیانە و چاکردن. ئەوەش وای کردووە کە سیانەکردنی ڕێگاکان بە شێوەیەکی بەردەوام تاکرد بێت. وەزیر چاورێکی داوا بۆ زیادکردنی ئەو سولفەیە و زۆر سپاس. بله. برای سروک پرلمان خیراتنا وزیر و شاندید گل داد کن. خلکی ما گلی کلدانی سریانی آشوری سورایا بارا پتری آوان الگنداد جین و بونو مونال پارزگاه هادوه که اوین الگنداد جین دست خوشی لیت کن. چون که قارمان سررای هبونا کم و کوریا لیسر عردت خویت میجوید جین و گرینکی بدن. کارکش تو کالیت کن و گندید ما گشکرینا اجلای گشتیاری و حز کن پروژن خدان کرنا آجالان جد کن. پلانا کابینا نهی یا حکومت هرم کردستانی یا اشکرایه که بردوام دعما خلک گندا بکتن و الجهن خوین میجوی بجن لی جمارک شوان گندین ما ریکن وان خرابن یت سرکی جی و هر وسایت نافوی جی و او گنجی جمارک آمازان آواره و حواندینا دمی هاتنا داعش سال 2014 و بنمونه گند شیوز 300 خزانين براين ازيدي تونو كاش 2014 حتى نو كالجين و او جمارجي مسترش اكنجين گندي بخو خلكي گندين ما وكي برسفي و شيوز و نفكندالا و باخدمه افزروكشنو پیش خابوره اينشكي ارادن قراولا گندكوسا ديرابون ميرغاسور وشكفدلي وليفو و هزاوا و سوريا شهيد و باجدا لو ما تخازنش وزارت آبادان کرنه گوش مکی تایبت جبوج دا خویا ریکو پیکن یا ریکو بانا بو گندین پیک هاتا ترخان بکتن و دا جیانوان گشتر لی بهتن. زور سپاس. بله سپاس کاغ ملاویسی. برای سروش پارلمان بەخێراتنێکی گەرمی وەزیری ئاوادانکردنەوە و شاندی یاوەری دەکەین و بە پێویستی زانام لە پێشەچیدا دەستخۆشیان لێ بکەین کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە بواری ڕێگاوبان کاری چاک و باشیان کردووە. هیوادارین لەو شوێنانەی کەوا پێویست دەکات زیاتر ڕۆڵی خۆیان ببینن لە ئاوادانکردنەوەی کوردستان. بە کورتی دەمەوێت لەسەر ڕەوشی ڕێگاوبان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە سنوورێکی بەرفراوانە 4 قەزا و 13 ناحیە و 809 گون لە خۆی دەگرێت چەند تێبینیەک بخەین ڕووکە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی سنوورەکە بە دوواداچوونمان بۆ کردووە. یەکەمین داوا دەکەین هەوڵی پێویست بدرێت بۆ دابینکردنی ئامێری پێویست بۆ ڕێگاوبانەکان چونکە کەمترین ئامێر لە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان و پاراستنی چاکردنەوەی ڕێگاوبانی سۆران هەیە. دووەم بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان هەروەکو مامۆستا خەزیزەش ئاماژەی پێدا پێویستی با بودجەیەکی مانگانە هەیە بە تایبەت بۆ کاتی ڕوودانی ڕووداوی سروشتی و بەستەڵەکی زستان و لافا و ڕۆچوونی زەوی و دارمانی شاخەکان بۆ سەر ڕێگا سەرەشیەکان. سێمین پێویستیمان بە دابینکردنی کارگەیەکی قیر هەیە تا بەهۆیەوە بتوانین لە نێزیکترین دەرفەتدا کێشە و گرفتەکانی ڕێگاوبانی خۆیان چارەسەر بکەن. چوارەمینیشان تایبەتە بە جۆسایدی حاجی ئۆمەران چۆمان کە لەلایەن وەزارەتان بە شێوەی بەڵندەرایەتی کەوتوتە بواری جێبەجێکردن بەڵام بە شێوەیەکی زۆر سستی کارەکان بەڕێوە دەبن. تەنها تاکوی ئێستا سەتاچیلی کارەکان ئەنجام درراوە بۆیە گرینگە پەلە لە تەواوکردنی پرۆژەکە بکرێت چونکە ڕێگایەکی نێودەوڵەتی و هاتوویەکی زۆری هاوڵاتیانی لەسرە و کارکردنیش تەنها لەم وەرزەیە دەکرێت لەبەر هاتنی بەفروباران و زۆر سپاس. بەڵێ سپاس کاگزەر. بەناوی خودای گەورە نزار مەلاغەفار وێ ڕای بەخێراتنەوەی جەنابی وەزیر و کاکاگرین و شاندی یاوەریان بەخێربێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دوای بڵاوکردنەوەی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ هاوڵاتیان و بەرپرسە ئیداریەکان زانیاریان هەبوو کەوا بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ئەمڕۆ میوانی پەرلەمان دەبێت. بۆیە ئەوەی من باسی دەکەم زیاتر داواکاری دوو قەزای ئاکرێ و قەزای شەقلاوەیە لەسەر ئاستی 300 تا 350 گوندی دەڤەری سوورچایەتی و منطقەی خۆشناوەتی زائیدەن ئەو گوندانەی نەحیەی خەلیفان سەرچیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێستادا ئەو جادەلاوەکیانەی کە
دروست کرابوون لە پێشتر لە ئێستادا ئەو جادە لاوەچیانە هیچ مەجای هاتوچۆیان پێدا نەماوە بە تایبەتیش نمونە ڕێگای شێختوراب قەندیل کە لە ئێستادا سیارە باڵ هەرگرەکان بەوێدا هاتوچۆ دەکەن یاخود ڕێگای فریز هیران منطقەی خۆشناوەتی گوندەکانی دەشتی هەریر ئەمانە هەمووی پێویستیان بە ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان و جادەی نوێ هەیە بۆیە لێرەوە داواکارین لە جەنابی وەزیرکەوە پاڵپشتمان بی سەبارەت بە و یاداشت و داواکاریە یەکە ئیداریانەی منطقەی بجیل سوورچی دەشتی هەریر قەزای شەقڵاوە منطقەی فریز و هیران و دەستخۆشیشیان لێ دەکەین سەبارەت بە ڕەزامەندیدانی ڕێگای زینەتیر بالیسان پێم وایە ئەم بڕیارە دەرچووە سەبارەت بە نۆژەنکردنەوەی ڕێگای زینەتیر بالیسان لە ئێستادا قایمەقامی شەقڵاوە پەیوەندی کردکەوە بڕیارەکە کەوتۆتە بواری جێبەجێکردن بۆیە پێویستیمان بە هاوکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە لەو سنوورە هیوادارین ئەو یاداشتانەی کە ئاراستەیان دەکەین پاڵپشتمان بن بۆ ئەوی لە نزیکترین کاتدا ئیشەکانمان بکرێ زۆر سوپاس زۆر سوپاس کاک بەهمەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوەشان دیاواری دەکەم لە ڕاستیە جەنابی وەزیر هەرچەند هەواڵانی من زۆریان باسییان کرد بەس بەڕاستی تا گەرمیانی نەبی نازانین ڕێگەی کەلار سلێمانی یعنی چی ینی وای لێ هاتووە هیچ گەرمیانیەک نەماوە تەسەور ناکەم مابێ کە ئەگەر کەسێکی دەرەجەیەکی لەو ڕێگەی لە دەست نەدابێ خزمێکی زۆر نزیکی لەو ڕێگەی لە دەستداوە چ بەهۆی دامی سیارەوە بێ چ بەهۆی ئەوەی کە وەزعی تەندروستی خراپ بۆەوەی لە تەواریەوە بیگەن سلێمانی لەو ڕێگەیە نەگەیشت و گیانی دەرچووە ئێستا دوو سایدەکە کە هەر تەواو نەبووە یەک سایدەکەش بە تەواوی خراپ بووە بەڕاستی ئەو ڕێگەیە جگەلەوەی کە 5 قەزای لەسرە ڕێگەیەکە لە ڕووی ئابووریشەوە بۆ هەرێمی کوردستان گرنگە چکە جنوبی عێراق و بەغداد و سلێمانی پێکەوە دەبەستێتەوە و ڕێگەیەکی استراتیجیە بەڕاستی دواتر هەم گەرمیان ناوچەیەکی داهاتی باشی هەیە هەم مەرزی پەروێزخانی لەسەرەوە هەم باشترین نەوتی کوردستان لە گەرمیانە خەڵک ئەم پرسیارانەی هەیە ینی خەڵکی گەرمیان لەمە گلەیان هەیە ینی لێرە وەزیری نەوتمان داوت کردبوو وتی نەوتێک لە گەرمیان هەیە وەکو شەربەتە بیخۆیتەوە باشترین جۆری نەوتی تایە غازی تایە دواتر مەرزی پەروێزخانی تایە وە کەلاریش یەکێکە لە گرانترین شارەکان کە لە ڕیزە ویزارەوە و داهاتیشی زۆرە بۆچی ئەم ڕێگەیە ناکرێت ینی بودجەکەی زۆر کەم ماوە ئەم بودجەیە باشە پرسیارێکی تریش جەنابی وەزیر هەمان ڕێگەی ڕۆڤیا هەولێر سوابزانم 140 ملیارە ئەگەر هەڵە نەبم ئەوەی کەلار دەربەنی خان 137 ملیارە ئەمەی ڕۆڤیا هەولێر تەواو بۆ هێشتا 40 لە سەتی پارەکەی 50 لە سەتی پارەکەی وەرنەگرتووە و ئەوە 3 ساڵە خەڵک بەسەری هاتوچۆوەکە ئەوەی کەلار سلەیمانی نیوە زائیدێکی وەرگرتووە تا ئێستا نەگەیشتوتە باوەنور یعنی ئەوەی هاوڕێم لیزاخان وتی قۆناغی یەکەمی بۆ باوەنور هێشتا نەگەیشتوتە باوەنور هێشتا هەر لە قولە بەرزە یعنی ئەم ڕێگایە بەڕاستی بۆتە سڕێکی گەورە یعنی ئەوە لە 30 ساڵە ئەم ڕێگایە حکوومەتی هەرێمی کوردستان پێی نەکراوەتە دوو سایدی لەگەر ڕێگای دوکان چوار قوڕنەکە ئەوە ڕێگایەکی استراتیجیە لەگەر ڕێگای هەولێر کۆیە بەڕاستی ئەم سێ ڕێگایە ئەتوانم بڵێم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینێ ئەم سێ ڕێگایە تەواوکە بەسە بۆ ئەوەی بڵێ وەزارەتی ئاوادانکردنەوە گەورەترین دەستکەوتی بەدەستێنەوە بە ناوی خودایی مەزن و دلۆڤان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی هەواڵانمان لە لیژنەی تایبەتمەند و بەخێرهاتنی وەزیرە بەڕێزەکانەکەم پرسیارەکانی من چەند تەوەرێکن بە پێی نووسراوێکی وەزارەتی پلاندانان بە ژمارە 1924 لە بەرواری دەی هەفتی 2019 کە ئاراستەی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی کردووە ئاماژە بە دەستپێکردنەوەی پرۆژەی ڕێگای گشتی هامڵتون لە نێوان چۆمان حاجۆمەران کراوە بۆ کۆمپانیای جێبەجێکراو جێبەجێکار دوای ئەوەی لە ساڵی 2016 بەهۆی قەیرانی داراییەوە ڕێژەی 145 کارەکانیان تەواو کردبوو سەرەڕای ئەوەی کە ڕێگایەکی گرنگە لە هەمان کاتدا دەتوانین بڵین دەواازەیەکی گرنگی بازرگانیشە پرسیارم لێرەدا ئەوەیە قۆناغەکان بەکوێ گەیشتنەوە بەنیازن کەی کۆتایی بەم پرۆژە استراتیژیە بهێنن و پرسیارەکەی من بۆ بەڕێز جەنابی وەزیر وێڕای پشتەوانیم بۆ ئاخافتنەکانی خاتولیزا سەبارەت بە جوتسایدی سلێمانی کەلار جەنابتان لە دیدارێکی ڕۆژنەمەوانی لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو باستان لەوە کرد کە بڕێوبەرایەتی بانکی سلێمانی ئاستەنگ بۆ بەڵێندەران دروست دەکات
بۆ ئەوەی نەتوانن پێشینەی خۆیان وەربگرن کە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و داراییشیان هەیە. داوای ڕوونکردنەوەش لەو بابەتە ئەەکەم بۆ هەڤاڵانی پەرلەمانتار و پرسیارەکەی ترم سەبارەت بە تونێلی بەنی هەریر و تونێلی ماوەران شەقلاوەیە کە 935 مەترە و 186 کارەکانی تەواو کرایە. بەداخەوە تاوەکو ئێستا لە تونێلی ماوەران شەقلاوە تەنها سایدێکی تونێلەکە کرایتەوە بەهۆ داڕمانی شەقام لە دەرەوە بڵێن ئاستەنگێکی زۆری بۆ خەڵکی ناوچەکە دروست کردووە. پشتەوانی مامۆستا مەلاوەی سوخات و خەدیجەشت ئەەکەم هەروەها پێشنیاری ئەوە ئەەکەم ئەو کاگەرشەت فەرموون سوپاس. بەناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەخێرهاتنی جەنابی وەزیر و کاک ئاگرین و ستافیان ڕاستی من لەسەر سێ ڕێگا قسە دەکەم. یەک لەوانە ڕێگای هەولێر خەباتە بەڕاستی ئەو ڕێگا وێرانە و ئێستا هەر بە تەواوی وێران بووە. دوێنێ پێداچوم تەواو وێران بووە، ینی کەڵکی پێدا ڕۆژنی نییە تکا ئاوڕێکی جدی بدەنەوە لە ڕێگای هەولێر خەبات. دووەم منتیقەی سیدەکان کە ناحیە سیدەکانە دوو پرۆژێ هەبوو. یەک پرۆژەی جادەی دۆڵی زەرزێ و هەروەها گەلیلێتان ئەمانە وێرە ئەوەی کە بەرهەمەکانیان ناگاتە مرکزی سۆران لەبەر خراپی جادە ئەوانە وەروە ئێستا ڕۆندێکی زۆریش لە منتیقەکان هەیە. وەروە ئەگەر تەوزیحێک بدەن لەسەر ئەو تەندەرانە پێشتر کراوەتە دوو پرۆژە ئەو تەندەرانەی دراوە و تویتە بواری جێبەجێکردنیش ڕێگای هەولێر و کۆیە ئەگەر تەوزیحش بدەن هەتا سماقە شرینەوە ئەوانە زۆر سپاسم. بەڵێ سپاس. کاکارۆ بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابی وەزیری ئاوادانکردنەوە ئێمە لە هەرێمی کوردستان بە ژێرەی و داتانێکم لە وەزارەتەی خۆتان کۆم کردوونەتەوە تا ئێستا 5603 کیلۆمەتر ڕێگامان هەیە کە 2,166,000 ئۆتۆمبیل لەسەر ئەم ڕێگانە هاتوچۆ دەکات ئۆتۆماتکراوی خۆتانە 3072 پێویستی بە چاکردنی خێرا هەیە کە ئەمانە پێویستی بە 10 میلیارد دلارە هۆکارەکەی کە لە ساڵ 2014 ئەم ڕێگانە پشتگوێ خراون نەکراون تا ئێستا داخیر کراون. 4500 ڕێگا پێویستی کیلۆمەتر ڕێگا پێویستی بە لێدانی خێرا هەیە لەگەڵ تقریبا 938 پرد کە 260 تا ئێستا وجودی هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە پێویستی بە 9 میلیارد دلارە. ئەم پارەیە ساڵانە ئیزافە دەبێت ساڵ بە ساڵ کە تۆنەیکەی ئەم کێشانە گەورەتر دەبێت. جەنابی وەزیر بەداخەوە کە دێڵێم هاوڕەکانیش مامارژیان پێکرد ڕێگاکانی کوردستان بۆ بە ڕێگای مەرگ بەداخەوە بەشێکیان. لە ساڵی 2021 بە ئاماری مروری هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ 7122 قوربانیمان هەبووە. لە کاتێکدا لە وڵاتێکی وەکو بەڕتانیا لە کۆی 5 میلیۆن کەس لە وڵاتێکی وەکو بەڕتانیا لە 63 میلیۆن کەس 1560 کەس قوربانی ڕێگاوان بۆ کە ئەمەش قوربانی نەبوون لە ڕاستیدا. ئەمە هۆکارەکەی ڕێگاوان نەبوو، هۆکارەکەی کەسەکان خۆیان بوون و شۆفێرەکان بوون. ئێمە هاوڕێی زیمبابوە و ئەریتریاین لەوەی کە مقارنە بکەین بە ڕێژێبرنی ڕێگاوانەکانمان. ئەمەیە ئینتاجی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە. حکوومەتێکی وەکو بەڕتانیا ساڵانە 11 میلیارد دلار تەرخان دەکا بۆ ڕێگاوانەکان. حکوومەتەکەی ئێمە چی تەرخان کردو بۆ ڕێگاوانەکان بۆ چاکردنی؟ هیچ پارێک تەرخان نەکراوە لە کاتێکدا کە ئێمە وڵاتێکی فەقیر نین. بەس داهاتی نەوتمان ملیارێک و 224 میلیۆن دلار بووە. داهاتی خاڵە سنووریەکان، داهاتی برایم خەلیل، داهاتی نیوەی هەرێمی کوردستانە. دەتوانین تاوی ڕێگاوانەکانی هەرێمی کوردستانی پێ چارەسەر بکەین. بۆچی چارەسەر ناکرێت؟ عقوبەدانی پارێزگای سلێمانی بە ڕێگاوانەکانیەوە، خستنە سەرشانی پارێزگای سلێمانی بۆی ڕێگاوانەکانی چاک بکات بە کام منطق، بە کام لۆژیک، بە کام پێوەر. ئێمە دەین لە پارێزگای سلێمانی بە 100 میلیارد دیناری داهات داوا دەکەین 15 سیادی بڕێت 40 میلیاری خەدەمی عامی ببڕێت و 360 میلیاری کەمێشی موسش پێپڕ بکرێتەوە. ئەی زەحمە نێ بۆ لە موسەدابین ناکەن. بۆ ڕێگاوانەکان ئەم پرۆژانەی کە هاوڕەکانم باسییان کرد کە لە پارێزگای سلێمانی وەستاون، لە هەڵەبجە وەستاون، لە گەرمیا وەستاون، لە ڕاپەڕین وەستاون بۆ بە پارەی نەوت ناکرێن بۆ دەخرێت سەر پارێزگای سلێمانی. دەستان خۆش. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح. من زۆر مەبەستمە جەخت لەسەر ڕێگای کۆی هەولێر بکەمەوە. تقریبا 9 ساڵە ئەو ڕێگایە هەر تەواو نەکراوە. ئایا ئەوە پەیوەستە بە دوو ئیدارەیی؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ دەبێت پارتی دیموکراتی کوردستان تەواویکە و پارتی دیموکراتیش دەڵێ دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان تەواویکە؟ و هەروەها پرسیارەکەی ترم سەبارەت بە تونێڵی هەیبەت سوڵتانە. هیوادارم بەڕێز جەنابی وەزیر وەڵامێکی وردمان لەسەر ئەو دوو پرسیارە بداتەوە. زۆر سپاس. بەڵێ سپاس دکتۆرە. کاک شەمۆڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی بەڕێز وەزیر و بریکار و شاندی یاوەریان دەکەین. سەبارەت بە ڕێگاوبان چەند پرسیارێک ئاراستی بەڕێز وەزیر و بریکار و شاندیاوارەکانیان دەکەین. سەبارەت بە ڕێگای کۆیە هەولێر
کە زۆربەی زۆری برادران باسییانکەن قەرار بوو لە سەرەتای ئەم ساڵ ئەو ڕێگایە دەست پێ بکاتەوە بەڵام ئەوە داخلی مانجی حوتیش دەبین ئەو ڕێگایە تەنها یەک شۆڤڵیش کاری تێدا ناکە بۆیە بەڕاستی پێویستمان بەوەیە یعنی وەڵامەکی جددی وەربگرینەوە لەسەر ئەو ڕێگایە دەست پێ دەکاتەوە دەست پێ ناکاتەوە هۆکاری دەست پێ نەکردنەوەکەی چییە ئەگەر هۆکارەکەی پارەیە بۆ پارە بۆ ڕێگای هەولێر پیرمام هەیە بۆ پارە بۆ ڕێگای هەولێر دۆهاکەیە بۆ پارە بۆ ڕێگای کۆیە هەولێر نییە. پرسیاری دووەمیشمان سەبارەت بە تونێڵی هەیبە سوڵتانە ئەو تونێڵەش وەک زۆربەی زۆری تونێڵەکانی تر دووزاری شوێنەکەی گۆڕا بەڵام لە ئێستادا کاری تێدا ناکرێ پێویستیمان بۆ هەیە بەڕاستی وەڵامێکی جددیش بدرێتەوە لەسەر ئەو تونێڵە چونکە ئەوە تەنها بۆ خەڵکی کۆیە نیە ئەو تونێڵە ئەگەر بکرێ هەموو دانیشتوان یاخود هاوڵێتان یاخود ئەو شوفێرانەی کە لە سلێمانیەوە دێن دەتوانن بەو تونێڵە بێن بۆ هەولێر و ڕێگای ناحی ئاشتی تەقتاق کامەش پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و ڕێگای سماقوڵی هەولێر کە لە ئێستادا لە بارودۆخێکی زۆر خراپدایە ڕۆژانە بار هەڵگرەکان بەو ڕێگایە دادەڕۆن ڕۆژانە خەڵکی ناوچەکە کە حەقێکی خۆیانە ڕێگا لە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بگرن چونکە لە بارودۆخێکی زۆر خراپدانە و ڕۆژانە یاخود هەفتانە زۆربەی زۆری سیارەکان یاخود ئۆتۆمبیلەکان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و بەداخەوە ینی مانگانە هەفتانە ئێمە دەبێت بەشداری پرسە بکەینەوە لە پرسەکانیش ئەو پرسیارانە ئاراستەمان دەکرێتەوە ڕابوون بورە دکتۆرەیان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە لێژنەی تایبەتمەند و بەخێراتنی بەڕێزان لە وەزیری جەنابی وەزیر و شان دیاوەریەکەم من سەبارەت بە پارێزگای دووە قساکەم ئەپرسم گەر بڕیار وایە لە داهاتی ناوخۆی هەر پارێزگایەک تەمویلی پرۆژەکانی بکرێت پارێزگای دوهۆک دەوڵەمەندترین پارێزگای لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی هەرێم بە حکمەوەی کە هاوسنوورە لەگەڵ وڵاتی تورکیا گەورەترین مەرزی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل و دان مەرزی تریشی لێیە کە نایاساین و لە سەدا 50 پاڵاوگەکانی نەوت لەو پارێزگایە بەڵام بەداخەوە بە گوێرەی بەدواداچوونی من کە ساڵی پار ئەو بەدواداچوونم کردووە لە کۆی چل پرۆژە یەکەی نیشتەجێبوون تا ساڵی پار یەک پرۆژەکاری لەسەر کرابوو تەواوی پرۆژەکانی تر بوو نەمایە گرفت و زەرەر و زیان بۆ هاوڵاتیان و لە ئیدارەی زاخۆ 6 پرۆژەی لە یەک پرۆژەکاری لەسەر کرا لە قەزای ئاکرێ لە ساڵی 2006 بۆ 2007 300 بۆ 400 خانوو دروست کرا بە نایاسایی بەبێ ئیجراعاتی یاساییان حکوومەت کردی بەبێ ئیجراعاتی یاسایی ئێستاش بۆتە گرفت بۆ هاوڵاتیانێک کە مامەڵەیان پێوە کردووە لە ساڵی 2014 بەردی بناغی پرۆژە یەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان دانرا تاوەکو ئێستا ئەمەش هیچ هەنگاوێکی تری بۆ نەنراوە بەڕێز جەنابی وەزیر ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لە سنووری پارێزگای دووهۆکن تەنها بوونەتە مایەی زەرەر و زیان لە بەرەوەی هاوڵاتیەک کاتێک مڵکێک ئەکڕێ شوقەیەک ئەکڕێ سیارە ئەفرۆشێ ئاڵتون ئەفرۆشێ ئەوەی هەیەی ئەیداتە خاوەنی پرۆژە نە ئەبێتە خاوەن مڵک و ئەوەشی کە هەیەی لە کیسیەچە سەبارەت بە ڕێگەوان بەڕێز جەنابی وەزیر ئەمە لەسەر شارۆچکەی ئاکرێ لە دەڤەری سورچایەتی قسە بکەم کە دەڤەرێکی زۆر فراوانە گرفتێکی زۆری ڕێگەوبانی هەیە نیو سەدێ هاوڵاتیانی ئەو دەڤەرە بەدەست خراپی ڕێگەوبانەوە ئەناڵێنن ئەو داهاتەی هەیەە هەمویان مانگانە خەرجی ئەکەنەوە لە شکاوی سیارەکانیان و ئێستاشنەوەکانیان بەهۆی خراپی ڕێگەوبان ناتوانن لە خوێندن بن هەژان خان بۆی بنووسە بنووسین بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بە ڕێزەکاکەین چاکردنی ڕێگاوبان لە وەزارەتی ئاوادانکردنەوە چۆن پۆلێن کراوە بە پێی پارێزگاکانە یاخود بە پێی زەڕوریەتی ناوچەکەیە لە راپۆرتی لیژنەکە ئاماژە بە 141 پرۆژە کراوە لە ڕێگاوبان کە تەواو نەبووە ئەی چۆن بڕیار دەدرێ 20,000 یەکەی نیشتەجێبوون دروست بکرێ جگە لەوە ئەو ڕێگانێک کە ئێستا دروست دەکرێن من هیچ جێگەیەک نابینم بۆ ماتۆڕ و بۆ پاسکیل سواری کە ئێستاش کێشە دروست نەکا لە داهاتوودا کێشە دروست دەکا و هەروە چاکردنی ڕێگای بالیسانکەی دەست پێەکە سپاس بەڵێ زۆر سپاس شیرین ئەمین لێرە نییە کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرەتا بە خێراتنی جەنابی وەزیر و شان دیاوەریەکەم بەڕاستی
وەکو هاوڕێیان باسییان کردم ڕێگەوبانانی کە لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ڕێگای کەلار سلێمانی ڕانیە و جەنابی وەزیر و ئەنجومەنی وەزیران هەمویان ئەم ڕێگانە بینن تەنهاوە نییە ئەمانە لە شوێنێک بن کە ئێستا ئێمە بڵێن ئەوە وەزعی ڕێگەوبانەکانە. ڕێگەی کەلار سلێمانی کە ئێستا بڕاردراوە 6 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە، بەڵام لە سا 53 با بڵێ ئینجازی کاری هەیە و ئەگەر بێ حسابی بکە یعنی لە ئەو ملیارونیەکی بۆ سەرف کراوە، یعنی ئەم ملیارونیوە لە 100 با بڵێن پارەکە نییە. و منەمەوێ لەسەر ئەوە قسە بکەم، ئەم پرسیارم بۆ جەنابی وەزیرە، یعنی ئەو پرۆژانەی کە پترۆ دۆلارن هەتاکو ئێستاکە بە نیوەچڵی ماونەتەوە، مەسەلا هەندێک ڕێگەی گوندەکانە کە کاتی خۆی لەسەر پترۆ دۆلار کراوە و تاکو ئێستا بە نیوەچڵی ماونەتەوە چیەکرێ بۆوانە. و پرسیارێکی ترم ئەوەیە بۆی لۆرد لەسەر ڕێگای کەلار سلێمانی نەمێنێت و ڕێگایەک هەیە کە ڕێگای سنگاو دێلێژەیە تێکەڵە کراوە 4 کیلۆمەترە. ئەگەر بکرێت یعنی ئەو ڕێگەیە تەواو بکرێ بۆی لۆد لەسەر ڕێگای کەلار سلێمانی کەم کاتەوە. من پرسیارەکەم ئەوەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان، یعنی ئەم داهاتانەی کە هەیە من تکاکەم، یعنی ئەم داهاتە ئەگەر باسی ڕێگەی کەلار سلێمانی بکرێت، چکە ئەمە ئەم ڕێگا سلێمانی شاری دووەمی کەلاریەکانە کە بە بەردەوامی لەو ڕێگایان باشە ئەو داهاتەی کە لە سنووری ئیدارەی گەرمیان هەیە، مەرزی نێودەوڵەتی، مەرزی لاوەکی، بلۆکی نەوتی، ئەرزی با بڵێن ئەو زەویە گرانبهانەی من خۆم بۆ خۆم سەیری سەرۆکی پەرلەمان قسەم نەکرد. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، سەرەتا ئەوەی کە لەم گوێمان لە هاوڕێیانمان کرد، ئەوەی کە گوێبیستی بووین یعنی زیاتر ئەوە بوو کە ئەم وەزارەتی ئاوەدانکردنەوە ڕێگەوبان وەزارەتێکە کە ناوەکەی بکرێ بە وەزارەتی کاولکاری، یعنی معقول نییە تۆ 9000 پرۆژەت هەبێت ئەم پرۆژە جێبەجێ نەکرێ. یان ڕێگەوبانەکان ڕێگەی مەرگمان هەیە، ڕێگەی یعنی ئەم ڕێگانە بۆتە ڕێگەیەکی ترسناک، یعنی جەناب و سەریکە لە 4 ساعاتە هەواڵەکان بخوێنەرەوە، لە 4 ساعاتە 2 خەبەری حادیسەی سیارە هەیە. هەمووشی چییە؟ یعنی هەمووی پێوەستە بەوەی کە ڕێگەوبانەکان خراپن. خۆ یعنی معقول نییە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم کابینەکانی پێشووتر لە 2013ەوە پرۆژە لە پرۆژەی دووسایدکردنی ئەم شارەکان کە بەسرێتەوە بەیەکەوە، یعنی دارە سەربەخۆکانە بەخسرێتەوە یەکەوە، یعنی پارەی بۆ تەرخانەکرێت چۆنەڵێ نووسینێک لەسەر سەهۆڵ، یعنی ئەتوێتەوە هیچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە. یعنی هەمانە ئێستا جەناب و سەیریکەی لە جادەی کەلار سلێمانی یان کەلار دەربەنیخان بۆ زەڕایەن. جەنابت خەڵکی ئەو منتیقەی ئەزانیت کە ڕۆژانە چەند خەڵکتیایە ینی وەفاتەکەن ئەمرن. ینی من بۆ خۆم لە بەرۆی زۆرترین خەڵکی ئازیز و کەسی خۆم خزمی خۆم لەو ڕێگانە تیاچۆن. جەناب دەزانی لە دەربەندیخان بۆ زەڕایەن هەر ملەیەکەیە پێڵەن ملەی گڵاڵی کوژە. یعنی ئەمە بەڕاستی ئەمە شتێکە کە ئازاربەخشە بۆ هەمومان. جەناب سێریکەی ئێمە وەڵڵاهی بیلای جەنابی وەزیر خوا شایدە نە تونێل بانەمانەوێ، نە میترۆمانەوێ، نە خەتی قیتاری بەستنەوەمان باموو شارەکانوێ، بەس ئەو دوو سایدانەی سلێمانی هەولێر، سلێمانی ئیدارەی گەرمیان ڕانیە تەواو بکە. بەڵێ کاکچیا زۆر سپاس کاکسەرکۆ، دەستان خۆش بێت. بەڕێز سەرۆکە پەرلەمانی، زۆر سپاس بۆ لجنە تایبەتمەند. من یەک دوو پرسیار جنابێ وەزیری هەبوون. پرسیارە من یەکێ سەر هێلا شەمەندەفەرەیە، ئەف هێلا گەیشتە کێرێ. من حەز کرد جنابێ وەزیری بۆ من ڕۆم بکرد کە ئەف پلانە چاوایە دێشکێرێک دەست پێکێت و دێ چەند باژێرە بخوا vegirê ditin. Barêz Cinabê Wezîrî tê behskirine ku kompaniyeka Spanî dest bi dîzaynê kiriye û dê cêbecê ketin. Bû çî Spanya? Spanyayekî şu an dewleta bûye
اسپانیا چون دولتا بو یکو در د سال نوتا د دیجی قواره هرما کردستان بو یو د شر داعش دا د رفراندوم داجک هلویست نباش بو بو چی کمپانیا کا اسپانی بو چی نه کمپانیا کا فرانسیان ایتالیان هولندی کو اف دولتا گلک بسپور شارزانه دبال شمنده فردا بسیار الوریه یعنی با راستیجک یعنی شرمزاریه کو ام دگل کمپانیا که اسپانی کو دیجی قواره هرما کردستان بت عقده گریبست گریدن بسیار میا دوی و کو جوت سایت القوش آلوکا کو کبتر رکادهو که ده گیشتکیره ده چاوب ریوچتن بابت سیج اوه که گلک برادر بحث 30 سال حکمرانیا هرما کردستان کن اگر و بفید بزانن که 30 سال حکمرانی چه شنایا رکوبانا و هاتیا کرنه بلا کرم کن تونیلا زاخو ببینن بلا کرم کن هر سه اندرپاس دهو که ببینن بلا کرم کن جوت سایتا هاولر دهو که ببینن بلا کرم کن 120 متری ببینن بلا کرم کن 105 متری هاولر ببینن زور سپاس بله زور سپاس کاکسیپان برس سروکا پارلمانی خرابیا ریگاوبانا سنور پارێزگەها دهوکێ ڕۆژانە قوربانی لێت کەبن نظام لەوێرێژی چ دەست پێ بکەم و ژە کیش ڕێکامەرنێ دەست پێ بکەم نزانم وەزیرە ئاوادانکردنی ئاگەه ژە ڕەوشە ڕێگاوبانە سنوورێ پارێزگەها دهوکێ هەیە یان نە ڕێکە بەردەرەشکەلێک ئێک جوان ڕێکێن سەرەکیên بازرگانیە و بەردەوام ئۆتۆمبیلên بار هەلگەر ژێ دەروازە ئیبراهیم خەلیل بەرەف هەولێر و بەرەف سلێمانی دناوا vێڕێکێدا هاتنوچوونێتکەن و ڕۆژانەژی ڕوودانی هاتنوچوونێ لە vێڕێکێ پەیدات بن و هاوڵاتی دبنە قوربانی ڕێکێکا دیا هەرە سەرەکی و کوڕێکێکا گەشتیاریە ڕێکا پارێزگەها دهۆک ji بۆ ناحیا دێرەلۆک ku pitir ji 105 cihên geştiyarî bi verêkê bixwe digirîtin pitir ji çil cihên şînwarî bixwe digirîtin li heta ku nûkê jî Efrîkê nebûye dûsayîd û berdewam qurbanî di verêkê de heyîn. Tewerê diyê ku min divêt amajê pê bidem 11 sal derbas dibin li ser danana berê binyatê tunêla Çiyayê Metînî ku tunêleka stratîjiya giring e ji bo vê deverê. Eger hikûmet neşêt xizmetguzariya cêvecê biket, hikûmet neşên delîvên karî peyda biket, lêb encamdana van projên stratîjî dêşêt avadaniyê ji bo wan devera vegerîn û hezaraha delîvên karî ji bo hawlatiyan peyda ket, bi taybet durustkirina tunêla Çiyayê Metînî ku 3 kîlometr û nîv ew bi kujmê pitir ji 2 milyar û 300 milyon dînar ji bo hatbûne terxankirin û 700 milyon ji bo dîzayna we. Çünkü ev devera kanî mase digel derwazê serzerî pêk vegirê det ku hev sinûre digel welatê Tirkiya. Ev ji dîbîte hokare wê çendê ku avadaniyeka baştir li vê deverê bihêtekirin û xelek vegirête ser gundên xwe. Li heta ku nûket di plana Wezareta Avadankirinê da hîç tiştekî nabînin bi navê tunêla Çiyayê Metînî. Lewra da xazaronkirinê ji cenabê te dikem li ser vê pirçê her wesa pirsa rêgavbana li Sunêrê parêzgeha Dûyikê. Tewerê du mehiyê min divêt ku amajê pê bidem şuqên kêm derametan e. Hikûmetê şuqên kêm derameta li Sunûrê qeza Amêdiyê bi tenê 96 şuqa durist. بەڕێستەر وەزیری ئاوادانکردنەوە بە خێراتنی جەنابەت و وەفدیاوەرت دەکەم جەنابەت لەو کار بەدەستانی بازوشتیوات بەسەر نەنیشتۆتەوانێت 10 ساڵ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەرپرسی بەشی پڕۆژەکان و ئەندازیار بووی بۆیە وەڵامی ڕوونم لە جەنابەت دەوێت 1500 یەکەی نیشتەجێبوونی سیتەک و زڕگوێز و 4920 شوقەی هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان بۆ تەواو ناکرێت ئەوەی سیتەک و زڕگوێز بۆ خۆتە زانی 7 میلیۆن دۆلار کۆمپانیایەکی بیانی خواردی و دیار نەما چی ئیجراتێکی لەگەڵ کرا دووەم ڕێگاوبانەکان خراپی تابلۆ و هێماکان لە هەندێک شوێنە لادانە کاتیەکان بوونەتە لادانی هەمیشەیی بۆ تابلۆکان لەسەر ڕێگاکان نیە بۆ هێماکان دانانرێ بە تایبەتی بە شەواکە زۆر ترسناکە بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سلێمانی لە پارۆ لە 105 میلیۆن دینارەوە ئێستا نەسرەکەیان بوو بە 135 ئایا ئەمە بەشی پارێزگایەکی گەورەی وەکو سلێمانی و چەمچەماڵ و قەزاکانی دەوروبەریەکە ئامێری تازە بەڕێز وەزیری ئاوادان کرد لە 2014 ئیش بە ئامێری تازە ئەکرێ لە 2014 ئامێری تازە نییە لە بەردەستی بەڕێوەبەراتەکانی ئاوادانکردنەوە و ئەوەی هەیە لە نێوان پارێزگاکانیش بە نەعەدالەتی بەڕاستی بۆ هەندێک شوێن دابین کراوە گوندەکان لە نێوان وەزارەتی ئێوە وەزارەتی شارەوانی بوونەتە قوربانی هیچ کامێکیان خۆیان لێ ناکەن بە ساحب لە هەموو دنیاە لە نێوان هاتوچۆ و ڕێگاوبان هەماهەنگی هەیە تۆ کە ڕێگاوبانەکانت خراپە ئەم هەموو مۆڵەتە شۆفێریە ئەم هەموو سیارەیە چییە داخڵەکرێت بۆ هەرێمێکی پسکۆلێک و کوردستان بەم جادە سەقەتانەوە کە لەم ساڵانەیە ئامارێک بڵاو کرایەوە ئاماری قوربانیەکانی هەرێم بەم 5-6 میلیۆنەوە لە سین زیاترە یعنی لە چاو حەجمی خۆیە
لە سین زیاترەوە ئەوە ئامارێکی ڕۆژنامەوانی بڵاو کرایوانێ ڕووسەکان لە پەنجاکانەوە تونێڵی دەربەندیخانیان دروست کردووە کاکە ئێمە تونێڵی کەمان ناوێ بۆ ڕووناچی ناوە تونێڵە دابین ناکرێ کە ئەوە یەکێکە لە زەحمەتەکان 20,000 یەکەی نیشتە جێبوون ئێستا بۆ ئێستا دراوەتە دەستەوە بەرهێنان و دەستخۆش مامۆستا کاک سیروان فەرموو کاک سپاس مامۆستا بۆقەتەوە بەڕێزان نۆزدان دامی بەڕێزی پەرلەمان ماوەن بۆی بەشداری گفتوگۆکان و پرسیارەکانیان بکەن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی وەفدی بەڕێزەکەم لەگەڵ کاکدانا وەزیر مەسەلێک لە کوردیا هەیە ئەڵێ بە حشتریان وت قاچی خوارە وتی جا ماڵاو بێ چۆم ڕاستە ئێمەش ئەگەر بڵین ڕێگەکانی کوردستان بە تایبەتی سنووری سلێمانی کوێی باشە هەر کارە ساتێک ئەخوێنینەوە سلێمانێکی لە پاڵپشتە ئەگەر مەسەلەن هەموو ڕێگایە کە بڵین خراپە ئەڵێ هەولێر و سلێمانی کەلار و سلێمانی ڕانێ و سلێمانی زنێم هەموو سلێمانی تایە کاکچیا لێرە نەماوە شتێکی زۆر جوانی و بەڵێ ڕاست دەکا ئەو ڕێی کە ئاوایە ئیدارەی بەداخەوە هەولێری بەدەستە ڕێگان هەیە زۆر باشە و ئەوش کە سکاڵای لەسەر هەیە بەڵام ڕێگەکانی ئێمە هەمووی خراپە ئێمە بە وەفدێکی پەرلەمانی لەگەڵ هاوڕێکانمانە چوین بەرەو گەرمیان و بەرەو خانەقین 3-4 جار لە مردن گەڕاینەوە مەلا ناسر کە بە دڵگەرمی قسەیە کرد لە مردن گەڕاینەوە هەر نمونی ناوێت کاک دیاری خۆمان وەرگەڕالەوە ڕێگایە ئیتر چی پێویستەکە ئێمە باسکەین جەنابتان خۆتان هەموو وەفدەکانی بەیانی و ئەوانەی کە بۆ ڕێگای ڕۆن ئەو ڕێگای ئەزان کە خراپە هیچ بیانوویەک نییە جەنابی وەزیر پارە نییە ئەڵمانیا ئاوتۆبانی لە ساڵی 38 تا دروست کرد لە کاتی جەنگی جیهانی ئەو ئاوتۆبانە 100 کیلۆمەتری هەیە ئەمە لەسەر ڕێگەوبان ئەبێ چاپکرێ ناکرێ ئێمە ئەم هەموو قوربانیە بین و ئەو هەموو جوانە مەرگەمان هەبێ پرسیاری دووەمیشم یەکەی نیشتەجێبووەکان هاوڕێیانمان زۆر باسییان کرد ئەو یەکەی نیشتەجێبووانی کە هێشتا تەواو نەکراوە لە خورماڵ و لە هەڵەبجە و لە سیتەک و لە زرجۆز و جانازانمە چۆ من جارێکیان پرسیارم لە سەرۆکی یەکەی ئیداری سلێمانی کوتم باشە بۆ تەوزیان ناکرێت کوردی کاکسیروان تەوزیان ناکرێتی هەموو پلاکوشتەکانیان دزیوە ناتوانین یەک شڕتەی بۆ دابنین یعنی پارێزگاری لەو یەکانە کە ملیارات دۆلاری تیا سەرف کراوە بۆ ئەو پارانەی کە ئێستا تەرخان ئەکرێت لە 20,000 من حەزەکەم 20,000 نەبێ 100,000 یەکەی نیشتەجێبوون ئەمانە بۆ دەست خۆش کاک سیروان کاک شاخەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و ستافەکە یەکەم بەنسبەت جادەی زەڕایان دەربەندی خان بەشێکی تەواو بووە زەڕایان میرەدیە تەواو کراوە بەشی دووەمی پرۆژەکە گرنگە دەستوبردی لێ بکرێت لێدانی تونێلی نوێی دەربەندی خان گرنگە تەواو بکرێت دەستخۆشیان لەکەین بۆ بڕیاردان و بۆ ئەو بڕیارەی کە بەنسبەت بەستنی پردی تۆقود پاشان گەیاندنی ڕێگای هەڵەبجە قلیجە بۆ دانیشتوانی ناوچەکان بابەتە زۆر گرنگە گۆڕینی مەساری ڕێگای سەرشی بار هەڵگرەکان بۆ ناوتاق زەڕایان ئەبێتە هۆی ئاوەدانێکی باش و دەرفەتی کارکردنی هاوڵاتیان تاواوکردنی ڕێگای ئاوەکەڵا زەلەڕەش ئەوە گرنگە دەستخۆشیتان لەکەین لە هەفتەی ڕابردوو بڕیاری تەواوکردنی باڵخەبیارەتان داوە دەستان خۆش بێ بەستنی پردی تەنگی سام هەمە ئەمە بابەتێکی گرنگە لە ڕاستیە دەستان خۆش بێ بۆ بردننی جادەی شەمێران بەڵام لە ئەخیر نقطە ئەخیر خاڵ ئەوەی کەماوە ناو بابڵین گوندی دڵفە ئەوەش تەواو کرێەوە کارێکی باشە تەواوکردنی پردی سازان لەم قۆناغی ئێستا ینی شتێکی گرنگ و مۆزوعیە و بەسپاسەوە لە 2 ساڵی ڕابردوو کاری زۆر باشتان کردو و ینی شوێندەستان دیارە من ینی ئەوەی کە گرنگە لە شارە زۆر ینی کۆمەڵە شوقی تەواوکراو هەیە وکو چۆن بەشێک لە هاوڕەکان باسییان کرام شوقانە تاکو ئێستا دابش نەکراوە و پێشنیارەکەین دابش کرێ بەسەر خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیرە و من شتێک باسەکەم جەنابتان ئەندازیاری دانان و بڕیاردانی هێڵی شەمەندەفەرن لە هەرێمی کوردستان ئەگەر 10 ساڵی کەش هێڵی شەمەندەفەر لە هەرێمی کوردستان بچێتە بواری جێبەجێکردن خاوەنداریەکەی جەنابتانن و دڵنیابە تەمەنی جەنابتان 100 ساڵ بێت ئەگەر ئێوەش لە ژیان نەمێنن خاوەنداریەتەکەی هی ئێوەیە ئێوە بوون بە ئەوەی کە ینی ئەساسی دانانی هێڵی شەمەندەفەر ئێوە بوون و ئێوە بڕیارتان داوە هەندێک لە هاوڕێکان باسی ئەوان کردوازانن دنیا هەر ئەمڕۆیە دنیا ئەمڕۆ نییە و دنیا ئەم دوو مانگە نییە باشە لە داهاتوو هەموو شتەکان باشەکرێ و هەموو شتەکان باشە بێ ئەوەی کە گرنگە لە ڕاستیە بۆ ئەم قۆناغە ئەوەی کە مهمە تەواوکردنی ڕێگەی سپاس کاک شاخەوان شیرین خان شیرین ئەمین مایکەکەت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان
دیارە ڕێگای کەلار سلێمانی یەکێکە لەو ڕێگا استراتیژیانە بەڵام شۆفێریکردن لەو ڕێگایە وەکو جەنگێکی دەستەویەخەیە و دەبێت چاوەڕێی پارچەکردار بیت لە کاتێکدا ڕۆژ نییە بە درێژایی ئەو ڕێگایە شانۆی مەرگ نمایش نەکرێت و ماوەی 9 ساڵە لەو ڕێگایە یاخود بە درێژایی ئەو ڕێگایە نووسراوە لادانی کاتی دەپرسین چەند 9 ساڵی تری دەوێت بۆ ئەوەی ئەو لادانی کاتیە بکرێت بە لادانی هەمیشەی لە کاتێکدا گەرمیان بەداخەوە شۆڕشی پڕ لە شۆڕش و پڕ لە قوربانی و سمبوڵی ئەنفال و سمبوڵی قوربانیدانە و داهاتی سنووری گەرمیان ڕۆژانە 40,000 بەرمیل داهاتی نەوتی هەیە نزیکەی و بەس تەنها داهاتی سنووری مەرزی پەرۆسخان لە مانگێکدا لە ئێستاە نزیکەی 26 ملیارە ئەمە جگە لە داهاتەکانی تری شارەوانی و باج و ڕسومات بۆچی داهاتی گەرمیان بە دیاریکراوی لە ماوەی ئەم 9 ساڵەدا لایەنی کەم بۆ تەواوکردنی ڕێگایەکی پڕ لە مەرگ و پڕ لە قوربانی دەر خەرج نەکراوە ئەگەر دەگەڕێتەوە بۆ غەزێنەی گشتی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی ئەم ڕێگایە نازانێت و بۆچی ئەم ڕێگایە ئاوها بە نیوەچڵ هەمیشە جێ ئەهێڵرێت لە کاتێکدا دەبوو ئەم ڕێگایە لە ماوەی نەک ئەم 9 ساڵەدا بگرە زۆر لە پێشتر تەواو بکرایە بەداخەوە گەرمیان هاوشەوەی فۆرمی بایعی لێ هاتووە یعنی ماڵێک نییە لە سنووری ئیدارەی گەرمیانە نەدۆزیتەوە قوربانی لەو ڕێگایەدا نەدابێت و لەم ڕۆژانەدا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری خەرجکردنی 6 ملیار دینار درا لە کاتێکدا پارساڵ بڕیاری خەرجکردنی 10 ملیار تانیاوە بەڵام لەو 10 ملیارشدا بە ئێستاوە ملیارێک و 600 ملیۆنی خەرج نەکراوە ئایا لە ئێستادا چۆن لەسەر داهاتی سلێمانی دەتوانرێت بڕی 6 ملیار دینار خەرج بکرێت بۆ تەواوکردنی ئەو ڕێگایە سەبارەت بە ڕێگای پەرۆسخان ئەم دیێڕە بگەێنم سەبارەت بە ڕێگای عوسمان فەرموو کاک شیرین خان وەختەکە تەواو بوو فەرموو کا عوسمان دەست خۆش بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی جەنابی وەزیر و شاندیاوەری یەکەین دیارە من قسەکەم لەسەر تێگڕای ڕێگاوبانەکانی کوردستانە بەڵام نمونەیەکی بچووک دێنمەوە کە ئەویش سنووری قەزای دوکانە کە گەورەترین شاری گەشتیاریە لە هەموو کوردستاندا دیارە ناحەی خەلەکان بۆ بێستانە کە مەساحەکەی 35 کیلۆمەترە لە ماوەی 2010 بۆ ئێستا کە چەند ساڵێکی کەمە 3 ساڵ لەکات تقریباً 35 کیلۆمەترە مسافەکەی و 111 ڕوودا و لەو ناوچەیەدا ڕوویداوە ڕووداوی هاتوچۆ 30 کەس بوونە قوربانی 97 کەس بریندار بوون و هەروەها ناحەی خدران بۆ دوکان کە ناحەیە کە تا ئێستا لە لای دوکانەوە تا ئێستاکانە جادەکە خۆڵە و بگرە ڕەتڵێکی زۆریەوە چووی زۆر بە خراپی پیاده دەکرێتوانە و هەروەها پێشنیاری من بۆ ڕێگاوبانەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دیارە کە جەنابی وەزیر دڵنیام لەوەی حەزەکە لە سەردەمای ئەو ماوەی ئەوە هەموو جادەکانی کوردستان هەڵ بکرێت بەڵام ئەبێ و ڕاستیە بزانین دەسەڵاتی کۆتایی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام داواکاری و پێشنیارەکانی ئێمە داواکارین گوازرێتەوە بۆ ئەوێکانە بۆ ئەمە بەسە پێویستە بودجەیەکی پێویست حکوومەتی هەرێم داوین بکات بۆ کڕینی کۆمەڵێک مەکائین بۆ هەموو شار و شارۆچکەکان بەبێت جیاوازی کە ینی واتە ینی کەرتی گشتی بەهێز بکرێتەوە جارێکی تر ئێمە کە ببینین بەڕێوەبەری چاکردن و ڕێگاوبانی کۆی شارەکان خزمەتێکی زۆر گەورە بە شارەکانی کوردستان دەگەێنن بەڵام بەداخەوە مەکائینەکانیان زۆر کۆن و زۆر بێکەڵک بوون بۆ مەسەلەی شوقەکان کە 9000 پێشووتر و 20 ئێستا من پێم وایە بۆ ماوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە واز لە تاوەرە بەرزەکانی ناو شارەکانی کوردستان ناو پارێزگاکان بهێنێت دکتۆر ڕێبوار سپاس کاک سپاس کاک عوسمان کاک ڕێبوار فەرموو کاک بە ناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەخێر بێن پرۆژەی سندوقی نیشتەجێبوون کە لە ماوەی ڕابردوو زۆرێک لە خەڵکی لە چینی مامناوەند و چینی هەژار کە لی سوودمەند بوون بەڵام بەهۆی بەهۆکاری باری دارایی قورس و قەیرانی دارایی نەیانتوانێت قستەکان وەکو پێویست بدەنە بۆی داواکەن کە ئەگەر مەقاسەیان بۆ بکەن کارێکی باشە بێ ئەو قستانەی کەماوە
بەراوردی کەن بەو پاشەکەوتی موچایی کە هەیە لای حکوومەت یاریمی کوردستان بۆی کە ئەم قسان لایەن نەمێ. بەڕێزان خاڵێک کە زۆر گرنگەمەوێ ئاماژەی پێ بکەم حکوومەت یاریمی کوردستان لە ڕاستیە لەو کابینە هەندێ ئاوەدانی کردوتە کوردستان ڕەنگە دەستکەوتی شارستانی زۆر گەورە ژمار بکرێەوە ڕەنگە بەراورد بکرێت تەنها بە شارەکانی وەکو پاریس و لەندەن وەکو ئەو شەقامی 120 و 150 وەرە شەقامی نێوان جادەی نێوان هەولێر و دهۆک و ئەو تونێڵانەی کە هەیە ئەو ئۆڤەرپاس و ئەندەرپاسانە کە بەڕاستی جێگەی دەستخۆشێکی زۆرە بەڵام لەگەڵەوەشدا هەندێ شەقام هەیە یان هەندە ڕێگاوبان هەیە لە برەوەی بە شێوەیەکی ڕاستە ڕاست بچێ هەسەکەی بە شێوەیەکی زگزاگە ڕۆی لە بەرەوەی هەندێک چاڵی تا هەندی قۆرتی تایە واکە کە تۆ بە شێوەیەکی ڕاستە ڕاست نەڕۆی بەڵام لەگەڵەوەشدا هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئاوادانکردنەوە بۆ سیانەکردنی ئەو شەقامانە بەردەوامە. خاڵێکی تر بەڕێزان مەسەلەی 40,000 یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت کە ئەمە دەستکەوتێکی فەوق العادە گرنگە بێ بەڵام هیوادارم ئێوە چاودێرێکی چڕی بکەن بۆی کە خەڵکی بەفعلی کەم دەرامەت سوودی لێ ببینێ. بەڕێزان لە وەزارەتی ئاوادانکردنەوە هیوادارم ئێوە ڕوو لە گوند و دێهاتەکان بکەن گوند و دێهاتەکان ئاوادانکەن چونکە گوند و دێهاتەکانە بێتە سەرچاوی ئاوادانکردنی شارەکانە گوند و دێهاتەکان سەرچاوی دابینکردنی ئاسایشی خۆراکن یەکێکن لە داهاتە هەرە گرنگەکان بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە یەکەی نیشتەجێبوون کە لە هەرێمی کوردستان ئاکرێ حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە لەبری ئەوەی بە شێوەیەکی با بڵێن ئوفقی بکرێ بە شێوەیەکی عمودی کراوە کە ئەمە بە جۆرەی ستانداردی جیهانی پەسەند نییە و خاڵێکی ترەوەی یا تێبینیکتر ئەوەیە باس کاکتۆ ڕێوار بەڕێزان تەنها بۆ ڕوونکردنەوەی پێویستەوە یەک دوو جارە بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند پێمانەڵێن ئەم دانیشتە بە تایبەت لەسەر ڕێگاوبانەکانە بەشێک لە گفتوگەکانی ئەوە پەیوەندی و بە وەرپەرهێنانەوە هەیە بۆیە دواتر ڕوونکردنەوەی زیاتریش برادرانگە پێویستکە ئەیخێنە ڕووبا ئەوان تەواو بن. کاک حاجی سەفین فەرموو پێشەوەی دەفەی دەمەجانای بوو زۆر نەماوە کاک حاجی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی جەنابی وەزیر و کاک ئاگرین و شاندەکە دەکەم من دەربارەی ناحەیەی بەحەرکە هەندێک باسی ڕێگاوبانەکان دەکەم. شارۆچکەی بەحەرکە لە ساڵی 2007 کراوەتە ناحیە ژمارەی دانیشتوانی زۆر زیادی کردووە تاکو ئێستا 150 کۆڕانەکانی قیرتاو نەکراوە و سنتەری بەحەرکەش زەختێکی زۆری لەسەرە داوا دەکەین ڕێگایەکی یەدەک بەدیل دروست بکرێ بۆ کەمکردنەوەی قەرەباڕغی لەسەر سنتەری بەحەرکە ئەوەیە من ئاگادار بم ڕێگایەک تەسوێش کراوە و قەتعیش کراوە بەڵام پێویستی بە تێکەرە و قیرتاوکردنە کە زەختەکە لەسەر شارۆچکەی بەحەرکە هەر بسیتن. هەروە لە مابەینی شارۆچکەی بەحەرکە و تا دەگاتە مەفرەقی زرارەتی ڕێگاکە زۆر تێکچووە ینی کەلکی بڕاوە کەلکی هاتوچۆی نەماوە هەندێکی دووساییدا هەندێکیشی یەک ساییدە داوا دەکەین هەتا دەگاتە مەفرەقی زرارەتی بۆمان بکرێتە دوو ساید و جادەکەش نوژەن بکرێتەوە. هەروە هەندێک گوندمان هەیە وەکو گوندی گردەچار کە تا ئێستا هیچ خزمەت گوزاری لۆ نەکراوە ڕێگای ناو گوندی قیرتاو نەکراوە مەجاری نییە. لە ناو گوندی شێخەشلیش کەندێکی زۆر پیسەیە خەڵکەکەی زۆر ئیزعاج کردیە خەڵک ناوێری مبەردە و شتیش یعنی بەکاربینی لەبەر ئەوەی بۆنەکە ڕادەکێشی ئەوانەی لە نێزیک ئەو کەندەینە کەندەکە بە درێژایی لەوانەیە کیلۆمەتر و نیوەک 2 کیلۆمەتر داوا دەکەین مەزاریەکی سندوقی بۆ دروست بکرێتن. هەروە لە ناو چەند گوندی ترمان هەیە پێویستیان بە قیرتاوە وەکو بەرحشتر وەکو گوندی گەزنا گوندی گرجۆتیار ناو کۆڵانەکانیان ماوە قیرتار بکرێت. دەست خۆش کاک حاجیان ژیان خان سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەوەی قسەکانم بکەم پێشتریش گوتومە ئێستاش دەیڵێم ئێمە وەکو چاودێر لەسەر ئەدایی کاری لایەنی تەنفیزی دەبی هەردوو ڕۆی ئەرێنی و نەرێنی کارەکانی لایەنی تەنفیزی ببینین. کاکچیا ئاماژەی پێدا دووبارەی ناکەمەوە سەرڕای هەبوونی قەیران لە 2014 تا ئێستا کارێکی زۆر جوانی کردووە و دەستخۆشی لە حکوومەت دەکەم. بەڵام جەنابی وەزیر بابەتێک هەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم گلەیەکی زۆرمان لەلایەن خەڵکی گوندەکانەوە بودێ لەبارەی ئەو جادە و ڕێگایانەی تازە دروست کراون بە تایبەت سنووری قەزای ئامێدی. قیری زۆربەی ئەو جادە و ڕێگایانە تەنیا چەند ڕۆژ دوای تەواوکردنیان لێی بووتەوە و جادەکان چاڵ و درزی زۆریان تێکەوتووە. ئەمە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە.
یەکەم لەوانەیە وەک کاک محیەدین ئاماژەی پێدا کەرەستەکانی دروستکردنی ڕێگاکان وەکو مکەسەرە زفتە قێرە ڕەملە پێش بەکارهێنان تاقیکردنەوەیان بۆ نەکرابێتن و کواڵێتی و ستانداردی دروستکردنی ڕێگاوانەکانیان تێدا نەبێ. لەوانەشە کەرەستەکان بەگوێرەی پێویست بەکار ناهێنن یان خاوەنکار کارەکە هەر لە کۆڵی خۆی دەکاتەوە و چۆنیەتی کارەکە لایوی گرنگ نەبیتن. هۆکارەکە هەرچی بیت بەڕێز جەنابی وەزیر ئەوە دەگەڕێتەوە بوو کەمتەرخەمی خاوەنکارەکە و حکوومەت پێویستە ئەو خاوەنکارە سزا بدەتن و ناچاریان بکەتن کە هەڵەکانیان ڕاست بکەنەوە بۆ ئەوەی چی دیکە خەمساری لە جێبەجێکردنی ئەم ژوورە پرۆژانە نەکرێتن. زۆر سپاس. زۆر سپاس کاک پێشەوە. بە ناوی خۆی گەورە دەستخۆشی لە هاوڕێیان مەکەم لە لیژنەکەم ڕاپۆرتیان ئامادەکرد کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر بکەین. بەڕێزان لە وەزارەت بەخێر بێن. لە مەسەلەی ڕێگاوباندا کاری باش کراوە و ئێمە بۆ ڕادەیە ڕەشبێنین کە بڵین هیچ شتێک نەکراوە، بەڵام چونکە کەم و کورتیەکان زۆرن و زیادن لە پاڵ دەستخۆشیەکان لە پاڵ و کارە باشانەی کە کراون کاک شاخەوان ئاماژەی بە بەشێکیان کرد، کاک ڕێبوار ئاماژەی بە بەشێکیان کرد، ئێمە زیاتر پەنجە خەینە سەر کەم و کورتیەکان چونکە کاری ئێمە ئەوەیە. مەسەلەی ڕێگاوبان بابەتێکە ئەستراتیژیە، لەوانەیە 1 کیلۆمەتر شەقام لە دهۆکدا پەیوەندی بە ژیانی خەڵکی هەولێرەوە هەبێت. بۆ نمونە ڕێگای نێوان کەڵک بەردەڕەش ڕێگەیەکی خراپەکە زۆرترین فشار و زۆرترین هاتوچۆی ئەو ئۆتۆمبیلانی لەیەکە لە ئیبراهیم خەلیلەوە دێن. اینجا بۆیە ڕێگاکان زۆربیان بەیەکەوە گرێدراون، ینی ئەم بابەتە لەوە گەورەترە بە شێوەیەکی ناوچەی قسەی لەسەر بکەیت، چونکە لە هەر شوێنێک شەقامێک قیرتاو بکرێت کاری تیا بکرێت ینی ڕەبتی بە هەموو کوردستانەوە هەیە و ئەو ڕێگایانی کە پێیانەوەترێت ڕێگای مەرگ، ینی من پێم وایە دەست لە هەموو شتێک هەڵبگیرێ، واز لە هەموو شتێک بهێنرێت، ئەوەی کە هاوڕێیانی بەڕێز ئاماژەیان پێکرد ئەوانەی کە ڕێگەی مەرگن ئەمانە کاریان لەسەر بکرێت. بەڕێز جەنابی وەزیر کۆتا پرسیارمەما بێت کە بابەتی شەمەندەفەر زۆر قسەی لەسەرەکرێت، کەی ئەم پرسە ئەگاتە ئەو قۆناغی کاتێکە باستان کرد خەڵک ئیمۆجی پێکەنین دانەنێت لەسەر هەواڵەکەی لەسەر پۆستەکەی لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە، کەی ئەم بتمانەی دروستەکەن بۆ خەڵک کە ئەمە بابەتێکە ڕاستیە و ئیشی لەسەرەکرێت و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سوپاس. دکتۆرە گەلاوێش فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا بەخێراتنی بەڕێز وەزیر و شاندیاوەری دەکەم. من تیشک دەخەمە سەر بابەتێکی نوێ و سەردەمیانە لە بواری دیزاین و بیناسازی و لە ڕووی زانستیەوە. ئایا لە ڕووی پێشکەوتن و تەکنەلۆژیا و زانستەوە چی کراوە لە بۆ دیزاینکردنی بیناکان و ڕێگاکان؟ بۆ نمونە من ئاماژە بە زاراوەیەک دەدەم کە پێی دەڵێن سالۆتۆجینیک، کە لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگی هەیە و کۆمەلگا بەرەو باری تەندروستی باش دەباتن. ئەگەر بریتێ کە دیزاینکردنی پرۆژەکان و باڵەخانەکان لە ڕووی تەندروستیەوە، بۆیە پێویستە هەمەهەنگێک هەبێت لە نێوان وەزارەتی پلاندانان و وەزارەتی تەندروستی و وەزارەتی ئاوەدانکردنەوە کە پلانێک دابنێن کاتێک بینا و باڵەخانەکان دروست دەکرێت ئەم دیزاینە لە ڕووی پێوەری زانستیەوە جێگای بکرێتەوە. وە پرسیارێکی ترم هەیە، ئایا پێویستە ئێوە کار لەسەر بژانەوەی زیاتری گوند و دێهاتەکان بکەن و ئەو نووسراوانەی کە ئێوە ئاراستەی وەزارەتی دارایی دەکەن، وەزارەتی دارایی بەبێ هۆکار ڕەتی دەکاتەوە، چ وەڵامێکتان هەیە بۆی؟ بۆ نمونە پرۆژەی قیرتاوکردنی ڕێگای گوندێکە سەر بە قەزای شەقڵاوە کە گژمەکەی زۆریش نییە، 152 ملیۆن و 337 هزار دیناری عێراقیە، کە وەزارەتی دارایی بەبێ هۆکار نووسیتی ڕەت کراوەتەوە. یعنی چ بە دوواداچوونێک دەکەن، چ وەڵامێکتان هەیە بۆ ئەم پرۆژانە؟ و هەروەها سەبارەت بە پرۆژەی هێڵی شەمەندەفەر زۆر باس کرا کە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی واژوتان کردووە، دۆچەبانی ئەڵمانی کە کۆمپانیایەکی باشە. ئایا چ کەوتۆتە ئەرزی واقع لەسەر ئەرزی واقع چ هەنگاوێک دراوە بۆ ئەوەی باسی بکەیت بۆ ئێمە؟ و تایبەت بە ناوچەکانی نزیک لە سنووری مادەی 140 کە دەبینین خاصەتەن ڕێگای هەولێر مەخمور، دەبینین هەولێر دیبەگا ڕێگاکان باقی. سوپاس. گوڵستان خان فەرموو.
بررس سروک پارلمانی دست خوشی لجنات های بتمند کن بو نویسین آماده کردن و راپورته بخیراتنا وزیر بررس استاف دیگل داده کن بررس سروک پارلمانی حکومت و حریم کردستان سرالای و قیرانا به سردهاتی بشکی باج پروژن خدمتگزاری چاره سر کرینه لی همی دورین کردستان پتر پید وی پروژانل که خدمت حوالاتی پی بهتا کرنو چونکی ما فی دست پیکی نوانن و برادر آجی گلک آماجاوی چنده دا تشتید باشد هات کرن لی او تشتین هات کرن تبی دست خدای نصروان کمو کوریا و پشتوان بی بهونه بهنا چهار سر کرن برای سروک پارلمانی همی دورین کردستان بومواکی ایکن و هیچ جداهی که نابینین و پشتوانین و دا کوکی دکین کو پتر خدمت آن بهتا کرن لی هر جها مروف لی دجیتن و او دورا لی پتر کمو کوریا دبینیتن ججها کی دی لو ماده بحث دورا آمدیه بگشتی کم کوهین همی به آگهن ج اگر شهر دناوبر پکک و ترکیه پروژه نیشتاجه بونه جلوی برهنان کرد تایبه و نه ندوره و ایکج پدویاتن خلکی و دوره و زور جارا خلکی خدا خواست کریه اف پروژه به ندوره چون که نبید و برهن خوش دوره و قطینیتن به بیانویا هنده و دوره یا آرام نینا چون که خلک داد جیتن و جیان یا بردوامت دا و خلک خو قهرمان شیطان خوراگیتن سر همین خوشیا لی اگر به ویرانگی بیتن و اف پروژه نیشتاجه بونه نه ندوره اگر به جهلان خلک و دوره و گل دوره اندجی یه های تمامی دوریات بیت دوره که امنی لو ما خلک ده پتر قصدوان باجه را کنون و فندا باجه را و ده بارگرانی که ویتا سر باجه را جی جبو وی چنده داخواز جناب وزیر دکن پتر و برهنانا هم بداتن پروژه نیشتاجه بونه بهنه و دوره هر واسا من پسیاره که جناب وزیری هیا اره پلان و استراتیجی هوا و که حکومت کوهین و که حکومت ببنه جهگیری کرده تایبت لدوره و بجهینانا پروژن خدمت گذاریه چونکی هون به آگهن کو گلک جه جوان و گشتیاری لوی دوره هنه اگر دست خوش گلستان خان هدیه خان سپاس هدیه خان سپاس برای سروک پارلمانی خیر هاتنا جنابی وزیری و شاندید گلدت کم سبارت ریکن نفخوی درکین گندو کومالگه و دورین ازدیاب شوی کی گشتی گلک کشو گرفت لهینا تایبت شیخان بعدر شاریا خانکی دیربونه ریک توانت نفخوی گلک خرابن پیدوینو جنکرنو درست کرنینا هر دیسا ریکن چنا مزارگه و جهن آینین ازدیاکو بردوام خلق سردانا وان جهاند کن گلک پیدوینو جنکرنینا و هندک جهر نهاتینا چیکرن گلکت خرابن جناب وزیری بریا چندین روزا بریار جناب سروک حکومت کومالگه خانکی بوا ناحیه افجا دخواز جناب ود کن کود پلان وزارت آواد بد کو بتر گرینگی به بهتدان ریک نافخوی و هر دیسا ریک اویا جدروا بتر خدمت و دوری بهتا کرن داکو خلک ما بتر مفایجه ببینت و خدمت خلکی بهتا کرن هر دیسا بسیارک هی بو جناب وزیری سبارت تونیلا چیای زاوا اواکو باجر دهو که دگل کومالگه شاری او دومزی و فایده دی پیک و گریدات اری اف پروژه گهشتی کدری و کنگی دی کفتات واری جبهه کرنه دا دخوازش جناب وزیری کن کو اف ریکو بان دورین ازدیا کفنت پلان وزارت دا و بتر گرینگی وان دوران بهتا کرن گلک سپاس كاكتور اسماعيل بسم الله الرحمن الرحيم دسبيك يا خير ورناك جرم جنابي وزيري كينو شانديل قال هرچند زارفين باديني از حس كان باش خب دتمن دا برسوام بدات ان شاء الله من چند بسياره کی تاين ایک دهو کی راستی وکو منافسه کو کبرتیه کا گلک مازن تذكرن بو اواکرنا توارد عملاق يعني حتى تشل طابقه او بنجي طابقه جيابوري اري بسياره من افا اري افج ضمن خطك استراتيجي دايا افا يعني دراسه يا ازدحام تذكرن دراسه شارع وجادات تذكرن كهرباء تذكرن اوفي صرف مياه صحي افا همي مشاكل پیدا نکن اما في شكليه اما هر جهه که هبت او في توارد عملاقه مازن بين اواكرن ومنافسه خلقي بكنت خدمات دا و بسياره بسیار دوی
پروژەکی گرنگی استراتیژی دهوکی سال 2011 دست پیکر و حتی وگوی مای راستی کو نوی بجنه هشکرو ناوی پروژه هشکرو ل 2011 يعني دست پیکری حتی وگوی طبعا یا راستی پروژه يعني ديك النهالك نظام سوراني بجنا النهالة لبداية دولة بداية دهوكي تشيت أخيرا دهوكي در بتشيت معالجة صرف المياه الصحي بكات معالجة فيضانات بكاتين وببيت معلمك سياحي أخيرة ببيت معلمك سياحي حتى في ناطية درسكرين كان بوشي بسیار من یا سی جناب وزیری 20 ثانیه ما مصطفی دوای وقت کم کوالیتا یا غیری اول ریکا ما بین زاخو دوکی اول از بیشتر 4-5 جاره هات صیانه کردن یعنی هر پشتی هیوی که دو هیوا ریک تیتا گرتن و تیتا صیانه کردن اری جاره که اف بر پرسه که جوی دکتر یان ما مصطفی عمر فرمو دست خوش ما مصطفی عمر فرمو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێکی زۆر لە گفتوگۆکانمان ئەچنەوە سەر ئەوەی کە نەعەدالەتێکی گەورە لە کۆکردنەوەی داهات و دابەشکردنەوەی و خەرجەکانە هەیە و داهات و خەرجی لە هەرێمی کوردستانە دیار نییە نەبوونی یاسای بودجە و نادیاری داهات و خەرجی نەعەدالەتی و ناهاوسەنگی لە پرۆژەکان و پرۆژەکانی ئاوادانکردنەوە دروست کردووە لە ناویانە وەزارەتەکان بودجەی خۆیان نازانن ناعەدالەتی بەوەی کە لە هەولێر شەقامی 150 متری دروست دەکرێت لە کاتێکە کەلار و دەربەنیخان 11 ساڵە پرۆژەکەی تەواو ناکرێت ناهاوسەنگی لە کاتێکە لە ناو شاری هەولێر خەڵگای خواردنەوەی نییە بەڵام شەقامی 150 متری بۆ دروست دەکرێت شەقامی 150 متری سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە نییە بەس من پرسیارم کردوڵێ بە قەرز دروست دەکرێت بەڕاستی من پێم سەیرە ئەی بۆ کەس نییە بە قەرز پرۆژەیەکی ئاوی استراتیژی بۆ هەولێر بکە تا لە بێ ئاوی ڕزگاری کە ئاوی گۆبتەپە چەند چەمان ڕاکێشێ ڕێگای ڕانیە دوکان تەواوکە بۆیە هۆکارەکە ئەمەیە شەقامی 150 متری زەوی باشتر و نایە بکاتە بەشێک لە شار و دوایش بۆ جۆرە تەخشان و پەخشانەکرێت کە زەویەکانی ڕابردوو لە هەولێر و سلێمانی پێیان کرا بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ئەگەر جەنابەت و وەزارەتەکەت نەتوانن 10,000 پرۆژە بۆ کەم ئەندام و هەژارەکان تەواو بکەن ئەگەر جەنابەت و وەزارەتەکەت نەتوانن ڕێگەی هەولێر تا دوکان هەم بە کۆیە هەم بە سماقوڵیە تەواو بکەن و بیکەنە دووساید ئەگەر نەتوانن ڕێگەی کەلار تا زەڕایەن تەواو بکەن ئەگەر نەتوانن ڕێگەی سۆران تا حاجۆمەران تەواو بکەن ئەگەر نەتوان ڕێگەی ڕانیە و قەڵاتزێ و ڕانیە و تا دوکان تەواو بکەن ئەگەر نەتوانن ڕێگەکانی دەوروبەری ئاکرێ دەوروبەری خەلیفان بەردەڕەش کەڵک ئەمانە تەواو بکەن ڕێگەی سەی سادق تا خورمان تا تەوێڵە بکەنە دووساید ئەگەر ڕێگەی سەی سادق تا پێنجێن نەتوان بکەنە دووساید بەڕاستی وەزارەتی ئاوادانکردنەوەیشی چییە؟ ئایا بۆ جەنابەت و بۆ خەڵکی کوردستانیش باشتر نییە دەست لە کار بکێشیتەوە؟ زۆر سپاس. بژدەخان بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەمومان هیچ شار و شارچکەی هەرێمی کوردستانێکە گرفتی ڕێگەوبانەکانی نەبێت بینی سلێمانی کەلار و دەربەندی خان هەولێر و سلێمانی دوکان چاقڕنا ئەوانە گرفتی گەورن کە لە دوای 30 ساڵ حکومرانی نەتوانراوە نەک بکرێتە دووسایت بەڵکو نەتوانراوە بکرێتە یەک جادەی باشی ڕێکوپێکەشایانی خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەوەندەی ڕۆژانە بە ڕووداوی هاتچۆ خەڵک دەمرێ بە هیچ کارەساتێکی دیکە ئەوەندە خەڵک نامرێ بەداخەوە جادەوبانەکان و ڕێگاکانی هەرێمی کوردستان بینی شارەکان بۆتە ڕۆژانە خەڵکی کەم ئەندام بەداخەوە خەڵکی کەم ئەندام و قوربانی ئینتاج دەکەن ئەوە جێگەی داخە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ئێوە ویژدانتان عەزابتان نادا ڕۆژانە هەموو ئەو هەواڵانە دەبیستین یعنی چۆن لە ئەنجومەنی وەزیران یان لە وەزارەتەکان بۆ ئەفزەڵیەت نادرێ بۆ ڕێگەیانەی کە ڕۆژانە قوربانیەکی زۆری هەیە بنمونە ڕێگەی گەرمیان سلێمانی ئەوە هیچ ڕۆژێک هەیە کارەسات لەو ڕێگای ڕوونەدا زۆرێک لە شار و شارۆچکەکان ئەو گرفتانیان هەیە بنمونە ئامێدیە خەلەکان هەر وێرانترین شوێنە بە قورئان ئەگەر بە خەلەکاندا دەڕۆن بەلامەوە سەیرە بەڕێوزت جێگیری سەرۆکی حکوومەت زۆرێک لە وەزیرەکان کە دەچنەوە بۆ سلێمانی بە خەلەکاندا دەڕۆن بەس ببینە خەڵکی خەلەکان چی دەچێژێ بەدەست ئەو هەموو بار هەڵگر و ئەو سیارانێک کە بێوەدا دەڕۆ سەرباری ئەو جادەوێرانە و ئەو شوێنە بێ خزمەت گوزاریە ئەوە دۆڵی خۆشناوەتیە ئەوە هەر باز ناکرێ ساڵی پار خۆپیشاندانیان کرد بێ زەحمەت ئەو جادەی دۆڵی خۆشناوەتی بەکوێ گەیشتووە پرسیارێکی دیکە پردی دەربەندی ڕانیە پردی دەربەندی ڕانیە بۆچی ڕاوەستاوە بۆچی تەواو ناکرێ سەبارەت بە پردی قەڵاتزێ کە بەداخەوە چەندین ساڵە خەڵکی قەڵازێ هاواری لێستاوە بۆ ئەو پردەکە ماوەیەکی زۆرە وەستاوە و
هیچ پلانێک نییە بۆ ئەوە کە دروست بکرێ و چاک بکرێتەوە ئەو ژێرەکەی ئێستا حکومت ڕێگە دەدا خەڵک کەلوپەلی خانووی ڕووخاو بەڕێ ینی پاشەڕۆی خانووی ڕووخاو بەرێ لەوێ ڕۆیکایی ئەوە دەبێتە هۆی داتەپینی ئەو پردەست بێ ینی زیان بە پردەکە دەگەێن کاکمام تەواو بەڕۆڵە 2 دقە و 3 سانیش بەڕێ سەرۆکی 6 سانیە حسابی بەڕێ سەرۆکی پەرلەمان بە بڕای من ئەگەر شەفافێتە بێ لە داهات و چاسازی ڕاستەقینە بکرێ و گەندەڵی ڕیشە کێش بکرێ و پەرلەمان ڕۆلی ڕاستەقینەی خۆی لە چاودێریکردن هەبێ و دەزوەردان نەکرێت لە دادگاکانە پێم وایە ئەتوانێ وەزارەتی ئاوادانکردنەوەیشی خۆی کە شارەوانی بیکە ڕۆشنبیری بیکە کۆی دامەزراوەکان بیکەن کێشەیە داهات یەم وڵاتە بە هەم بە عەدالەتی دابەش ناکرێ هەمەم شەفافێتە نیە ئەم چاکسازی ڕاستەقینە ئێمە نایبینین جاران جادەکان پرۆژێ بوو ئێساکە وەکو پێویست جادەکانیش پینە ناکرێنەوە یعنی جادەکان ئێساکەی بینی پڕە لە تاسە و چاڵۆمانە مانەش وەکو پێویست پینە ناکرێتەوە جادە ڕێگەوبان من تێبینیە کەم نەبوو بە پرۆژەیەکی استراتیجی لە لای حکوومەتی هەرێمی کوردستان و لە لای وەزارەتی ئاوادانکردنەوە ئەمە پرۆژێکی زۆر گرنگە و داهاتێکی بێشومار دواتر ئەگەڕێنێتەوە بۆ خەزیێنی دەوڵەت ئەگەر جادەوبانی باشمان هەبێ گەرە و پرۆژەی کە ناوی شەمەندەفەرە جێبەجێکرێ کە نازانکی جێبەجێکرێم وەزیر پێمان بڵێ زەحمەت نەبێ جەنابی وەزارەتی پلاندانان چی کردو بۆ مەسەلی ڕێگاوبان و ئەوەی کە پێویستەکە لە بواری ڕێگاوبانە جێبەجێ بکرێن ڕێگاوبانی پێم وانییە هیچ وڵاتێک بەقەدەر ڕێگاوبانی نێوان هەولێر و سلێمانی ئەوەندە تەنکەر و سلێمانی و حدودەکان و هەولێر و دووهۆک و ئەمانە بۆ خاڵە سنووریەکان ئەوەندە تانکەر و لۆری پیا بڕوات کەڵکیان نەماوە جادەوبانەکانمان و لە وڵاتانی کە وە پێویستە کالاریمی کوردستانە کە پرۆژێکی استراتیجی هەبێ بۆ ڕێگاوبان ئەبێ تانکەر و لۆری جا بکرێنەوە کە لە لای ئێمە نەکراوە من بە کورتی یەک باسەکەم زۆر لە ئەندامانی بەڕێز باسییان کرد قسەکەم بەوە کۆتایی پێێنم ئەندامانی بەڕێز زۆر خاڵی گرنگیان باس کرد حەزەکەین جەنابی وەزیر وەڵامی وانە بداتەوە نمونەیەکی زۆر سادە و بەسیط لە بیست چرکەکەی ئەوەی کە بوو بنم من نمونەیەکی زۆر سادە بە خێرایی بەڕێستان ڕاگەێن نزیکەی 2 ساڵ لەمەوە بەر دانیشتواری چەند گوندێک لە پێنجێن بە منیان وێت لە نێوان 2 گوندا تێکەڵە ڕێژ کراوە تقریبن کەمتر لە 2 کیلۆمەتر تاوا کاک لقمان فەرموو کاک بۆی بنووسە نمونونەکەی بۆ بنووس کاک لقمان فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان هامڵتۆن ئەندازیارێک بوو بە کەرستەی سەرەتایی لە ماوەی 10 ساڵدا لە سەختترین شوێنی کوردستاندا کە ناوچەی شاخاویە ڕێگایەکی 120 کیلۆمەتری تەواو کرد بەڵام حکوومەتی خۆمان و وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵی 2010 بڕیاری دەکە جۆتساییدی چۆمان حەجۆمەران بکە و بڕی 39 ملیار دیناری بۆ تەرخان کرد زاری یەکەم زاری دووەم 51 ملیار کەچی لە ماوەی 12 ساڵدا نەتوانراوە تەنها 1 کیلۆمەتر لەم ناوچێتەوە بکرێت ئەوە وێ ڕای ئەوەی بەڕێز جەنابی وەزیر ڕێگای نێوان هەر لەم ناوچە سەختە شاخاویەدا ڕێگای نێوان خەلیفان بالیسان ڕەواندوز دۆڵاکۆ دیانا سیدەکان سۆران خانەقا وەرتێ ڕەشدوور قەسرێ باڵەیان سمیلان و دۆڵی ڕۆست وێرانن ئەم ناوچەیە ناوچەیەکی کشت و کاڵیە ناوچەیەکی گەشت و گوزاریە ڕۆژانە لە هەر 4 پارێزگاکانی هەرێمی کوردستان خەڵک ڕووی تێداکە ناوچەی پڕ ژێمان هەیە 4 کیلۆمەترە 4 فەسڵە بەفری لێ نابڕێ هەزاران گەشتیار ڕووی تێیەکە کەچی زادەکەی وەزارەتی ئاوەندانکردنەوە نەیتوانێت 4 کیلۆمەتر قیر بکە ناوچەی سەکران ناوچەیەکە بەهەشتێکە بۆ خۆی 6 کیلۆمەترە کەچی ڕێگاکەی وێرانە ڕۆژانە نییە لە ڕێگای نێوان گەڵی عەلیبەک تا ئەگاتە حەجۆمەران سیارە ئۆتۆمبیلی هاوڵاتیان و گەشتیاران نەکەوێتە ڕووبار و قوربانیدانی گەورەی لێ نەکەوێتەوە بۆیە بەڕاستی هیچ موبەرێک نییە بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە بەم شێوازە پشتگوێ خراوە زۆر سپاس کاک زکری بناوی خود مزن و دلوان برای سروک پارلمان کردستان ذکری زیباری بخیراتنا برای وزیر آوادان کرنه و شانده گل داده کین برای وزیر آوادان کرنه ناحیا دینارته ناحیا کا کبن چندین
بنگە و بۆرەگایت شوڕەشێت کوردستانی یل سنوورێ ناحیا دینارتێبی نزیکی 40,000 نفوسایت ئەvê ناحیا دینارتێدا ژین جادا گەلیێزن تا ئەواتێت بۆ قەزاءا کرێ ساڵا 52 یا دروستکرێ هەنگی 2 سێوارەتێدا بین و کە 2000 سێوارەتێدا هەمان جادەیە بەڕێز وەزیرێ ئاوەدانکردنێ لە هەمی هەرێما کوردستانێ یەک جادە مایە ساڵا 52 هەتانوکە دڵنیامە یەک جادە نەمایە تەنها ناحیا دینارتێ نەبیت فەرمونون تەماشای ئەوێ جادێ بکەن ئەوە جەنابێ وەزیر کەرەم کەنەکە 2 سێوارە یەت مازن بین یەت بار هەلگر نیف ساعتێ هەموو خەڵک پشتێ ڕادواستید جەنابێ وەزیر ئەv جادەکۆ گەشتاریە چەندین خەڵک تێتە سەیرانێ کەرەمکەن ڕۆژێت جمعە ئەv خەڵکی تێتە سەیرانێ هەر ڕێکنی ئەگەر نەخوشە کەبی دڵنیامە وێڕێکێ دەمینیت پێویستە ئەv جادە بزووترین وەخت نەفەقێکی لێ دروست بکەن پڕاستی مخابن ئەvە نزیکی ساڵێکە چەندین جارەمەیە داوا کردین نەفەقێکی لێ دروستکەن تەنها 3 جسرا دێ فرەکەن بەڕێز وەزیرێ ئاوەدانکردنێ قەزایا بەردەڕەش جادا قەزا بەردەڕەش یابیە جادا مەرێک پڕاستی ڕۆژانە چەندین بنەماڵ تێدا 4-5 کەس تێدا بنە قوربانی هەتا نوکە بەڕێوبەراتیا یا ئاوەدانکردنین یەل قەزا بەردەڕەش پێویستە بزووترین وەخت بەڕێوبەراتی لەبێتە سپاس کاک جەلال محەممەد سپاس کاکزی بەناوی خوای گەورە دەستخۆشی بۆ لیژنەی تایبەتمەند بە خێراتنی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە و بریکاری وەزیر و ستافەکە یەکەم یۆڕای پشتیوانی لە قسەکانی خاتوو بەدریە و سەرجەمە و هاوڕێیانەی کە باسییان لە گیر و گرفتەکانی شاری شەمشەماڵ کرد دەمەوێت بە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە ڕابگەێنم کە بەشێک لە گرفتەکانی ئاوەدانکردنەوە و ڕێگەکانی چەمچەماڵ تەنکەرەکانی LPG و نەفتایە کە لە کێڵگەی غازی کۆرومۆرەوە بەسەر هاوڵاتیانی چەمچەماڵاتی ئەپڕن و داهاتەکەشیان بەداخەوە کەمترین سوودی بۆ خەڵکی چەمچەماڵ هەیە و بۆتە مای کێشە و گیر و گرفت بۆ هاونیشتیمانیان و ئایا کە دەبوو سندوقی پترۆدۆلار هەبوایە بۆ ئاوەدانی شاری شەمشەماڵ بەداخەوە تا ئێستا هیچ ڕێگەیەک نەگیراوەتە بەر و ئێوە وەک وەزارەتی ئاوەدانکردنەوە چیتان کردو بۆ ئەوەی بەشێک لە داهاتەکەی وەکو پترۆدۆلار بۆ ئاوەدانی شاری چەمشەماڵ دابین بکرێ وەکو بەشێک زۆر لە هاوڕێیان باسییان کرد بەڕاستی نەک ئاوەدانی شاری چەمچەماڵانی شاری چەمچەماڵ کێشەی کەمی ئاو و هەروەها پرۆژه ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کە ئەوە چەندین جار پارەی بۆ سەرف بکرێ و دوجار نەمان بینی بۆیە داواکارین لە بەڕێستان هەم بە حکمیەوە ئەندامی ئەنجومەنی وەزیرانن کە ئەو گرفتە چارەسەر بکرێت و هەروەها یەکێک لە گرفتەکانی تری ئەو شارە خۆشەویستە نەبوونی هەلیکار و ئێمە ئێستا کێشەیەکی تریشمان توش بووە بەهۆی نەهامەتی ئەو کێڵگە غازیەوە ئەویش ئەوەیە کە کادۆشان نرێتە ناو کێڵگەوە دوجار من دڵنیام ئەگەر ئەمە بەرفراوان بێت ڕەنگە مەترسیەکی ئەمنی قوڵتر لەو ناوچەی شەمشەماڵ دروستکە یعنی ئەم کێڵگەی غازی کۆرومۆرە وەکوتم لە بری ئەوەی ببێتە شتێکی باش بۆ ناوچەکە بووەتە نەهامەتیەکی گەورە کە دەیان نەخۆشی بەهۆی گازە زیان بەخشەکانیەوە بەڵاو بووەتەوە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی چەمچەماڵ تووشی نەخۆشی سەرەتان و ئەو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیری ئاوەدانکردنەوە و هاوکاران یەکەم ڕاستەکەی بەشێکی ئەو قسانەی کە وا قەرار بووم بیکەم هاوڕێیانم دەستیان خۆش بێ ئاماژەیان پێیان هەوڵنایم زۆر دووبارەی بکەمەوە ئێمە کێشەی گەورەمان هەیە لە شارڕێگەکان لە هەرێمی کوردستانە بەڕاستی چۆن ئاماژەیان پێیاوەک وایە کە تۆ لە ناو جەنگێکی دەسەویە خیابی و ئەبێ هەربیکەی ینی دەستێت لە سەر دڵتە تاگە ئەچیتە ئەو شوێنەی کە قەرارە بۆی بڕۆی و تا کەسێکی ئەزیز ئەچێتە ئەو شوێنە چەند جارە بێت پەیوەندی بکەی بۆی کە گەیشتووە یاننا ئەمە باوەڕ ناکەم لەم هۆڵەیە کەم کەس هەیە کەسێکی ئەزیز و خۆشەویستی بە کارەساتی هاتوچۆ لە دەست نەیابێ بەداخەوە قسەکان زۆر کورت دەکەمەوە لە پرسیارێکە کاکدانا بۆ بەڕێستان وەک وەزیری ئاوەدانکردنەوە و پێشنیارێکیش
پرسیارەکە لەو پلانەی کە بەڕێستان داتاننا لەو کاتەوەی کاتنە پەرلەمانی کوردستان و دەست بەکار بوون وەکو وەزیر لەو پلانەی کە هەتان بوو لە وەزارەتەکەتان تاکو ئێستا لە سەدا چەمی پلانەکەتان توانیوە جێبەجێ بکەن ئەو پرسیارێک پێشنیارێکیش طبعا ئێمە پەیوەندیمان لەگەڵ هاوڵاتیانە هەیە و باسی زۆر باسی ڕێگەی کەلار سلێمانی کرا لە ئێستا ڕێگەیەکەیە کە تەنها 4 کیلۆمەترە ئەو ڕێگای کفری بۆ سەرقەڵا و سەنگا و وابزان پارساڵ کەمێک دەستکاریش کراوە داوای ئەوە ئەکەین ئەو 4 کیلۆمەترە قیرتاو بکرێ زەخت و فشار لەسەر ڕێگەی کەلار سلێمانی کەمەکاتەوە تاکو ڕێگە سەرەکیەکە بە تەواتی چارەسەرەکرێ و زۆر سپاس هەڵسخان بەڕێز سەرۆکی پەرلەمانی 2006 دیزاینا مرور السريع الشزاخ وإبراهيم خليل تا هوليري هاتيا داناتن كو تقريبا 180 كيلومتر آيات بلانا وزارة ودا هيا هين في ديزايني بيخند باري جيبا جيكني دا چونكي امزانين خالا إبراهيم خليل ببورا خالا كا هرا گرنگا بودا هاتي هرما كردستاني تونيلا متين جماعات بحث لكر 2010 ديزاينا بو تمام بوي فحوصات اخيت هاتي نكرن تندر يا هات يا دس نشان كرن 2 مليار و 300 مليون دينار دفيتن اف تونيلا متين ريغا كبو دروازه سرزيري امزان جي دروازه سرزيري ده هات يكي هر باش بو هرما كردستان دينه تروسا دورا برواري بالا كونو که باشترین دفر بو کشتو کاله و گشتو گذاره آیا بوچی افتونیلت تانو که کو 12 سال تی پارین هیچ نکتیت بواری جیبه جکنه دا سبارت یکیت نشته جیبونی و کم درامتا حصاد دهو که پارزگاه دهو که 2400 یکیت نشته جیبونی بون 2014 حتی نکیت هاتی نراوستاندن 2012 حتی 2013 هندکا 30 ساده هندکا 40 ساده کاریت ده هاتیه کرنه آیا گرنگ نبو هینوانه جیب جیب کن کو برانبری و 20,000 یکی دیت نشته جیبونه کو افریکت برنامه حکومت هرما کردستان دا بکتن مادام 40 ساده جهاتی نجیب جی کرنه آیا بوچی اف پروژه تنی نه اینه تمام کرنه نظام رفتین تداره کو ستوپک وقت یا نکا هید نو بینا کاره حکومت کابینا چوی و کار حکومت کابینا نهی آیا بوچی اف پروژه تنی نه نجیب جی کرنه مفرقه با عدری تا بردارش تا رویا ایک سایده سایدی دیتر هر یک کفن مای آیا هوا پلان هیا فی سایدی جیب کنه نیکنه و یا نوجم بکن زور سپاس بالا برزان سپاس بو بجداری چروپری هر هموتان نزیکەی 75 ئەندامی بەڕێزی پەرلەمان بە 350 پرسیارەوە لە ماوەی 2 ساعات و نیوی ڕابردووە بابەتەکەیان دەوڵەمەندتر کردووە ئێستا ڕوخسەتێک دەدەینە جەنابی وەزیر ئەگە 5 دقەیەکی ئیسراحەتێکی خۆی وەرگێ بێتەوە لامان بەڵام ئیسفادە لەو 5 دقەیەکەین لیژنەی تایبەتمەند هەندێک ڕوونکردنەوەیان هەیە بەڕێزان وەکو ئیزافەیەک کاک هاوڕێ کاک بەهەجر جا پابەندی ئەوە من ڕوونکردنەوە و ئیزافەکانتان بخەنە ڕووەکو لیژنەی تایبەتمەند دوای ڕێستەکەەوە سەعات دوو ڕێستەکە وەرەگرین بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا بە فەرمون بەڕێزان دەی بەڕێز سەرۆکی پەرلەمان تەحمولتان هەبێ ڕاستی زۆر لە باس لە ڕووداوەکانی هاتوچۆ کرا و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ ڕێگاوبانەکانن بە تایبەت ئەو ڕێگانەی کە یەکساید و جووتساید نەکراون پێم خۆشە ئامارێ بخەمە ڕوو لەسەر مردن و برینداربوون و ئەو ڕووداوانەی کە ڕوویانداوە لە هەرێمی کوردستان لە ماوەی دەست بەکاربوونی ئەم کابینەیە مردن 1775 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە 20152 کەس بریندار بوون و 12547 ڕوودا و ڕوویداوە لە هەرێمی کوردستان و خەمڵاندنێکی سەرەتایی کە ئەو بە داداچوونەی ئێمە کە کردومانە بە تایبەت کردومانی ببوورە ئەمە وەکو لیژنە نەماخسۆتە راپۆرتەکەەوە ئەو زیانانەی بەر هاوڵاتیان کەوتۆ لەم کابینێ بە ڕووداوی هاتوچۆ سەروی 52 میلیۆن دۆلارە ئەوەی کە لە ئەم کابینێ و لە ئەم سەردەمی بڵێ وەزارەتی ئاوادانکردنەوە و لەگەڵ ئەوە هەندێک بابەت لەسەر یەکەکانی نیشەجێبوون باس کرا ئێستا بەڕێز کاک بەجد ڕەنگە ڕوونکردۆ لەسەری بدا دوو بابەتی جیاوازن ئەو بڕیارەی کە حکوومەتی هەرێم و دەستەی و بەرهێنان داوێتی لەسەر دروستکردنی 200,000یەکە لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە دوو بابەتی لە یەک گیان و با ئەگەر ڕوخسەت لەسەر کاک بەهجەت فەرموو کاک بەهجەت دەی سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان
حقت لجنه ما لجنه آوادان کرنه و برهنانه يعني دو بابت تدهی وزارت آوادان کرنه پروژه جدانه و برهنان و دسته و برهنانه پروژه جدانه سبارت او یکیت نشتجبونه که دی فیاسا جماره 16 سال 2011 هاتیه دان وی پارلمان بارز که 10,000 وحده سکنی الهمی هرم کردستان الهمی شار و شارج که هرم کردستان بینه چکرن اف یاسا جماره 16 سال 2011 72 پروژه نه همی بو خلقی کم درآمد و کریچینه ناف یاسای دا واضحی اشارت پیدا که اف یک دمت هنا چکرین به پیشکینه یعنی هیچ مقدمه نینه بوان پروژه یعنی دیتو کریه که دی مقابل 25 ساله یا 20 ساله پشت اینگه دی بیا خدان خوب یکی که کنجبونه که حکومت هرم کردستان پاره وان پروژه وان یکا بشوی قسط داتا بلندر و بلندر في كوري رابن برامبر ورقتنا كري اما وبرهنان ودستي وبرهنان الدي فياسا جمارة 4 سال 2006 شول كتن بارزان جيك جدانا اوا وبرهنرت كتن نكو حكومت كتن حكومة الدي فياسا كاراسانيا بو وبرهنريت كتن دمي كاراسانيا بو وبرهنريت كتن وبرهنرجي عقدك جريبستك الجال بكرة الجال هاولاتيا جريدتن وفان بروجا جبجت كتن سبارات درس كرنا وان بيستزار يكيتا كنجبوني بو خلق هجار اوا الطريقه دستي وبرهنان رانا وعمل ديف ماده 42 پیرو نافخوی پارلمان کردستان داخازا کری که برای سروک دستي وبرهنان بانگهشتی لجنا تایبتمند بکن و وان روم کرنت پیجویل سروی وان 20,000 وحده سکنی جوال بگیرید گل هندجی دا هر دو پروژه ام جدل سپاسیا سروک وزیران و کابینان های حکومت هرم کردستان که شاین خوب کنه خودان بو کم کرنا از ما سکنی هرم کردستانه حالا کدی که مدویاس اشارتی پیبدم هندک بارزا هندک ملاحظه و تبینی هبون از نظرم او ام فعل بوین و او ما دست راپورت کری و نویسینا راپورت کری ما بشوی که اکادمیا دست بکری و دف ما بریتیا راپورت نویسین ایکل پیشکی پشتی هنگه گرفت و هوکارتوان پاشی حلسنگاندنه بوبکن و پاشی چارسر و پیشنیارا بخینت دا اوا بشوی که فرمیل دف ما وکو بنماید نویسینا راپورت کنه نظرم اکل دف هندك كسي دي تشتكي دي بيتن فوختي كان وطاو دستان خوش به ابزام رايك گشت بالا برزان استا دوای بەشدارێکی زۆری بەڕێزانتان لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان و ئەو پرسیار و تەسەرنج و تێبینانەی کە هاتان بووە ئەگەر جەنابی وەزیر هاتوۆتەوە پێمان باشە جەلسە کاڵگرین تا سەعات 2:30 سەعاتێکی استراحەت وەرگرن و 2:30 دێنەوە بۆ ئەوەی ئاخر داواکەن زۆرێک لەوە خۆشی داواکات 2:30 وەزیری بەڕێز بێتەوە لەگەڵ ئەوەی بەڕێز بۆی وەڵامەکان باتەوە بەم شێوەیە جەلسەکە تا 2:30 هەڵەگرین دەی باشترە